بەڕێزان هەموو لاک بەخێر بێت. دیارە نیساب هەیە. لە شوێنی خۆتان دانیشن بە سپاسەوە. بە ناوی خودای پەخشندەی میهرەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێ دەکەین. بەرنامەی خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی پێنجەم دانیشتنی ژمارە 4 ڕۆژی دانیشتن 9 حوتی 2018 بەرنامەی کار بە پێی حکمەکانی بەرگەیەکی مادەی 20 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارە 1 ساڵی 1992 هەموارکراو دەستەی سەرۆکاتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 4 خولی بەهارەی ساڵی پێنجەم لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێری 11 پێشنەوەرۆ ڕۆژی دووشەمبە ڕێککەوتی 9 حوتی 2018 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە. یەکەم خوێندنەوەی بیرۆکەیەک سەبارەت بە کێشەی بە بازارکردنی بەرهەمی جوتیاران لەلایەن لجنەی کشت و کاڵەوە. دووەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە یاسا و بڕیارانەی خوارەوە بەپێی مادەی 71 لە پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. یەک پرۆژە یاسای هەمواری یاسایی بەکرێدانی خانوبەرە ژمارە 87 ساڵی 1979 هەموارکراو لە هەرێمی کوردستان عێراق. دو پرۆژە یاسای هەمواری یاسای ژمارە 3 ساڵی 2012 یاسای ڕێگا گشتیەکانی هەرێمی کوردستان عێراق. سێ پرۆژە بڕیاری تەملیکردنی ئەو زەویانە و ئەزێدەڕەویان لەسەرکراوە لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستان عێراق. سێیەم گفتوگویەکی کراوە سەبارەت بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی بەڕێزان ئەندامانی سەرۆک و جێگر و ئەندامانی دەستەی کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە هەرێمی کوردستان. چوارەم گفتوگۆکردنی پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لجنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیرەوی ناوخۆ ئامادەکراوە بەپێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 و بڕگەی 8 لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارە 1 ساڵی 1992 هەموارکراو و پاڵپشت بە مادەی 94 پەیرەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو. ئێستا داوا لە بەڕێز بێگەر تەلەبانی دەکەین سکرتێری پەرلەمان بۆ خستنە ڕووی ئامادەبوون و پوختەی دانیشتنی پێشتر. فەرموو بەڕێز. بە ناوی خوای گەورە و میهرەبان پوختەی دانیشتنی ژمارە 3 ئاسایی ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 2 حوتی 2018 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان. دوو خوێندنەوەی ناوی ئەندامانی ئامادەبوو ئامادە نەبوو هەروەها خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو لەلایەن سکرتێری پەرلەمان. سێ گفتوگۆکردن و پەسەندکردنی پرۆژە یاسای هەمواری سێمی یاسای پارێزەرایەتی ژمارە 7 ساڵی 1990 هەموارکراو لە هەرێمی کوردستان. چوار گفتوگۆکردن و پەسەندکردنی پرۆژە یاسای هەمواری چوارەمی یاسای سندوقی خانەنشینی پارێزەرایەتی ژمارە 8 ساڵی 1999 هەموارکراو لە هەرێمی کوردستان. 5 خوێندنەوەی پرۆژە یاسایەک و پرۆژە بڕیارێک لەلایەن لیژنەی یاساییەوە. 6 دواخستنی دانیشتنی پەرلەمان. ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 3 ئاسایی بەرواری 2 حوتی 2018 مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون ئەمانن: سالار محمود مراد مۆڵەت، سەرکەوت سەحەد ئامادە نەبوو، سعید محەممەد سعید مۆڵەت، ئەنەس محەممەد شەریف مۆڵەت، بەشار مشیری ئیسماعیل مۆڵەت، جەمال عوسمان کاڕەسوول ئامادە نەبوو، حەیات مەجید قادر مۆڵەت، زیاد حسێن عەبدولکەریم مۆڵەت، سیراج ئەحمەد محەممەد ئامادە نەبوو، شوان شێخ ئەحمەد مۆڵەت، علی هالۆ مۆڵەت، فرسەت سۆفی علی مۆڵەت، فەیروز تەها عەبدولخالق مۆڵەت، ڤیان عەباس عومەر مۆڵەت، ڤەمان فەیسەڵ سەلیم مۆڵەت، مەردان خدر مستەفا مۆڵەت، ئەبوو بەکر عومەر عەبدوڵڵا مۆڵەت، بەهزاد دەروێش مۆڵەت، حەسەن ساڵح محەممەد ئامادە نەبوو، ڕابوون تۆفیق معروف ئامادە نەبوو، سەهراب میکائیل محەممەد ئەمین مۆڵەت، شێرکۆ حەمە ئەمین ئامادە نەبوو، عادل عەزیز شکر
ئامادەنەبوو ئاری محەممەد عەبدوڕەحیم ئامادەنەبوو باپیر کامەلا سلێمان مۆڵەت جەودەت جەرجیس لەتیف مۆڵەت محەممەد سەعدەدین ئەنوەر مۆڵەت و بە ڕێزانەی کە بۆ دانیشتنی ئمڕۆ داوای مۆڵەتیان کردووە ئێڤار ئیبراهیم سەرکەوت سەرحەد بەهار مەحموود فەتاح فائق مستەفا هێڤا حاجی میرخان زیاد حەسەن بەشار مشیر ئیسماعیل عەبدوڵڵا جاسم ڕەجەب إدريس علي إسلام أنس محمد شريف محمد صادق سعيد علي هالو سعيد مصيفي دكتور عزت صابر أيوب عبد الله رسول عبد الله حاجي محمود عمر صالح كوتشر زور سپاس سپاس بۆ بەڕێز بێگەرتەلەبانی سکرتێری پەرلەمان بەڕێزان بەخاتنەکی گەرمی بەڕێزان سەرۆک و جێگر و ئەندامانی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان دەکەین کە ئەمڕۆ تەشریفیان هێناوە بۆ ناوهۆڵی پەرلەمان بانگهێشت کراون و لەسەر داوای پەرلەمانی کوردستان ئەمڕۆ لێرە ئامادەنە سوپاسیان دەکەین بە خێراتنیان دەکەین و لە کاتێکی وادا داوامان کردوون کاوان سەرقالی ئەوەنە ئامادەکاریەکان بۆ پرۆسەی هەڵبژاردن لە سیهین و بەردەوامن بەڕێزان دەست بە بڕگە یەکەم لە بەرنامەی کار دەکەین و یەکەم خوێندنەوەی بیرۆکەیەک سەبارەت بە کێشەی بە بازارکردنی بەرهەمی جۆتیاران لەلایەن لیژنەی کشتتوکالی پەرلەمانی کوردستان پێشکەش دەکرێت داوا لە بەڕێزیان دەکەین لەبرەوە لەلایەن لیژنە ئەم بیرۆکەیە پێشکەش کراوە هەرچەندە لەلایەن مامۆستا مەلەغەریب دەخوێندرێتەوە داوا لە جەنابیان دەکەین و ئەندامانی لیژنە ئەگەر حەز بکەن پێکەوە بێن لێرە تەشریف بینن ئەو بیرۆکەیە پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکەن فەرموو مامۆستا ئێمە بەو شێوازە تێگەیشتین کە لەلایەن لیژنەوە ئەو بیرۆکەیە ئامادە کراوە و ناوی کاک خەلەف هاتووە لە بەرنامەی کار دواتر وا تێگەێنران کە مامۆستا مەلەغەریب دەخوێندێتەوە خاڵێکی نظامی کاک خەلەف لەبەرەوە ناوی تۆ هاتووە ڕوونکردنەوەکمان بدەنێ لەسەرەوە مایکەکەش بکەوە بەوەیدا هاتەوە بەڕێسەرێکی پەرلەمان زۆر سوپاس بە پێی مادەی 54 بڕگەی خاڵی دووەم بڕگەی چوارەم ئەندامی پەرلەمان مافی هەیە بیرۆکە تەقدیم کە و خۆشی بخوێنێتەوە بەڵام ئێمە لە لیژنەی کشتتوکاڵ منسەجیمین هەمومان پێکەوە کارمان کردو یەک لیژنەین هیچ مشکلەیەکم نییە با بەڕێز جێگری سەرۆکی لیژنە بخوێنێتەوە زۆر سپاس سپاس بۆ ئەو هەستە و ئەو بیرۆ بۆچوونەی بەڕێز کاک خەلەف ئەحمەد بەرز دەنرخێنین دەستەکانتان خۆش بیت سەرۆک و ئەندامە لیژنە هەکرد حەز بکەن دەتوانن لەگەڵ مامۆستا بوەستێن لەوێ ئەگەر دیارە هەر بەو شێوازەی کە ئێستا هەیە بڕێوە دەچیتن فەرموو بەڕێسە و بیرۆکەیە بخەڕۆ بابەتێکی گرنگە بە بازارکردنی بەرهەمی جۆتیاران کە دەزانین خۆی لە خۆیەوە هەم گرفتێکی گەورەیە بەردەم جۆتیارانی کوردستان هەمش بزانین ئەو بابەتە بابەتی ڕایگشتیە لە هەرێمی کوردستان و جۆ لە ئەم بیرۆکەیە بگرین فەرموو بەڕێز بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ ڕاکەی کاک خەلەف هەموو ئەندامانی لیژنەی کشتتوکاڵ هەروکو دەستێک پێکەوە کارەکەین سپاسی خۆیەکەین کە لە کارەکانمانە هەنگاوی زۆرمان ناوە هیچ خلافێ لە بینمانە نییە بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت بە بازارکردنی بەروبوومە کشتتوکاڵیەکان بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە پەیوی ئاوی کەوسەرە و خاکی گەوهرە کاڵای پڕ بە باڵایەتی لە درێژایی مێژوودا لانکی کشتتوکاڵ بووە و لە سەردەمی حکمی بەعسیەکاندا زەبری کوشندەیان سرەواندا گوند و جوتیار و کانیا و ڕز و باخەکان و لە سەردەمی حکمی خۆماڵیشماندا تا ئێستا کەرتێکی پاشکەوتە و پڕ لە کێشەیە و نەتوانراوە لەسەر پێی خۆی ڕاوەسێنرێ و بکرێتە سەرچاوەیەکی داهاتی حکوومەت و جوتیار شاد و گوند ئاوەدان و نیشتمان گەش و وش بکات
هەردوو پایەکەی کردی کشتتوکاڵ کە بەرهەمهێنان و بە بازارکردە دەناڵێنێ بەدەست بێ خاوەنێتیەوە و حکوومەت و وەزارەتی کشتتوکاڵ لە دۆڵێک و جوتیار و کشتتوکاڵ لە دۆڵێکی تر. پایی یەکەم کە بەرهەمهێنانە لێوان لێوە لە نازانستی بوون و ئاریشەی خراپی تۆ و خراپی دەرمانی قڕکەر و خراپی سەماد و بێتاقیگەیی و بێڕێنمایی و تەقلیدی بوونەوە و پایی دووەم کە بە بازارکردە ڕێک نەخراوە و کەم ساڵێک هەیە جوتیار زەرمەند و مایە پوچ و دەست لە ئەژنۆ نەبێت و بە پێوەری ئەو پەندە کوردەی کە دەڵێت ماڵت ماڵ نەبێت بازارت بازار بێت جوتیاری ئێمە ماڵی ماڵە و بازاری بازار نییە. ئەو جوتیاری کەوا پێنجەمین ساڵە لە هاوکاری وەزارەتەکەی بێبەشە و تێگڕای پێداویستەکانی لە بازاری ڕەشدا دەکڕێت و تێچوونی بەرهەمهێنان ئەوەندە زۆرە کە دەبێت بەرهەمەکەی نرخێکی وا بکات کە تێچوونەکەی دەربهێنێت و قازانجیشی بۆ بهێڵێتەوە کەچی لە زۆربەی جارەکاندا نرخ بە جۆرێکدا دەبەزێت کە تەنیا کرێی گواستنەوەی بەرهەمەکەشی دەرناهێنێ و ئیتر هەڵڕشتنی تەماتەکەی و گردبوونەوە و خۆپیشاندان دەردی ئەو دەرمان ناکا و هیچ گەرنتیەک نییە بۆ ساختکردنەوەی بەرهەمە کشتتوکاڵیەکان. ئێمە لە لیژنەی کشتتوکاڵ بەپێی بە دوواداچوونەکانمان هۆکاری ئەو بێ بازاڕیە بۆ ئەم چەند خاڵە دەگێڕینەوە. یەکەم، وەزارەتی کشتتوکاڵ پلانی ساڵانەی چاندنی بۆ جوتیارەکانی خۆی نییە کە بۆ ئەوەی کۆنتترۆڵی بڕی بەرهەم و خواستی بازار بکرێت دەبێت بڕ و جۆر و کاتی چاندن ساڵانە ڕنگڕێژ بکرێت و بەسەر جوتیاراندا ڕۆڵدا بەش بکرێت. دوو، وەزارەتی کشتتوکاڵ ڕێنمایی کشتتوکاڵی بە تەواوی لاواز بووە و بۆ هەیەوە لە جوتیاردا بڕاوە و لە ئەنجامدا بە هەڕەمەکی و بێبەرنامە بەرهەم دەچێنرێت و هەموو ساڵێک جۆرە بەرهەمێک کە کەم دەچێنرێ بەشی خواسی بازار ناکات و جۆرێکی تر زۆر دەچێنرێ و کە پێگەیشت بە لێشاو دێتە بازاڕەکانەوە و نرخدا دەبەزێت. سێەم، جوتیار تەرکیزی لەسەر چاندنی گەنم و سەوزەیە و بیری لای چەندین جۆر وشکەدانی تر نییە وەک نیسک و نۆک و ماش و پاقلە و لۆبیا و فاسۆلیا و هەتا دوایی. چوارەم، نەبوونی کۆگای ساردکەری پێویست و ئەوەش کە هەیە جوتیار ناوێرە ڕووی تێ بکات چونکە زۆر گرانە. جێی ئاماژەیە وەزارەتی کشتتوکاڵ لە گردەبۆری نزیک سلێمانی خاوەنی 32 کۆگای هاوچەرخە و لە ساڵی 2010 تەواو کراون بەڵام تا ئێستا کیلۆیەک بەرهەمی جوتیاری تیاڵ نەگیراوە. پێنجەم، نەبوون و کەم و کورتی لە بوونی کارگەی دۆشاوی تەماتە و ئاوی میوە و زەیتی زەیتون و گوڵە بەڕۆژە و هەتا دوایی کە وەزارەتی بازرگانی لێ بەرپرسیارە. شەشەم، کەرتی تایبەت لەم کەرتەدا ونە و سەرمایەداران لەم دۆخە بێ خاوەنێتەی کەرتی کشتتوکاڵە کە ساڵانە زیانی جوتیارەکان دەبینن خۆیان لە قەرەی ئەم کەرتە نادەن و سەرکێشی وا ناکەن سەرمایە گوزاری لە پرۆژەیەکدا بکەن کە پڕە لە مجازەفە. حوتەم، هاوڵاتی ئەو هۆشیاریەی نییە کە بەرهەمی ناوخۆی بەلاوە لە پێشتر بێت و ئامادە نییە بۆ پشتگیری جوتیاری خۆی و بەرهەمی ناوخۆی مقاتعی بەرهەمی دەرەوە بکات و قانع ئاسا بڵێت بە شاڵی خاکەکەم رازیم و ئەی پۆشم هەتا مردن لە فاسۆن و گەبەردین تا ئەبەد سەڵتە و کەوا ناکەم. هەشتەم، ڕێگنەخستنی پەیوەندی نێوان هەردوو وەزارەتی کشتتوکاڵی هەرێم و ناوەند کە لەسەر بنچینەی بەرژەوەندی هاوبەش هاوکاری یەکتر بکەن لە ساکردنەوەی بەرهەمی ئەوان لە بازاڕەکانی کوردستاندا و بەرهەمی ئێمە لە بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراقدا. نۆیەم، هەناردە نەکردنی بەرهەمی ناوخۆ بە بازاڕی وڵاتان کە ئەم کارە بە جوتیار ناکرێت و پێویستە حکوومەت و کەرتی تایبەت ئەنجامی بدەن. بەڕێزان، ئێمە لە سۆنگەی ئاگاداربوونمان لە کێشەی بە بازارکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکان و گەڕان بە دوای چارەسەردا بە سەدان دیدارمان لەگەڵ جوتیار و عەلوەکان و وەبەرهێنەران و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت ئەنجام داوە و بۆمان دەرکەوتووە بەرپرسیاری ئەم دۆخە دژوارە حکوومەتە و دەسەڵاتی جێبەجێکردن بە ئەرکی خۆی هەڵناستێت بەرامبەر ئەو جوتیارانەی کە گوندەکانیان لانکی شۆڕشی دوێنێ بوون و لە پێناو سەرخستنیدا باجی قورسیاندا. بۆی ئەم واقعەتاڵی کە دەیبینین لەلایەکەوە مریشی کیلۆی دێتە 1000 دینار و لەلایەکی ترەوە بەرهەمی گەنم هەڕاش فرۆش دەکرێت و تایلۆوەری ناگرێت و پارەی گەنمی ساڵەکانی 2014 و 2015 و 2016
تا ئێستا 600 میلیارد دینار بێسەر و شوێنە و لەلایەکی ترەوە کیلۆی شووتی دێتە سەر 20 دینار ئەمانە ئەو ڕاستیە تاڵە تۆغ دەکاتەوە کە ئەو پرۆژەی چاکسازی سەرۆکی حکوومەت ڕایگەیاند و بەڵێنیدا لە کەرتی کشت و کاڵەوە دەست پێ بکرێت هێشتا هەنگاوی یەکەمی نەناوە. بۆیە لیژنەکەمان داوا دەکەین کە یەکەم وەزارەتی کشت و کاڵ لە ساڵی داهاتووە و پلانی ساڵانەی هەبێت و لینکی ڕێنمایی کشت و کاڵی زیندوو بکاتەوە. دوو وەزارەتی بازرگانی کارگەکانی بەرهەمهێنانی علەف ناچار بکەن کە بەرهەمی ناوخۆ بۆ علەف بەکار بهێنن. سێ ئەنجومەنی وەزیران هاوردەکردنی ئاردی تورکی و ئێرانی ڕابگرێت و گەنمی ناوخۆ بکڕێتەوە بیکاتە ئارد و لەمە دووە ئەو ئاردە بدرێت بەنانەوە و سەمونخانەکان. چوار وەزارەتی کشت و کاڵ با دوای 8 ساڵ 32 کۆگاکەی گردەبۆر بخاتە خزمەتی بە بازارکردنی بەرهەمە ناوخۆیەکانەوە. 5 وەزارەتی بازرگانی کاری جدی بکا بۆ دامەزراندن یان بەگەڕخستنەوەی دەیان کارگەی زەیتی زەیتون و ڕوبی هەنار و ئاوی میوە و دۆشاوی تەماتەوە هەتا دوایی. 6 یاسای بیمەی کشت و کاڵی کە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لە پەرلەمان دەربچوێنرێت. 7 حکوومەت کار ئاسانی بۆ بەرهێنەران بکات و دڵنیان بکا بۆ ئەوەی وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵدا بکەن. 8 وەزارەتی کشت و کاڵی هەرێم بە پەیوەندیەکانیدا بچێتەوە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی بەغداد لە پێناو بە بازارکردنی بەرهەمی هەردوو لا بە مەبەستی بەرژەوەندی هاوبەش. 9 لەمە دووە بودجەی ساڵانەی هەرێم بهێنرێتە پەرلەمان و ڕێژەیەکی باش بۆ کەرتی کشت و کاڵ تەرخان بکرێت. 10 وەزارەتی پلاندانان و بازرگانی بە ئەرکی خۆیان هەڵبستن لە هەناردەکردنی بەرهەمە کشت و کاڵیەکانی ناوخۆ بۆ بازاڕی وڵاتان. 11 وەزارەتی ڕۆشنبیری ڕیکلامی بەرهەمە کشت و کاڵیەکانی بێگانە بە فەرمی قەدەغە بکات و میدیاکان ڕاستپێرێت ڕیکلام بۆ بەرهەمی خۆماڵی بکەن. لەگەڵ ڕێزی زۆرماندا لیژنەی کشت و کاڵ و ئاژەڵداری و ئاودێری و بەنداوەکان لە پەرلەمانی کوردستان 8/7/2018. زۆر سپاس. سپاس بۆ مامۆستا مەلەغەریب بۆ خوێندنەوەی بیرۆکەی لیژنەی کشت و کاڵ لە پەرلەمانی کوردستان. ئەم بیرۆکەیە ئاڕاستە دەکەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و دەکرێت ئەم بیرۆکەیە بکرێت بە چەندین پرۆژە بۆ ئەوەی پەرە بدرێت بە بەرهەمەکانی کشت و کاڵ و بە بازارکردنی بەرهەمی جۆتیارە لە هەرێمی کوردستان. بەڕێزان خاڵی دووەم لە بەرنامەی کار داوا لە لیژنەی یاساییش دەکەن تەشریف بێنە سەر شوێنی تایبەت بە لیژنەکان. دووەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پرۆژە یاسا و بڕیارانەی خوارەوە بە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵ 1992 هەموار کراو. یەکەم پرۆژە یاسای هەمواری یاسای بەکرێدانی خانوبەر ژمارە 87 ساڵی 1979 هەموار کراو لە هەرێمی کوردستان عێراق. دوو پرۆژە یاسای هەمواری یاسای ژمارە 3 ساڵی 2012 یاسای ڕێگای گشتیەکان لە هەرێمی کوردستان عێراق. خێر بێن. سێ پرۆژە بڕیاری تەملیککردنی ئەو زەویانەی زێدەڕەویان لەسەر کراوە لە سنووری شارەوانیەکان لە هەرێمی کوردستان عێراق. بەخێر بێن. داوا لە بەڕێزان لیژنەی یاسایی دەکەین بۆ ئەوەی پرۆژە یاساکان بخەنە ڕوو. فەرموو بەڕێز دکتۆرە ڤاڵا سەرۆکی لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسایی یەکەم پرۆژە یاسای هەمواری یاسای بەکرێدانی خانوبەرە ژمارە 87 ساڵی 1979 هەموار کراو لە هەرێمی کوردستان. پرۆژە یاساکە لە دوو مادە و هۆیەکانی دەرچواندن پێک هاتووە و لەلایەن ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە کە لە بەرامبەر ناوەکانیان واژۆیان کردووە. 1 تەلار لەطیف محەممەد، 2 عزت سابر ئیسماعیل، 3 دلێر مستەفا حەسەن، 4 مەریەم سەمەد عەباس، 5 گەشە دارا حەفید، 6 قادر وەتمان ڕەسوڵ، 7 ڤەمان فەیسەڵ سەلیم، 8 شوان شێخ ئەحمەد، 9 ئەنوەر قادر مستەفا، 10 لینا عەزریە بەهرام، 11 مستەفا ئەحمەد حەمەد، 12 غەریب مستەفا حەمەخان، 13 ئەبوبەکر عومەر هەڵدنی، 14 دکتۆرە ڕێواز فایق حسێن، 15 دکتۆرە ڤاڵا فەرید ئیبراهیم، 16 فەرحان جەوهەر قادر، 17 مەردان خدر مستەفا،
18 عباس غزالی میرخان 19 ئومێد عەبدوڕەحمان 20 شێرکۆ حەمە ئەمین داوا لە بەڕێستان دەکەین کە ئاراستەی لیژنەی پەیوەندیداری بکەن. سپاس بەڕێز دکتۆرە باڵا. ئەو پرۆژەیە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی لیژنەی شارەوانیەکان. فەرمو دووەم و گەشتە ئەندامانی پەرلەمان وەکو هەمیشە. پرۆژە یاسایی دووەم پرۆژە یاسا پرۆژە یاسای هەمواری یاسای ژمارە 3 ساڵی 2012 یاسای ڕێگا گشتیەکانی هەرێمی کوردستان عێراق. پرۆژە یاساکە لە 4 مادە و هۆیەکانی دەرچواندن پێک هاتووە و لەلایەن ئەو بەڕێزانەی خوارەوە واژۆ کراوە. 1 عزت صابر إسماعيل 2 دلير مصطفى حسن 3 تلار لطيف محمد 4 مري صمد عبدي 5 قادر وتمان رسول 6 عباس غزالي 7 دكتورة شيرين حسني رمضان 8 تحسين إسماعيل أحمد 9 دلشاد شعبان غفار 10 شيلان جعفر علي 11 إدريس علي إسلام 12 إبراهيم أحمد سمو 13 جوران محمود إسماعيل 14 فايق مصطفى رسول 15 عمر عناية حمد سعيد 16 أيوب عبد الله إسماعيل 17 غريب مصطفى حمخان 18 سوران عمر 19 محمد علي ياسين 20 عبد الله حاجي محمود 21 عبد الرحمن فارس 22 آري عبد اللطيف مولود 23 وحيدة ياقو هرمز 24 يروانة إحسان 25 أيدن معروف 26 ماجد عثمان توفيق 27 محمد سعيد محمد سعد الدين 28 كمال يلدا 29 صالح فقي محمد أمين سي قشة دارا جلال سيويك آواز جنگي برهان 32 مصطفى أحمد 33 زانا عبد الرحمن داوا لبرستان دكين كأراستي لجنة پەیوەندیداری بکەن. ئەم پرۆژە یاسایە ئاراستە دەکرێت بۆ لیژنەی یاسایی و لیژنەی ئاوادانی ئاوادانکردنەوە و گشتە ئەندامانی پەرلەمان. فەرموو. سپاس. سێهەم پرۆژە بڕیاری تەملیکردنی ئەو زەویانە زیادەڕێیان لەسەر کراوە لە سنووری شارەوانەکان لە هەرێمی کوردستان داش عێراق کە لە 12 مادە هۆیەکانی دەرچوانی پێکاتەوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە پێشکەش کراوە. داوا لە بەڕێستانەکەین ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکان بکرێت. ئەم پرۆژە بڕیارە ئاراستە دەکرێتن بۆ لیژنەی یاسایی لیژنەی شارەوانیەکان لیژنەی گشتوکاڵ لیژنەی ناوخۆ و گشتە ئەندامانی پەرلەمان. سپاس بۆ بەڕێزان سەرۆک و ئەندامانی لیژنەی یاسایی. سپاس دەستان خۆش بیتن. خاڵی سێم لە بەرنامەی کار گفتوگویەکی کراوە سەبارەت بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی بەڕێزان ئەندامانی دەستەی کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی. دووبارە بەخێرهاتنیان دەکەین و وامان بە باش زانیوە دەرفەت بە بەڕێز سەرۆکی کۆمسیۆن دەدەین کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی پوختەیەک لەسەر ئامادەکاریەکان بەڕێوەچوونی ئامادەکاریەکان ئاستی ئامادەکاریەکان پێشکەش بەم دانیشتنەی پەرلەمان بیکات و دواتر دەرگای گفتوگۆ دەکەینەوە پرسیار و وەڵام دەکەینەوە ئومێدەوارین لەو ماوەیەدا ماوەیەکی گونجاودا بتوانین بەرچاوڕوونیەکی باش هەم پێشکەش بە ئەندامانی پەرلەمان بکرێتن و هەم پێشکەش بە خەڵکی کوردستان بکرێتن کە پرسەکە لانە سیاسەکان و هەوڵاتیان و دەنگدەران هەمویان بە دوواداچوونی بووی دەکەن و پرسیاری لێ دەکەن. ئێستا دەرفەت بە بەڕێز هەندرین محەممەد ساڵح سەرۆکی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان دەکەین بۆ ئەوەی پوختەیەک لە ئامادەکاریەکان پێشکەش بەم دانیشتنەی پەرلەمان بکات. فەرموو بەڕێز. دەتوانی لەوێش دەتوانی لێرش. چۆن بۆ تۆ خۆشترە ئەوە بیکە.
بەناوی خۆی گەورە و میهرەبان بەیانتان باش بەڕێزان خۆشحاڵین کە ئیمڕۆ لێرە ئامادەین بۆ ئەوەی ئامادەکاریەکانی کۆمیسیۆن لە بۆ هەڵبژانەکانی داهاتوو بۆ بخەینە بەردەم ئێوەی بەڕێز کە ئێستا کارمەندانی کۆمیسیۆن چ لە ئۆفیسی نیشتیمانی ویان لە فەرمانگەی پارێزگاکان سەرقاڵن و ئەرک و ماندیبوونی زۆر پێشکەش دەکەن. ئەم لە سەرەتا لە چوارچێوەی یاساییەکە دەست پێ دەکەم عەفوەن چارچێوەی یاسایی ئەم پرۆسەیە لە سەردەگری لە یاسای هەڵبژانی پەرلەمانی کوردستان ژمارەیەک بە هەموو هەموارکراوەکانی ساڵی 92 و هەروەها یاسای ژمارە چواری ساڵی 2014 کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و هەروەها لە ژێرەوانە ئەو پێڕەوانەی کە کۆمیسیۆن دەری کردووە تایبەت بە هەموو ئەو چالاکیانەی کە پێویستن لە بۆ ئەو پرۆسەیە تاواکو ئێستا پەیڕە و دەرکراوە بە نوێکردنەوە و تۆماری دەنگدەران، تۆمارکردنی قوارە سیاسیەکان، بریکارەکانی، تۆمارکردنی چاودێران. تەنها یەک پەیڕەوی گرنگ ماوە کە لە دوایی تەرکیزی لەسەر دەکەم ئەویش هەژمارکردنی دەنگەکانە لە ڕۆژی دەنگدان. بودجەی هەڵبژاردن بودجەیەکی تەخمینی پێشکەشکراوە حکوومەت بەسپاسەوە پەسەندی کرد 29 ملیار و ڕبعێکە. سەتاسی ئەو بودجەیە بەڕاستی ئەگەر بپرسنەوە گەورەیە و قەبەیە سەتاسی تەرخان کرابوو لە بۆ ئەو ئامێرە ئەلکترۆنیانەی ئەو کاتی کە کۆمیسیۆن بە تەما بوو بەکاری بێنیتن سەتاسی ئەو پارەیە بۆ ئەو بوو. بابەتەچکە تۆمارنامەی دەنگدەرانە تەبەن کۆمیسیۆن بە ئەرچی خۆی و بە پێی یاسا داوای لێکرایە هەستا بە دروستکردنی داتابێسێکی تایبەت بە نوێکنەوەی تۆماری دەنگدەران و دەبی لێرە برێن داتابێسێک و تۆمارنامەیەکی دەنگدانی نوێ کە جیاوازە لەوەی کە پێشتر لەبەر دەستی کۆمیسیۆن بوو و کۆمیسیۆن زۆر بەجددی و بە ئازایانە پەیڕەوێکی تایبەتی دەرکرد بە دروستکردن و بژارکردنی تۆماری دەنگدەران هەروەک باسم کرد ئەو تۆمارەی کە ئێستا ئینشاڵڵا بەیانی یان دوو بەیانی دەست بە نوێکردنەوەی دەکەین زۆر جیاوازترە لەو قاعیدەی بەیانات ئەو داتابێسەی کە پێشتر هەبوو و ئیشی زۆر جددی لە سەکرایە تەسەوڕەکەم کارجێڕی هەڵبژاردن و بەستافەکەی زیاتر لە 1700 سعات ئیشیان لەسەر کردووە و کاری جددی لەسەر کراوە. ئەو پەیڕەوەی کە دانراوە تایبەت بۆ بە بژارکردنی و چەندین حالاتی دیراست کردووە لەو داتابێسی کە ئێمە لە وەزارەتی تیجارە وەرمانگرتووە حالاتی ناوی مردوو، حالاتی دووبارە، حتا ئەو حالاتی ئەوانەی کە موچە بەرزەکانن کە لە قاعیدەی بەیاناتی وەزارەتی تیجارە دەرهات بوون قسەی لە سەکرایە ئیشی لە سەکرایە ئەوانەی کە تەمەنیان زۆرە ئیشی لە سەکرایە ئەمن حەزەکەم داوا لە سەرۆکایەتی پەرلەمانەکەم دوای ئەوەی تەواو بووم کارجێری هەڵبژاردن بە دەقیقی ئەو ئیشانەی لەسەر ئەو تۆماری کردیە باز بکاتن چونکە بەڕاستی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە کارژێری هەڵبژاردنە لەژێر ئیسرافی بەڕێز سەرۆکی کارجێری هەڵبژاردنە و ئەو بەشانەی ئەو ئەدەواتانەی کە ئیشیان لەسەر ئەو تۆمارنامەی دەنگدەرانە کردووە گرێدرای سەرۆکی کارجێری هەڵبژاردن. ئەمن ئەوەی کە بەگشتی لەسەر تۆمارنامەی دەنگدەران ئێستا برێم ئەو قاعیدەی بەیاناتی ئەو داتابێسی ئێستا ئەمە لە بەردەستمانە لەگەر ئەوەی کە لە پێشتر هەمبوو بەلایەنی کەم 200,000 ناوی فەرقە یعنی ئێستا 200,000 ناو کەمترە ئەو بێجگەل لەوەی کە ئینشاڵڵا سەرۆکی کارژێر هەڵبژاردن ئیشی لەسەر کردیە زیاتر لە 6,000 ناوێکی کەش کەمتر کراوەتەوە کەواتە هەر لە جاری یەکەم لە گۆڕینی ئەو قاعیدە بەیاناتە کۆنەکەی کە هەبوو لە بەردەستی ئێمە SQLەکەی عێراقی لەوەی کە ئێستا هەمانە 208,000 ناوی فەرقە. تۆمارنامەی دەنگدەران خەلاص نەبووە پاشەوەی ئەو هەموو کردار و ئەو 1700 سعات ئیشکردنەی لە سەکرایە دیسان ماوەیەک کە دەدرێتە بەردەم دەنگدەران و دەدرێتە حیزبە سیاسیەکانیش بۆی پێداچوونەوە و تەعنە لەو سجلە بدەن ئەویش لۆ ماوەی مانگێک تەوەقوعەکەین لە بەیانی دەست پێ بکەین لۆ ماوەی 30 ڕۆژ لیستی تۆمارنامەی دەنگدەران لە هەموو بنکەکاندا دەندرێ لە بۆ دەنگدەرەکان زەرورە بچن سەردانی ئەو بنکانە بکەن و بۆ کیاناتی سیاسیش دەتوانن کە نوێنەریان لەوێ هەبی هەر تێبینیەک و هەر ملاحەزەیەکیان هەبی کۆمیسیۆنی لێ ئاگادارکەنەوە پێی ئەو ڕێکارانەی کە کۆمیسیۆن داینایە. شتێکی جیاواز لەوەی پێشتر لە بۆ ئاسانکردنی
سەردانکردنی ناوەندەکانی نوێکردنەوەی تەنگدان ئێمە ئەو جارە چەندین ناوەندمان زیاد کردووە. ئەگە تەماشە بکەین لە داباشکردنی ناوەندە لاوەچیەکان پێشتر چەند شار و شارۆچکە کە بوو بەڕاستی ناوەندی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی لێ نەبوو. هەرسی کۆمسیۆن لەسەرەوەی کە ئاسانکاری بکات لەو پرۆسەیەوە خۆشتانزان تۆماری دەنگدەران یەکەم سیستمە لە پرۆسەی دەنگدان بۆیە چەندین ناوەند زیاد کراوە دەشی بینن تقریبا لە هەموو قەزا و ناحیەکان لە شوێنە دوورەکان ناوەندی نوێ کرایتەوە بۆ ئەوەی ئاسانبی بۆ ئەو خەڵکەی لەو شوێنانەنا بچن سەردانی ئەو بنکانە بکەن. ئەو کردارانەی کە دەکرێت لە ناوەندەکانی تۆماری دەنگدەران دیارە زیادکردنە ئەگەر ناوی نەبی و ڕاستکردنەوەی ناوە و گۆڕینی شوێنی دەنگدانە و هەروەها ناوی مردوشە ئەگەر لەو ماوەی کە لە قاعدەی بەیاناتی وەزارەتی تیجارە نەگەیشت ئێمە لەو پرۆسەیە دەکرێت ئەوە ڕەش بکرێتەوە. سۆفتوێر و کارمەند ئامادە کراوە و وەک باسم کرد تەفاسیلیش ئەگەر سەرۆکی پەرلەمان ڕێ بداتن کارژێڕی هەڵبژان باسی بکەم. کاری لێرە لەبەرەوە قاعدەی بەیاناتەکان و نوێکردنەوەی لە بەرامبەر پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانین پرۆسەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بێزگەلەوەی هەبوونی و سەردانکردنی دەنگدەر پرۆسەکە سەرکەوتوو دەبی لۆیە تەرکیز لەسەر هەڵمەتی هۆشیارکردنەوەی دەنگدەران دەکەین لە بۆ ئەوەی سەردانی لەو ماوەی سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن بە تایبەتیش. ئەو جارە ئەمە هەڵمەتی هۆشیارکردنەوەی تایبەت بە فترەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانمان دابەش کردووە. سەتاچلی لەسەر ئەو دۆکمێنتانی کە پێویستە پێدبی لە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانی خۆت چۆنیەتی دەچی ئەو شوێنە ڕاستەی کە دەنگدانی تۆی لەیە و هەروەها هاندان کە بەشێک لە ئەرچیمەیە هەرچەندە هاندان ئەرچی حزبەکان و هەروەها ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیشە. سەتا شێستی تایبەتە بەو کردارانەی لەسەر ئەو حاڵەتانەی کە ئێمە لە تۆمارنامەی دەنگدەران کرایە خەڵکێکی چەند حاڵەتێک تێدا لەناو ئەو سجلە سڕ کراون ئەوانەی تەمەنیان زۆرە لە سەروینەوە هات ئەو ناوانەی کە دووبارە ناسڕ کراون لەبەرەوەی کە ناوێک دووبارە دەبی ناوێک لە هەولێرە عینی ناو لە سلێمانیە من نازانم لە کام لا ڕەشیکەمەوە بۆیە لە هەردوو لا سڕ کراوە لە هەردوو لا دەرهاتووە. ئەو حاڵەتانە پێویستە سەردانی ناوەندەکان بکەن لۆی ئیسپاتی خۆی بکە ئەوەی تەمەنی زۆرە دەبی سەردانی ناوەندەکان بکە لۆی ئیسپاتی خۆی بکە یان فلوێ ئەوانە ئەو ناوانە ئەمە بە لیستێکی تایبەت چاپ دەکەین لەوەی بزانین چێنە ئەوانەی کە مەفروزە سەردانی ناوەندەکان بکەن ئەوە ئینشاڵڵا بە پێی بڕیاری مەجلس ئەنجومەنی کۆمسیاران کۆپێک دەدەینە پەرلەمان و دەدەینە حکوومەت و دەدەینە وەزارەتی تیجارە و تەرکیزی زۆریشی لەسە دەکەین و داواکارم هاوکارمان بن لەو مەسەلە چونکە ئەو ناوانە زۆرن و پێویستن ئەوانە سەردان بکەن چونکە ئەو حاڵەتانە ئەگەر ئەو ناوانەی کە ئێستا ڕەشکرایتەوە سڕایتەوە حەزف کراوە لە سجل ئەگە ئەو ناوە لەو ماوەی سی ڕۆژە سەردانی بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران نەکا بێبەش دەبی. ئەمە ناچارین هەردوو لا ڕەشکەینەوە. هەندێک ناو هەیە 3 جار دووبارە بوویتەوە لە عینی پارێزگا 2 جار دووبارە بوویتەوە لە نێو دوو پارێزگا جیاواز 2 جار دووبارە بوویتەوە. بۆیە ئەمە ناچارین هەردووچیان بسڕینەوە لۆ ئەوەی دڵنیابین کە ئەو ناوە دووبارە نەبتەوە. بۆیە هەڵمەتێکی تایبەت بەوانە دەبیتن و داواکانی پەرلەمان یارمەتیمان بدەن و حیزبەکانیش بەڕاستی لۆ ئەوەی ئەوانە بێبەش نەبن. دەربارەی کیانات سیاسی سیوی قواری سیاسیمان هەیە تەمان سەیان هاوپەیمانن و هەروها ڕێگە بە هەموو حیزبەکان دەدرێن نوێنەریان هەبی هەم لە ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و هەم لە بنکەکان و هەروەها چاودێر تایبەت بە چاودێری ناوخۆ ئەمە بوارماندایەوە داوامان لە هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کردێک کە بێن ناویان تۆمار بکەن. ئەوەی ئیشی دەوێ بەڕاستی چاودێری بیانیە ئەمە لەگەر ڕێکخراوی UN لە پەیوەندی داینە پێمان گوتیە کە هەوڵ بدەن چاودێر بینن تەنان پێمان گوتینە هەوڵ بدەن چاودێری درێژخایان بینن نەک تەنها چاودێرێک 24 سعات یان کەمتر لە ڕۆژی دەنگدان بێتن چاودێری پرۆسەکە بکە پێمان گوتینە کە چاودێری درێژخایان بینن و هەروها پەیوەندیمان لەگە فەرمانگەی پەیوەندیەکان کردووە بۆ ئەوەی هاوکارمان بن لەو مەسەلەیە. لە بواری لۆجستی طبعا سندوقەکانمان هەیە ئەو سندوقی کە بەکار هات ساڵی پار لە دەنگدانی ڕیفراندۆم و کابینەی دەنگدان موجودە تەنها ئەوەی گرێبەسمان بۆ کردووە ئەو
سندوقی کەرستەکانە کە لە بنکەکان دەبی. لایەنی کردداری عملیات سیستمی دەنگدان ئاسایی دەبێت و هەژمارکردن و جیاکردنەوەی دەنگدان بەدەست دەبێت. تەبەن هەژمارکردنەوە ئەو جارە لە بنکەکان لە دوای تەوابوونی پرۆسەکە بەدەست دەژمێردرێ. لە وێزگەی دەنگدان دوای تەوابوونی کاتی دەنگدان کە کاتەکە بە یاسا دیاریکراوە لەو کۆمیسیۆنی شەیە کاتەچکە بۆ دیاری بکاتن، هەر قەوارەیەکی سیاسی وێنەیەکی مصدق لە ئەنجامی ئەو وێزگەی وەردەگری. ئەوە یەک لە ئیزراعاتی گرینگە لە بۆ دڵنیادان کە دوای کردداری هەژمارکردن و جیاکردنەوەی دەنگکان تەواوبی هەر قەوارەیەکی سیاسی کە لەوەیە، تەمەنە ئەو قەوارە سیاسی کە هاتە بنکەکە بەیانی ناوی نووسراوە ئەو لەو بنکەیە، ئێمە وێنەیەک لە مەحزەر لە ئەنجامەکانی ئەو وێزگەی پێدەدەین، ئەو وێنەیە مصدق دەبی. لە هەڵبژارەکانی پێشتر کیانە سیاسەکە نیانی احتیجاج وەک بەڵگە بەرامبەر کۆمیسیۆن بەکاری بین. ئەو جارە ئەو وێنەیە مصدق دەبی. بۆیە سبەینێ ئەگەر هەر جیاوازیەک لەوەی کە کۆمیسیۆن ڕادەگەیەنی لەگەڵ ئەوەی کە لەو فۆرمەی یان لەو ئەنجامی لەو مەحزەرەی درایەتە حیزبە سیاسیەکان دەتوانن بیکەنە حجە لە سەرمان و پێی وەردەگیرێ. فبۆیە هەموو وێنەیەکی مصدق لەوە دەدرێت و وەک بەڵگەیەک بەکار دەهێنێت لە کاتی جیاوازی لە ئەنجامەکان کە کۆمیسیۆن ڕای دەگەێنرێت. ئیزرائیلکە ئیزافە دەکرێت ئەویش خێراکردنی ئەنجامەکانە، هەر چەندەمە دەبی دەقیقتر بین لەسەر. زۆر گرنگە ئەنجامەکان خێرا ڕابگەێنرێ، بەڵام دیقەتیش زۆر گرنگە. فۆرمێک بەنیەتەوەی ئامادە بکرێت لەسەر ئاستی بنکە کە کۆی دەنگەکانی هەر وێزگەیەک لەو بنکەیە کۆ بکرێتەوە و ڕەوانەی تالی سێنتەری بکرێتن. دیزایانی کارتی دەنگدان وەرەقەی قوتڕا بە گوێرەی سیستەمی ڕێژەی لیستەی کراوەیە باعتیبار عینی لیستە، واتە لای حزبەکان لە ستونێکە و ژمارەش لە ستونێکی دەبی، واتە بە پێی سیستەمی ڕێژەی لیستی کراوە دیزاینەکە کراوە. ئەوەی کە جیاوازە لەوانەیە لە هەڵبژارنە ئەو جارە دەنگدەر لۆ ئەوەی نیەتی خۆی بخاتە سەر کاغەزی دەنگدان قەلەمێکی ئاسایی بەکارناینی، بەڵکو ختمێکە هەروەی لە 12/5 عێراق بەکاری هێنا، یان لەو شێوەیە بە ختمێک نیەتی خۆی لەسەر کاغەزی دەنگدان دادەنێتن. تایبەتمەندی زۆر دراوە بە کاغەزی هەڵبژان، هەم لە دیزایانی و هەم لە شێوەی و هەم لەو هەویرەی کە پێی دێ و هەم لەو حبرەی کە تێیدا بەکاردێت چاپ دەکرێت و کۆد و هێمای نهێنی زۆری تێدا دەبێت. دەنگدانی تایبەت بە پێی یاسا 48 کاتژمێر بەر لە ڕۆژی دەنگدانە دانیشتن کراوە لەگەر هەموو هێزە ئەمنیەکان 2 ڕۆژ بەر لە ئێستا قائیمەیەکمان پێداون کە ئەو داتایانەی کە لای ئێمەیە دەبی بە پێی ئەو لیستەی کە دایتمانە ئێوە بماندنێت تا دەرینین. پێمان گۆتینە هەر هەڵەیەک لە ناوەکان ناو کەمبی خۆتان تەحملی مەسئولە دەکەن. ئەو دەنگایەنەی کە دەینتەنمە دەدرێتە کۆمیسیۆن دەبنە دەنگدانی تایبەت، باقی تر دەنگدانی گشتی دەبی و لە شوێنی خۆی و لەگە خێزانی خۆی لەوێ دەنگدەداتن. ئەمە یەک لە پێشنیارەکانمان کردێ گوتمان تەنها ئەو هێزانەی لە 30 مانگ لە واجبن و ناتوانن بابرێن شوێنەکانی خۆیان بەجێبێرن ئەوانەما بدەنێ لۆ ئەوەی کەمتری و بنکەکانیان لۆ بکەینەوە. ئەمە تەکی دەکەین لەسەر ئەوەی کە هەموو پرۆسەکە ئەلحەمدولیلا بە شێوەیەکی باش دەڕوا. یەک شت هەیە کە لە بیدایەتەوە باسەکەم بە بیرهێنانەوەیە. ئێستا ئێمە خەریکی گرنگترین پەیڕەوین، ئەیش پەیڕەوی ڕۆژی دەنگدان و جیاکردنەوەی دەنگەکانە. بۆیە ئەمە لێرە وەک کۆمیسیۆن وەک ئەنجومەنی کۆمیسیاران داوا دەکەین هەر حزبێک، هەر لایەنێک، هەر تێبینیەک، هەر ڕێکارێک، هەر ئیجرائێکی پێ باشە لە پەیڕەوی عەدوفەرز لە پەیڕەوی هەژمارکردنی دەنگەکان هەبیتن، ئێمە بەسەرچاو وەری دەگرین و لە ناو ئەو پەیڕەوە جێی دەکەینەوە بە مەرجێک تەبعاً لەژێر یاسا و ڕێنماییەکان بیتن. ئێمە هەر بیرۆکەیەک کەوا دەکا حزبە سیاسیەکان لایەنەکان ئیطمئنان بن لە کردداری هەژمارکردنی دەنگەکان، ئێمە ئامادەین وەریگرین و ئەو پەیڕەوەشمان بەڕاستی لەبەر هەندێک دوای خستێت تا ئێستا لۆ ئەوەی کە دەرفەت بدرێ بە بیری جیاواز بە ملاحەزەی جیاواز. خۆتان دەزانن کۆتایی خەرمانی ئەو پرۆسەیە ئەو هەموو مانگە کە ئێمە ئیشی لەسەر دەکەین ئاخر مەقتا ئەویش هەژمارکردنی دەنگکان و ڕاگەیاندنی ئەنجامەکان. ئەمە زۆر سپاسانەکەم. ئەگەر دەرفەت هەبی کارژێری هەڵبژاردن تێبینی زیاتر و تەفاسیلی زیاتری لەسەر نوێکردنەوەی دەنگدان ئەگەر پێویست بکە. زۆر سپاس.
سپاس بۆ بەڕێز ئەندرین محەممەد ساڵە سەرۆکی کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بۆ ئەم پوختەیە لەسەر گشت ئامادەکاریەکان بۆ هەڵبژار پرۆسی هەڵبژاردنی مانگی نو سین و ئەو بابەتە وا دەخوازیتن دەرفەتی زیاتر بە سەرۆکی دایرەی انتخابی کۆمسیۆن و هەڵبژاردن و ڕاپرسی بدەین بۆی تەفاسیلی زیاترمان بداتێ بە تایبەتی لەسەر تۆماری دەنگدەران چکە پێشتر تۆماری دەنگدەران هەم کێشەیەک بوو هەم گرفتێک بوو و ئێستا داوای لە بەڕێزیان دەکەین کۆمپیوتەری خۆش لەگەڵ خوێنەوە بۆ ئەوەی تەفاسیلی زیاترمان بداتێ فەرموو بەڕێز ڕێزان خان فەرموو ئەکە دەنگ نەیەتن دەتوانی بچی لەوێ لە سەر تریبوونەکە وڵا دەنگ لەوێ باش نییە لەو ڕێزە هەمووی دەنگێکی خراپە فەرموو تەشریف بێنە ئێرە لەوێ باشترە ئەو مایکەشەکە بگری کاکزێت و مایکەکە بیکەوە ئەوەی خۆ ئەم لایە ڕۆژتان باش کاکە درێن ئیشارەتی بە کۆمەڵێشتدا بەڵام بوردەکاریەکانی لەلایەن فەرمانگەی داتای کارگەڕی هەڵبژاردنەوە ئەنجام درراوە من زانیاریەکانم بۆ جەنابتان نووسیوە دواتر لە هەر مەقتایەکە هەر کەسێ ڕوونکردنەوەی ویست ئامادەم بەنسبەتی تۆماری دەنگدەرانەوە بەڕێزان بڕیار وا بوو لە 11/2017 هەڵبژاردن لە کوردستانە ئەنجام بیرێ جارێکەش بە لە ئامادەبوونی کۆمسیۆن و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمانە ئێمە دانیشتنێکمان کرد و بە وردی باسی کۆمەڵەشتمان کرد ئەو تۆماری دەنگدەرانەی کە لە کۆمسیۆن حزوری هەبوو ئیشی لەسەرەکرا کە کۆمسیۆن تۆمارنامەی کۆمسیۆنی عێراق بوو قسە و باس و خواسێکی زۆری لەسەر بوو پێم خۆشە ژمارەکەی بڵێم لێرەیە ئەو داتابەیسا 3,363,429 دەنگدەری تیا بوو لەسەر ئەم داتابەیسا لە فەرمانگەی داتا لە سەرەتای مانگی دەوە دەستکرا بەکارکردن لەسەری بۆ ڕێخستنەوە و وردبینیکردن و ڕاستکردنەوەی ئەو هەڵانەی کەتیایەتی کە قسە و باسێکی زۆر و دەنگۆیەکی زۆری لەسەر ناڕاستی داتاکە هەبوو بۆیە ئەنجومەنی کۆمسیاران لە بڕیاری ئەنجومەنە لە دانیشتنێکە بڕیاری ژمارە سیویەکیە لە 27/11/2017 کە تایە پەیڕەوێکی تایبەتی بە دامەزراندن و بژارکردنی تۆمارنامەی دەنگدەران ئامادە کرد تێیدا لەو پەیڕەوەیە باسی چی کرد باسی سەرجەم ئەو هۆکارانەی کرد کە بوو نەمای ئەوەی کە ئەو قسە و باس و خواسە هەبێ کە داتاکە ناڕاستە قسە و باس و خواسەکەش کە هەیە لە سێتە وەرایە کورتیەکەمەوانێ قسەیەکی زۆر هەبوو لەسەر ئەوەی کە خەڵکێکی زۆر بەتەمەنن ئەوانەی کە بەتەمەن و موالیدی 1970ەکانی تیانە ئەو تۆمارەیە وجودیان هەیە و نەهێنراونەتە دەرەوە قسەیەکی زۆر هەبوو لەسەرەوەی داتای دووبارە هەیە قسەی زۆر هەبوو لەسەرەوەی داتای لێکچوو هەیە لەگەڵ داتای مردووە ئەم داتایانە ئەمەی کە هەیە ئێمە هەموویمان بە ڕقم تەحدید کرد و تەشخیص کرد ئەو تۆمار ئەو پەیڕەوی کە ئامادەمان کرد ڕێکارمان بۆ ئامادە کرد بۆی معالەجەی ئەو حاڵەتە بکەین لەبەر ئەوەی معالەجەکردنی ئەو حاڵەتانە معلوماتی دقیقیەویست شتی مەجهولی تیابوو بۆ نمونە ناوی مردوو کە ناوی مردووی تیابوو ناوی مردوو بەس بە ناوی سیانی هەبوو ناوی مردوو هەبوو ناوی سیانی بوو یا موالیدی لەگەڵا بوو کە لێمانەیە بۆ ناوێکی سیانی 570 کەس بە ناوێکی مردوو دەرەچوو ئیجراعاتی تۆ بۆ پێپسڕینەوەی 570 کەس لەبەر ئەوەی یەک کەس مردووە قورس بوو بە هەمان شێوە بۆ هەموو داتاکانی کرد ناوی لێکچووت هەبوو بۆیە هەر ئەنجومەن دوای ئەوەی کە تێگەیشتین ئێمە ناتوانین بە دەقیقی ئەو داتای عێراق دەستکاری بکەین و وابێ کە لەگەڵ خواستی هاوڵاتی و
سیقە و متمانەی حیزبەکانە بێ ئەنجومەن لە دانیشتێکی کەیە بڕیارێکی تریە کە لە حەڤەیەکی 2010 بوو ئەویش بڕیاریە کە داتای فۆرمی خۆراکی وەزارەتی بازرگانی ببێ بە بنچینە بۆ دروستکردنی تۆمارنامەی دەنگدەران ئەو لەو یاسایەشە هەر هاوڵاتیەک بە پێی یاسا دانیشتووی هەرێمی کوردستان بێ و سەر و هەژدە ساڵ بێت تەبعەن داتای فۆرمی خۆراک داتای هەموو هاوڵاتیانی کوردستانی تایە بەڵام تۆ کە ئەتەوێت تۆمارنامە دروست بکەیت ئەوەی حەقی دەنگدانی هەیە سەر و هەژدە ساڵ زائید ئەوەی کە دانیشتووی هەرێمی کوردستانە ئێمە ئەو تۆمارنامەیەمان بە دوا ئەبدەیتی ئەو داتایەمان لە وەزارەتی بازرگانی بە فەرمی وەرگرتووە لە تاریخی 12/12/2017 هەموویمان وەرگرتووە اینجا هاتوین جامان کردوتەوە 18 ساڵ و بەرەو ژوورمان وەرگرتووە کەواتە ئەمە مؤهلە بۆ ئەوەی ببێ بە دەنگدەر تەنها زانیاریەک کە بەکارمان هێناوە لە داتابیسەکەی کۆمیسیۆنی عێراق بریتیە لە ژمارەی دەنگدەر و ناونیشانی بنکەکانی دەنگدان چونکە ئەو داتایی کە لە وەزارەتی بازرگانی هەیە بۆ دەنگدان نییە ئەوە داتایە بۆ فۆرمی خۆراک و وەرگرتنی خۆراک ئێمە بە دەقیقی بەو طریقێن دانیشتوانی هەرێممان تهدید کردووە کە چۆن و چۆن نیە دواتر بۆی ئەم داتایە ئامادە بێ بۆ ئۆتۆماری دەنگدەران تەعاملی لەگەڵا بکەین بە واستەی خاڵێکی هاوبەشی بینی هەردوو داتاکەوە ئەو خاڵە هاوبەشە بریتیە لە ژمارەی فۆرمی خۆراک ژمارەی فۆرمی خۆراک لە ناو تۆمارنامەکەی عێراقیشا هەبوو لە داتای وەزارەتی بازرگانیشا هەبوو بۆیە هەردوو داتاکەمان بە واستەی ئەو عەمودەوە بەستۆتەوانێ بۆی چیان بۆ بێنین بۆ هەموو هاوڵاتیەک من ناوم لە ناو تۆماری وەزارەتی بازرگانیە هەیە موالیدەکەمی تایە ڕقەمی سیج و صحیفەی هەویەکەمی تایە ڕقەمی هەویەکەمی تایە و ئیلە ئاخریه مەجموعەیە زانیاری تایە ناوی دایکمی تایە بەس بۆ ئەوەی ببم بە دەنگدەر پێویستم بە چێ پێویستم بە ڕقەمی ناخبە کە لە ناو داتای عێراقا هەیە پێویستم بە ناو شوێنی بنکەی دەنگدانە ئەویش هەر لە ناو داتابیسەکەی عێراقا هەیە بە لێکدانی ئەم دوو جۆر معلوماتە ئێمە نیومانە داتابیسێکی دقیق دروستکەین حەزم لێ پێتان بڵێم بە تەقریبی فەرقی بینی ئەو داتابیسی عێراق کە ئێمە لەبەردەستمانە بوو کە ئەمود قسە و باسی لەسەرە ئەو قسە و باسە لە خۆی نەبوو معلومات بوو هەبوو کە داتایی ناڕاستی تایە ئەو فەرقی کە دروست بوو لە نەتیجەی داتابیسەکەی عێراق لەگەڵ ئەو داتابیسی کە ئێمە دروستمان کردووە ئەوەی عێراقم بۆ خوێندنەوە 3,363,429 بوو ئەوەی کە لە وەزارەتی بازرگانی وەرمانگرتووە 3,554,984 هاوڵاتیە کە دواتر ئێمە کردومانە بە دەنگدەر بە حکمی ئەوەی کە بەپێی یاسا شمولی دەنگدانەکە یعنی هەر لەو دوو ڕقەمە جیاوازیەکە بریتیە لە 208,445 کەس اینجا ئەم جیاوازیە لای خۆتان بینووسن ئەم جیاوازیە گەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناوی دووبارەیە ناوی مردووە ناوی ناڕاستە ناوی لێکچووە ناوی مەناطقی سەوچلە ناوی غەیرە عێراقیە ئەمانە هەمووی جوزئێکی باشی لەو 208,000 لێتە دەرەوە بەڵام ئێمە طبعاً خواستی کۆمیسیۆن لەوە گەورەترە و ئیکتیفامان کردبێ بەوەی کە 208,000 ناوێکمان لە داتاکە هێنابێتە دەرێ بۆیە ئەو پەیڕەوەی کە کۆمیسیۆن ئامادەی کرد پێشتر بۆ ئەوەی ئەبدەیتی داتاکەی عێراقی لەسەر بکاتەوە هێشتاش بڕیارمان ناکە ئەو پەیڕەوەش لەسەر ئەم داتایش جێبەجێکەین دوای جێبەجێکردنی ئەوە طبعاً ئەم قسانەی کە من بۆ جەنابتانیەکەم ئیشی لە سەرەتای مانگی بۆ حساب بکەن هەتا مانگی بیدایەتی مانگی یەک لەسەر داتاکۆنەکە ئیشکراوە دواتر لە دوای دەرچوونی بڕیاری ئەنجومەن بە ئامادەکردنی تۆمارنامەیەک بە داتای فۆرمی خۆراک لە مانگی یەکەوە ئێمە هەتاوەکو دوێنێ شەو سەعات 2 شەو ئێمە ئیش لەسەر ئەو داتابیسە کراوە بۆیە ئێستا ئەو داتایە کۆپی کرا و نێراوە بۆ پارێزگاکان بۆ ئەوی مەرحەلەی تەحدیسی پێ بکرێ یعنی قەزدمەوەیە ئیشێکی زۆر کراوە تا ئەوەی لەسەر کراوە هاتین ڕێکارەکانی ئەنجومەنمان لەسەر ئەم داتابیسە تازەیەش جێبەجێ کرد لە نەتیجەیە کە مراجعەی وەزارەتی تەندروستیمان کردو بۆ ناوی مردوو خۆمان ئەپلیکیشنمان دروست کردووە بەرنامەمان دروست کردووە مقارنەمان کردووە لە بینی ناوە لێکچووەکانە ژمارەیەکی زۆر ناوی دووبارە و لێکچوو هەیە یعنی هەر ناو هەیە بە ناوی سیانی و موالید زۆر دووبارەیە بە دوو طریقە ئیشمان لەسەر کردووە ئەگەر زانیاریمان بە پێی ژمارەی فۆرمی خۆراک یا ژمارەی دەنگدەری ئەو هاوڵاتیانەی کە ناوەکانیان لێکچووە دەست کەوتایە ئەمانزانی کامیان ڕاستە و کامیان هەڵەیە بەڵام کە دەستمان نەکەوت بۆ مقارنەکردنی بینی دوو کەس کە ناوی سیانەکەی و موالیدەکەی وەکوویەکە هاتوین بەرنمەیەکمان دروست کردووە لەو بەرنمەیە عیلەی هەردوو عیلەی ئەو کەسانەی کە ناویان لە یەکچووە هێناومانەتە سەر شاشەی کۆمپیوتەرێ اینجا طبعاً
بۆ معلوماتان مەرج نییە هەردووبارە هەبوو بێ خەڵکە بۆ 3 جار و 4 جار و 5 جار دووبارە بۆ لە ناو داتاکەیە بە پێی چی بە پێی ناوی سیانی و موالیت ئەو وەختە شاشەکە ئەگەر 2 جار دووبار بواتەوانێ شاشەکە ئەبوو بە 2 کەرتەوە بە 2 بەشەوە یا 3 بەش یا زیاتر چی ئەهێنا تەفاسیل هێنا لەسەر هەرێکێ لەو دەنگدەرا لەو کەسانە لەسەر ئەوەی کە ناوی سیانی و موالیدیان هەیە عیلەکانیان نەهێنا هاتە سەر شاشەکە بزانین ئەمانە هەمان ناوی دایکیان هەمان شتە ئەندامانی خێزانەکانیان عینەن شتە طبعا حاڵەتمان زۆر هەبوو زۆر حاڵەت هەبوو کە ئیشمان لەسەر کرد دووبارەی لە ساسەمان هەبوو لە هەمان پارێزگا بۆ نمونە لە هەولێر هەبوو لە سلێمانی هەبوو لە دوهۆک هەبوو کە لە هەمان پارێزگا دووبارەی لە ساسەما هەموو ئەندامانی خێزانەکانیان وەکو یەک بوو خۆیان ناوی دایکیان موالیدیان هەموو وەکو یەک بوو ئیجراعات لەسەر ئەمە سڕینەوە بوو یعنی بڕیاری ئەنجومەن بڕیاریە ئەوانەی ئەو دەنگدەرانەی ئەو کە زانیاریەکانیان لە ساسە چوونیەکە بەپێی ئەو تەطبیقی کە هەمانە و هەموو ئەندامانی خێزانەکانیان وەکو یەکە ئەسڕایەوە طبعا ئەمانە هەموو ژمارەی خۆی هەیە ئەوەی کە وەکو یەک نابوو هێشتومانەتوانێ وەکو یەک نەبوونەکە احتیمادمانە کردە سەرەوەی کە مەسەلە ناوی دایکێتی یا ناوی ئەندامانی خێزانەکە یا بۆ نمونە زۆرترین حاڵات کە ئاهاتە بەرچاومان لەبەر ئەوەی بەداخەوە کۆمسیۆنی عێراق لەو کاتەوە کە دامەزراوە هەتا وەکو انتخاباتی 12/5 هیچ گۆڕانکاریەکی لەسەر داتاکەی خۆی نەکردووە خەڵک زەواجی کردووە لە ماڵی باوکی چۆ دەرەوانێ هەموو حاڵەتێکی زەواج کە فۆرمی خۆراکی بۆ دروستە بێ کوڕێک و کچێک لە عیلەیە گێنە دەرەوە بۆیە داتاکەی فۆرمی خۆراک ڕاسترە لەو داتایی تر لەبەرەوەی کە فۆرمی خۆراکی جا کردوەوە ئیتر کۆمسیۆنی عێراق ئەمەی ئەبدەیت نەکردووە ژمارەیەکی کەیان باتێ ئێمە ئیسیفادەمان لە چی کردووە لە ناو تۆمارەکەی فۆرمی خۆراکە ڕقم هەیە ڕقم 1 سەرۆکی خێزانە ڕقمی 2 خێزانەکەیەتی ڕقم 3 ئەندامی کوڕکچەکانی خێزانەکەن بۆیە کە لە مقارنەی بینی دوو عیلەکەیە کە ئەمان هێنا داتەکە ئەگەر ئەو کەسە لە ناو خێزانەکەی ماڵی باوکیە ئەم حاڵەتە زۆر دووبارە بوو ژمارە 3 هەبوو یعنی ئەمە زەواجی نەکردو مناڵێکە لە ماڵێکە دواتر کە زەواجی کردو ئەبدەیتی داتاکە نەکراوەتەوە لە خێزانەکەی کە ناوی دووبارەیە ئەگەر کوڕ بوو بێ ڕقەمیەکی وەرگرتووە ئەگەر کچ بوو بێ ڕقەم 2 وەرگرتووە لەو حاڵەتە ئێمە لە خێزانی ماڵی باوکی سڕیومانەتەوە لە ماڵە تازەکە و لە ئەوەی کە خێزانی تازەی پێکێناوە هێشتومانەتەوە لە حاڵەتی ئەوەی کە ناوی دایکیان ناوەکان لە یەک چوون و ناوی دایکیشیان طبق الأصل لە یەک چوو ئەوەش سڕاوەتەوە ئەگەر ناوی دایکیان لە یەک نەچوو بێ یان هەندێک کەس ناوی دایکی وجودی نەبوو بۆ هەردوو حاڵەتەکە ناوی دایکیان نەبوو بێ یان لە یەکێکیانە هەبووە لەویکیانە نەبووە یان جیاواز بوون ئەوە هەردووکیمان سڕ کردووە سڕمان کردووە کۆمەڵێک داتایە هێشتومانەتەوە بۆ ئەو مانگەی کە بەیانی دەست پێەکەین ناوەکان طبعاً ئەوانەی کە سڕ کراون عەدەدێکی زۆرن سەر و 50,000 باشە ئەوانەی کە مردوون هیچ جارێکە ناگەڕێنەوە لەگەڵ سەرونەوە ساڵەکان کە ناوەکەیمان لە تۆمارەکە دەرهێناوە ئێمە ناڵین هەموو سەو من باوکی خۆم سەرونەوە ساڵە و ماویشە ئێمە ناڵین هەموو سەرونەوە ساڵەکان مردوون بەڵام ئێوە هەموو ئیشەکە با لەسەر شانی کۆمسیۆن نەبێ حیزبەکان و هەموو هاوڵاتی گلەییان لە پاکی تۆماری دەنگدەرانە کە ئێمەین ئیجراعاتەکەین و ناوەهێنینە دەرەوە خۆ پێمان خۆش نییە خەڵکێکمان لەوانەیە بە غەڵەتێ نابێتە دەرەوە نمونونەکە سەر باوکی خۆمەهێنمەوە بەڵام ئەبێ من بای ئەوە هەست بە مەسئولیت بکەم بۆی گلەیی نەکەم لەوەی کە تۆمارەکە پاک نییە ئەو مانگەی کە دانراوە بەڕێزان ئەو مانگی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بۆ ئەم هەڵبژاردنە زۆر جیاوازە لە هەڵبژاردنەکانی کە چونکە خەڵک هەروە فێر بۆ کە سەردانی و بنکانە کە ئەچێ بزانێ ناوەکەی هەر لەو شوێنەیە دەنگدانەکەی هەر لەو شوێنەیە بەس ئەم جارە جیاوازە ئەم جارە تۆ بێ ئەو ناوانەی ئێمە لە سایتی کۆمسیۆن و سیدی ئەین بە جەنابتانە ئەین بە حیزبەکان بە هەموو شێوەیەک فۆکەسی گەورەمان لەسەر ئەو ناوانەیە کە ناو تۆمارەکە هێناومان نەتە دەرێ ئەبێ ئەو هاوڵاتیانە بچن جارێکی کە خۆیان ئیسپاتکەن لە بنکەکانی نوێکردنەوە ئینجا یەنەوە ناو تۆمارەکە وئیلا من ناچم نوێکردنەوە بۆ باوکم بکەم باوکم بۆی نییە دەنگ بە بۆیە لە ئێستا ئەمە مەسئولیەتە کە ئێمە ئەمە مەوزوعێکی گەورەیە دەستمان بۆ بردووە کە ناوی خەڵکمان لە تۆمارەکە هێناوەتە دەرێ لەوانەیە لە ساسە دقیق نەبوو بێتین کە ناومان هێناوەتە دەرێ لەوانەیە دەنگدەری حەقیقی بەرکەوت بێ ئەو دەنگدەرە حەقیقیە کە ناوەکەی خۆی لە سایتەکان ئابینێ ئەرک بکێشێ ئەرکی جەنابیشتانە ئیش لەسەر ئەمە بکەن ئەرک بکێشێ بچێ هەنگاوێکە بچێ ناوەکەی خۆی تاز دەکاتەوە
بۆی ئەو تۆمارێکە لای ئێمە بێت تۆمارێکی ڕاست بێت بینای ئیشتی ڕاستی لەسەر بکەین بۆیە تۆمارەکەی کە ئەو 280,000 و کەسرە فەرقی هەیە لەگەڵ تۆماری عێراقا ئێمە دوای ئەم ئیجراعاتی کە کردومانە کە ڕەتێکی کە فەرقێکی کەشمان بۆ دروست بووە یعنی تۆمارەکەی کە لە وەزارەتی بازرگانی وەرمانگرتووە دوای ئەم قسانەی کە کردم مردومان لێ سڕیوەتەوانێ و دووبارە و لێکچوومان لێلا بردووە و تەمەن گەورەکانمان لێ هێناوەتە دەرێ و بالموناسەبە فیئەیەکی کە خەڵکەیە کە بەپێی وەزارەتی بەپێی بڕیارێک لە وەزارەتی بازرگانی ئەوانەی موچیان لەسەر و 1,500,000ەوەی حدودی 7,500 کەسێکن ئەوانە شوێنی بنکیان دیار نەبوو ناویان هەبوو بەڵام بەپێی ئەو بڕیاری وەزارەتی بازرگانی فۆرمی خۆراکەکەیان تەجمید کراوە بۆی بەشە خۆراک وەرنەگرن ئەو یعنی ئەوەش هەر ڕقەمە ئیشمان لەسەر ئەوەش کردووە تۆتەڵی ئەمانە هەمویان سڕ کراون یعنی چی یعنی ئێستا ئەو ناوانەمان لە تۆمارنامەی دەنگدەرانی کوردستانە هێناوەتە دەرێ حەقی دەنگدانیان نییە هەتاوەکو نەچن لە ماوەی مانگەکە خۆیان نوێ بکەنەوەنێ ئێستا ئەو فەرقاش لە دوای ئەو ئیجراعاتە 66,342 کەسی کەشمان لە تۆماری بازرگانی هێناوەتە دەرێ جگەلەوە بۆیە ئێستا تۆمارنامەی سەرەتایی دەنگدەران چاپ کراوە نێراوە بۆ هەموو پارێزگاکان مانگ لە بەردەستی هاوڵاتیانایەکە تەحدیث بکەن سەردانی بنکەکان بکەن جاران 4 عەمەلیە لە بنکەکانی نوێکردنەوە کرا ئیزافە بوو حەزف و ڕاستکردنەوە بوو نەقڵ بوو ئێستا عەمەلیەکی کەمان ئیزافە کردووە ناومان ناوە گەڕانەوە بەڵام گەڕانەوە وەکو ئەم جارە گەڕانەوە وەکو ئیزافە وایە بەس ئێمە لای خۆمان سڕمان کردووە ئەبێ هەموو دۆکیومنتەکانی چۆن یەکێک لە خارجێتوانێ ئەڵێ ئەمەوێ داخلی تۆمارنامەی دەنگدەران بم هەموو بەڵگەنامەکان مەطلوبە لێی ئەو کەسەی کە ناوی سڕکراوە و لە تۆمارەکە هاتۆتە دەرەوانێ ئەبێ هەموو بەڵگەنامەکان بە ینی هاوپێج بێ کە یەتە هەولێر یەتە تالی سنتەر لای ئێمە ئەبێ هەموو بەڵگەنامەکان لای ئێمە هەبێ ئینجا داخلی ناو تۆمارەکەکرێتەوە من قسەیەکی ترم نییە ئەگەر هەر بە ڕێزێ پرسیاری هەیە بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڕێزان حەمەڕەشید سەرۆکی دایرەی ئینتیخابی لە کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان زانیاری زیاتر پێشکەش بەم دانیشتنەی پەرلەمان کران سپاسیان دەکەین و ئێستا دەرگای گفتوگۆ دەکەینەوە پرسیار و وەڵامدانەوە بەو ئومێدەی وەکو جاران یعنی هەر بەڕێزێک لە ئەندامانی پەرلەمان وابزانم لە 2 پرسیار زیاتر دەبیتە یەکجار زۆر و بتوانین ئەم کۆبوونەوە چڕ بکەینەوە بۆی سوودی زیاتری لێ وەربگرین سەرۆکی کۆمسیۆن داوا لێ دەکەین خۆی یعنی دەرفەتیان بەر هەر ڕێزێکی تر لە شاندیاوەری بکەین ئەندامانی کۆمسیۆن کە ئەو وەڵامی بدەتەوە دەتوانن یەک لەوانە ڕابسپێریتن وەڵامی پرسیارێکی معەیەن بیدەت بە پێی اختصاص بە سپاسەوە بە ناونووسین دەست پێ دەکەین من وا تێگەیشتم پرسیارەکان زۆر کەم دەبن لەبەرەوە شەرحێکی زۆر باش ڕوونکردنەوەی زۆر باشیان پێشکەش کرد لەگەلەوەشدا دیاران بابەتە پێویستی با ڕوونکردنەوەی زیاتر هەیە ئەدی کۆمپیوتەرت بەکار نەهێنا دکتۆرە ڕێزان لە کاتی پێویستدا بەکاری بێنە ئەو کارێت بکەم ئەرێ وەڵامونە لەم لا دوو ماون گەشە و هەلار
کەلەمە دووبارە نەببنەوەش لێرە بنووسین یان بەرە حاجی بەڕێز شکریە شێخانی خاڵێکی نظامی بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەگەر ڕێگەمان پێ بدەی وەکو جارانی ڕابردوو هەر یەکە دوو خولەک قسە بکەین ڕەنگە لەو دوو خولەکە زیاتر سەرنج و پێشنیار و ڕایەکانی خۆمان دەرببرین باشتر دەبێ و سپاس سپاس بۆ بەڕێز شکرە شێخانی هەر وەکو پێشترە ئەوە دوو خولەک بەڵێ هەر بەڕێزێک دوو خولەک قسە بکات و دووبارە نەبنە و پرسیارانە ئەو نەریتەی هەندە جارە بەکاردێنە نەریتێکی جوانە پشتگیری لە یەکتر لە شیرین حوسنی خۆی تێبینی بەڕێز عومەر عینایەت دروستە بەڵام تەعامل لەگەڵ فەرمانگەی سەربەخۆکان تەعاملێکی تایبەت دەکەین بۆیە تایبەتمەندی ئەم فەرمانگەیە ڕەچاو دەکەین بێژگە لە سەرۆکی کۆمیسیۆن کە مافیایە قسە بکات لەبەر اختصاص ئەو مافە بە سەرۆکی کۆمیسیۆن دەدەین کەسانی پسپۆر لەگەلیدا ئەوانش قسە بکەن وەکو ئیستثناک بەڕێز بەهزاد دەروێش فەرموو خاڵی نظامی بەڕێز سەرۆکی پەرلەمانێ ڕاستیم داخواستکەین چکی بەرگرنگیە بابەتی هەڵبژاردنە و پروسا دیموکراسی شنگزانن وێگاوێ ئەوە دووهەی سەر بەچوونە العێراقی کەفتە ژێر پرسیارێ بڕاستی بوو ئەوەی هەرێمی ئەف پروسە نەکەفتە ژێر پرسیارێ و پەرلەمان کە باڵاترین دەستگایە بوو کە سەرەدەری گەل کۆمیسیۆنی بکەتن و بە پێیاسە من پێ باشە پێشنیار کە میان مەجال بدەنە هەمی ئەندام پەرلەمانە يعني هر وقت که پیوست بید قصه خوب کن يعني وقت مفتوح بید يعني اگرنا 3 دقیقه يعني 2 دقیقه زور کیما يعني بکیمی و 3 دقیقه من يعني مفتوح بید يعني 3 دقیقه زور سپاس بۆ بەڕێز بەهزاد دەروێش بۆ ئەو تێبینیە ئێمە باسمان کردووە لەبەرەوە پرسیار زۆرن و کات زۆر گرنگە بۆ پەرلەمان گرنگە بۆ کۆمیسیۆنش گرنگە ئەو کاتە ئێستا کۆمیسیۆن هاتینە لێرە لە حزوری پەرلەماندا حقت بنسبت وانە یەک جار زۆر گرنگە ئامادەکاریەکان بەردەوام کە لای خۆیاندا دوو خولەک بۆ هەر بەڕێزێک و دواتر لە وەڵامدانە دەتوانن وەڵامەکان هەمویان کۆ بکەنە سەر یەک و دواتر بە یەک جار وەڵام بدەن دەرفەت دەدەینێ خاڵی تری نظامی کاک بەرزوو مەجید فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئینتکام وایە هەمومانەوە بە گرنگی و هەستیاری سێری و دانیشتنە بکەین بۆ هەڵبژارنی پەرلەمانی کوردستانە خۆمان زانی هەڵبژارنێکی گرنگ و هەستیارە و دۆخەکە شەروا دەخوازی بۆ ئینتکام وایە لە جەنابەت بە بایەخی زیاترەوە سێری ئەو کاتە بکەی کە دێدێ پەرلەمانتاران و تکام وایە وەڵامەکانیش کۆ نەکرێنەوە بەڕێزان لە کۆمیسیۆن بەسەرێکەوە وەڵام نەدەنەوە پرسیاری تایبەتی هەر پەرلەمانتارێک بە وەڵامی تایبەت بدرێتەوە و کێشەی کاتیشمان نیانی بۆ پەرلەمان نازم کێشەی کاتیەگە بۆ کۆمیسیۆن کات نەبێ بۆ تکام وایە کات نەکرێتە کێشە ئەوڕۆ زۆر سپاس بۆ بەڕێز بەرز و مەجید دەبێت کات ڕێک بخرێتن کات گرفت نییە بەڵام دەوێت چۆن ڕێک دەخەیەوە بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین بەرە سەرۆکی پەرلەمان لەم ڕێوی ناوخۆیە هیچ کاتێکی دیاری نەکردووە لە ڕاستیە بۆیە دیاریکردنی کات هەم ناپێڕەویە هەم ئەوەی پێشوش 3 دقه بوو وە کرایە دەنگدانیشەوە بۆ یەگەرتانەوە کات دیاریکەن پێویستە دەنگدانی بۆ بکرێت سپاس بۆ بەڕێز شێرکۆ حەمامین بەڕێز گەشەدارە فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر بەڕێزان کۆمسیاران هاتنە ئێرە و ئێمەی پەرلەمانتارانیش پرسیارمان هەیە و تێبینی زۆرمان هەیە بۆیە هیچ نەبێ لە 3 دقه کەمتر نەبێ 2 دقه زۆر کەمە سپاس بۆ بەڕێز گەشەدارە بەڕێز دکتۆرە ڕێواز فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی من ئێڵێم خاڵێکی پێڕەویە بە گوێرەی پەیڕە و کەس بۆی نییە قسە شتێک دووبارە بکاتەوە قسە لەسەر قسە یەکتری بکەین جەنابەت ڕۆڵی خۆت ببینە لەوەی کە دووبارە بوو یەکسەر ڕامانگرە ئیتر کات گرنگ نییە وەلەو بانگێشتش کە نردووتانە بۆ بەڕێزان کۆمیسیۆن بە تەحدید پێتان وتون لەسەر دووشت ئێمە بۆ دوو بابانگمان کردوون ئەوەی من بینیومە بانگێشتەکە ئەندامانی پەرلەمان پرسیار لەسەر ئەو دوو بابەتە ئەکەن من دڵنیان پرسیاری دووبارەی تیابێ بەڕێستان دووبارە و قسەکردن لەسەر قسەی یەکتری ڕابگرن من تەسەورەکەم پێویست ناکە کات تەحدیدکی
زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڕێواز فایق. بەڕێزان ناوەکان ناونووسینەکە تەواو بووە، کۆتایی پێ هاتووە، ناوی ئیزافیتر نانووسین و هەر بەو ناوانە بەڕێز خاتو بێگەر تەلەبانی ناوەکانەکە بخوێنیەوە بە سپاسەوە. ئەو بەڕێزانەی ناوی خۆیان تۆمار کردووە 43 کەسن: صالح فەقێ، بەهزاد دەروێش، برزۆ مەجید، مەڕوان گەڵاڵی، ئومێد عەبدوڕەحمان، ڕێواز فایق، خەڵەف ئەحمەد، قادر وەتمان، دکتۆر فرسەت سۆفی، ئاری عەبدولکەریم، یێروانت نیسان، ئاری عەبدوڵەتیف. ببوورە مجارێ و غەڵەتی دەکەم. ئومێد حەمەعەلی، گەشەدارە، تەلار لەطیف، دکتۆر هەورامان گێچینەیی، ئەبوو بەکر هەڵەدنی، ئەیوب عەبدوڵڵە، مامۆستا غەریب، حەیات مەجید، شیرن حوسنی، نەجیبە لەطیف، ئەنوەر حسێن، فەروە عەلی، بێستون فایق، بەهار مەحموود، دکتۆرە پەری، دکتۆرە جوان، دکتۆرە زۆزان، مەدینە یعقوب، عەلی عوسمان، فەیروز تەها، ئەبوو کاروان، مامۆستا حەسەن ساڵح، حاجی کاروان، مامۆستا عەبدوڕەحمان، علی حەمە ساڵح، ئایدن معروف، دکتۆر سرود، مریەم سەمەد، ڤەمان فەیسەڵ، فەرحان جەوهەر، ڤیان عەباس، نازم کەبیر. کەسێک ماوە ناوی ئەنوەر قادر، زانا عەبدوڕەحمان، شوکریە شێخانی، بەهار عەبدوڕەحمان، محمود حاجی، عفو کاک جعفەر، زانا عەبدوڕەحمان، شکریە شێخانی، دکتۆر شێرکۆ حەمانی، محمود حاجی، دکتۆر شێرکۆ جەودەت، عەباس غەزالی، بەهار عەبدوڕەحمان نووسی. بەڵێ ئەوش بەهار عەبدوڕەحمان، نووسرا بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین و لە هەمووی نەخۆشترەوەیە کە کات دەگری، لەبەرەوە من پەنا بۆ ئایفۆن نابم بۆ کات بگرم، بە تەقدیری خۆم ئەوڵ دەدەم دەرفەتتان بدەمێ، گرنگی بابەتەکەش لە بەرچاو دەگرین و هەوڵ دەدەین خۆمان، یعنی هەر هەمومان پەشداری لەوە دابین ئەو ئامانجە هەو بەشە پێک بینین کە دەمانەوێ ڕاستی زیاتر، زانیاری زیاتر لەم بەڕێزانەی لای ئێمە ئامادەنە لەیان وەربگرین. بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بە خێراتنی ئەندامانی بەڕێزی دەستەی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی دەکەم. من لە هەڵبژاردننی داهاتوو ئەگەر بە قیاس بکەین بە قیاسەمەی عێراق لە دەنگدانی تایبەتە ناوەندەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەراورد بە ناوەندەکانی دەنگدانی سنووری هەولێر و دۆک، بۆ هەر ناوەندێک لە سنووری سلێمانی و هەڵەبجە 2500 دەنگدەر لێ بەشدارە بوو لە هەڵبژاردننی تایبەتە، ئەمە بەراورد بە هەولێر و دۆک 2123 بوو، بۆیە جیاوازەکەی 387 دەنگدەرە بۆ هەر ناوەندێک، کەواتە بەمەش قەرەباڵخێکی زیاتر لەسەر ناوەندەکانی سلێمانی دروست ئەبێ بە بەراورد بێرە. بۆیە من داوامەوەیە بۆ ئەم هەڵبژاردنە هەوڵدەن بە یەک قیاس سەرجەم هەرێمی کوردستان ناوەندەکانی دەنگدان قیاسێک دابنێ بۆی تایە بەشدار بێ، ڕەنگە لە ناوەندێکە محەتەیەک 8 محەتەی تیابێ ناوەندێکی تر چواردانێ، ئەوە گرنگ نییە لە هەندێک شوێنە، بەڵام گرنگەوەیە جیاوازی لە نێوان پارێزگاکان نەکرێت. دوو لە نێوان تۆمارەکانی دەنگدانە بەشێکی تایبەتە بەوەی کە ماندووبوونێکی زۆریان کردووە دەستیان خۆش بێ، هەرچدە هێشتا هەر ڕەنگە ناوی مردوو دووبارەوانی تیابێ، و بەشێکی تری تایبەتە بۆ لەمە دووە. ئایا میکانیزمێکیان داناوە بۆ ئەوی بۆ لەمە دووە مانگانە یان بە بەردەوامی هەم بۆ ئەوانی کە ئەسڕێتەوە سڕینەوەی بۆ بکرێت لە کاتی خۆیانەوەشی کە تەمەنەکەی گاتە سەروی 18 ساڵە گاتە 18 ساڵ بۆی بە بەردەوامی تۆمار کرێواتە نەک لێ کاتا ئەو پرۆسەی تۆماری دەنگدانە بەردەوام بێ. پرسیارێکی ترم ئەوەیە ئایا گەر بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سیفەی و دەسڵاتانەی کە دابەش کراوە لەلایەن دەسڵاتەکانی سەرۆکی هەرێم دابەش کراوە،
ئایا گەڕایان بسپێرێ بۆ هەڵبژاردننی سەرۆکێرێم لە هەمان کاتی دیاریکراوە ئەتوانن ئەو هەڵبژاردنە بکەن لەبەرێمە ئەرکی لەم و دوامانەوە بێ بە دڵنیاییەوە ئەو دوو هەڵبژاردنە لە یەک کاتە بێ ئەنجام بدرێ هەڵبژاردننی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆکێرێم و بە دڵنیاییەوە لە ئایندا بێ سەرۆکی حکوومەتیان خۆی کۆمیسیۆن ڕاستپێریان ئەبێ پەرلەمان بانگێشتی بکە بۆی ئایا ئامادەکاریان بۆ ئەوە کردووە بۆی کێشەی هەرکات ئەوەی سەرۆکێرەم یەکلای بۆ زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز بەهزاد دەروێش. بله ناوی خدای مزن و دلوان برای سروک پارلمانی خیر نا سروک و جگر و اندامت کمیسیونت کین خیر بین سرچاوا خالایی که راستی اف کبونا که گرینگه قناعت من بتوی معلومات نویسی و راپورت بگویل بردست اندام پارلمان آوان پیش وقت کمیسیون راپورت خونال بو سروکاتی پارلمانش دابش کرد با راستی ولام بداخل راپورت بردست منیه خالا دوی بسیار من آیا چه زمانات هنه کمیسیون دیده تا حوالاتی ها و لاین سیاسی که پروسا هل بجاردن پارلمان کردستان هر هل بجاردنک بیتا کرن بشیوه که شفاف و نزیه بیتا کرن چه که دیف ماده 4 یکم یاسا جماره 4 2004 دی یاسا کمیسیون بیجیتن اف گرنتی لای کمیسیون پیتویا بیتا دان بو لاین سیاسی و حوالاتی ها خلاصه مش من بسیاره هبی آیا هل بجارتن هرچند او ارکی سروک حکومتی دیار کردن هل بجارتن سروکاتی هرمه چونکه دیف یاسا جماره 2017 اف صلاحیات دیب کوتاهی بهم براستی هر وقت هل بجاردن انجمن پارێزگاه کل 25/6 2018 و کوتاهی به هات یا مدوای یاسایی فراغ دی درس بید ویرا دا آیا اف هل بجاردن ده نکرن یا مجال ها بینکن گلیک هر بسیاره خالا چاره براستی نسبت تومارا دنگ دران کو وگاوی زورترین گومان ما یا های اندامت پارلمانی کو برینگی دیف داتایت کو مخر بکریه و نزدیک 600,000 ما دوباره و زیاده زانین و ما درخواست کرد بی براستی 12/12/2017 درخواست کرد بی سروکاتی پارلمانی و سروکاتی حکومت کو طریقا پارلمانی بو کمیسیون بچید اعتماد بکنن رگزنامه عراقی نه بس سولا خوراکی چونکی دیف معلوماتت کو من هی UN الأمم المتحدة كأو قرار نهشش وقت خو صلا نوتشش در كذي بعراقي 25 صادة فورمة خوراك زيدان السرانسر عراقي ضمنش كردستاني تايبتي كو ام بيجين افروكا ديف بيزاني ما هي هزارها كاسد كردت روش آوا باكور روش هلات نوچت كردستاني افسولت خوراكي هنو ورد گرن هرما كردستاني بسيارة ديو من أبي وقت كوبونا 2018 ما كوبونا كر سروكاتيا برلمان قال كوميسيون سروكاتيا حكومة سروكات فراكسيونا هنگي كوميسيون إشارة دا كو سه وزارت نام سه وزارت اینا کو هم هنگ نبینه گل کمیسیون وزارت پشمرگه وزارت نوخو وزارت تندرستی و نوچت کردستانیش آیا اوان وزارت پیوندی دار ام بیجین پیزانین درست نویسار راپور داینه کمیسیونی یا نه بسیار ما اوه براسی خالا من یا دیمای داخواست کم کمیسیون راپور تکا فرمی دتا اندام پارلمانه سروان همیا بیت دابش کردن و یادیش او بیبو دنگدان تایبت چه زمانات هنکو دوباره نبیته و آیا بسمه جهاز بسمه دهت بکارینان بروجا دنگدانه یا نه اگر نه هت بکارینان برچنه هت بکارینان و خالا دیمای دیفیاسا کمیسیون ماده 4 بجید خلال هفته و 2 کاجمرا بتویا انجامت هل بجارتنا بین الراگاندن آیا اف اجراءات جديهاتنا ورقرتن ديف فياسا یا نوزر سپاس بو برئیس بهزاد درویش برئیس برزو مجید برای سروچ پلمان زور بگرمی بخیراتنی برزان لکومیسیونی سربخوی هلبجارنور رسی دکین بسیار کان زور بدیاری کراوی دکین لبر مراعات کرنی کات سپاس بو سروکایت پلمانیش که پیوری کات کد لابرت یک 105 روز بو نقشی هلبجاردن او پیدلن جدولی اعمال کمنیه دو ئێوە مەمەسم بەڕێزانە لە کۆمیسیۆن داواتان لە ئەنجومەنی ئاسایشی وەزارەتەکانی ناوخۆ و پێشمەرگە کردووە کە تۆماری دەنگدەرانی تایبەت بنێرن ئایا ئەمە بەنجام گەیشتووە یاخود شێوازی زیادکردنەوەی تۆماری دەنگدەرانی تایبەت و گشتی چۆنە تەنانەت لە 12/6/2018 بە بڕیاری ئەنجومەنی کۆمیسیاران ژمارە 14 کارجێری هەڵبژاردنتان ڕاستپاردووە بۆ کۆبنەوە لەگەڵ وەزارەتی پێشمەرگە بۆ ئەوەی بەڵگەنامەیەک واژۆ بکەن بۆ پێدانی ناوی دەنگدەرانی تایبەت بەو شێوەی کە کۆمیسیۆن داوای دەکات ئایا ئەمە کراوە بەڵگەنامەکە واژۆ کراوە بەپێی بڕیاری پرسیارێککە بەپێی بڕیاری ژمارە 4 کۆمیسیۆن لە 30/1/2017 پێویست بوو تۆماری دەنگدەران کە خۆتان دروستان کردووە
پێشەوەی بدرێتە ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە پێمان وایە ئەگە نازام زانیارێکەمە ڕازبێ بۆ پارێزگاکان چوو ئەگەر نەگەیشتێتە ناوەندی نوێکردنەوەش بەڵام نێردراوە پێشەوەی ببرێت بۆ ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەنار دەبووە بنێدرێت بۆ پەرلەمان ئایا ئەمە کراوە؟ ئایا هیچ ئامادەکارێکتان کردووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕاستە ناڕوونیەک یاخود سەرۆکایەتی حکوومەت لەوانەی دوو لە دوانی جیاوازی هەبێت جارێک دەڵێ داوای هەموو هەڵبژاردنەکانم کردووە جارێکیان دەڵێ تەنها بۆ پەرلەمانی کوردستانە لە نووسراوەکەیان بۆیە ئێوە لەوانەیە مکەلەف نەکرابن کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئامادەکاری بۆ بکەن بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن توان ئامادەکاری بۆ ئەنجومەنی پارێزگاکان بکەن بۆ پرۆسی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و تەوقیتی هەڵبژاردنەکەش ئێمە لێرە هیچ قسە ناکەین چونکە بەنیازیم پرۆژەیەک بۆ مەسلەی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم و ڕاو سەرنج و ڕوویای سیاسی خۆمان بۆ ئەم مؤسسەیە و بۆ هەڵبژاردنەکەی لە چوارچێوەی پرۆژە یاسایەک بخەینە ڕوو پێشکەشی بەڕێ سەرۆکایەتی پەرلەمانی بکەین بۆیە لەوێدا ڕێی ئێمە دەردەکەوێت لێرە باسی تەوقیتەکەی ناکەین بەپێی پرسیارێکەکە بەپێی بڕیاری ژمارە 15 لە 26 2010 ئەنجومەنی کۆمسیاران بڕیارتان داوە ناوی ئەو خێزانانەی کە چونیەکن سڕ بکرێن بەشێک باسی سەرکردن کرا بەڵام من لێرە ناچارم دووبارێکەمەوە سەرکردن بە معنای چی دێ و ئەم پرۆسیە سەرکردنا نەتیجەکەی چۆن دەبێت هەر لە بڕیاری ژمارە 15 لە خاڵینەوە پێویست بوو ئێوە پێشەوەی تۆماری دەنگدەنار بنێرن بۆ ناوەندەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە وتمان لەوانەیە نەگەیشتوێ بۆ ناوەندەکان بەڵام پرسیارە کار دەکەین بە راپۆرتێک بدرێت بەلایەنە پەیوەندیدارەکان و لە کۆنگرەیەکی و ڕۆژنامەنووسیش بۆ ڕایگەشتی بڵاوکرێتەوە ئایا ئەمە کراوە؟ هەر پرسیارێکەکە لە بەڕێزان لە بڕیاری ژمارە 19 لە 1 2010 بڕیار دراوە کە ئەو مادەیەی وەرەقەی ئەقترا پەڕەی دەنگدانەکەی لێ دروست دەکرێت مادەیەکی کانزایی تێدا بەکاربهێنرێت ئەمە دوو پرسیار دێنێتەکایەوە لە بەڕێزان یەک ئایا ئەگەر ئەم وەرەقەی دەنگدانە کە مادەی کانزایی تێکەڵ دەکرێت لە کات و وەزعەتی خۆی نەگەیشت بۆ ئێوە دەبێتە کێشە؟ پرسیاری دووەم ئەگە وەڵامی پرسیار یەکەم ئەوە بوو گەیشتنە ئیدووەمیان ئەم وەرەقە کانزاییە پێویست و گرنگە و کارێکی باشە ئەگەر وایە زەمانەتی کۆپی نەکردنی لە ناوەوەی هەرێمی کوردستان چییە چۆن زەمانەت دەدرێت دوا پرسیار بۆ بەڕێزان دەنگدانی تایبەت و گشتی بێکەوە بکرێ بۆ ئێمە زۆر گرنگە و داوا دەکەین لەوانەیە ئەمە هەمواری یاسای هەڵبژاردننی بێ مادەی 6 ئەگە بکرێ من وەکو فراکسیۆنی گۆڕام ئەگەر هەموو فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان هاوکار بین لەوانەیە بتوانین هەموارەکە لە کاتێکی زۆر کەم بیکەین لە وەختێکی کەم بیکەین بۆیە ئەگە هەڵبژاردننی تایبەت و گشتی بێکەوە بکرێ پێمان وابێ بۆ سەرکەوتنی پرۆسەکەش باشتر دەبێت و دووبارە بەخێر بێن سوپاس سپاس بۆ بەڕێز بەرزۆ مەچیت بەڕێز مەروان گەلالی بەڕێز سەرۆکی پەرلەمان و سەرەتا بە خێراتنی برایانی کۆمیسیۆن دەکەم پرسیارەکەم بۆ دەست پێ دەکەم لە بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کتابێکی ڕسمیان ئاراستەی بەڕێزان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی حکومەت کردبوو بۆ لە بەرواری 6/11 2017 بۆی کە هەر سێ هەڵبژاردنەکان پێکەوە بکرێن ئایا وەڵامی حکومەت وەڵامی پەرلەمان چۆن بۆ کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان ئەوە خوازیارم کە سەرۆکایەتی پەرلەمان وەڵاممان بدەنەوە دوو چەند پرسیارێکی کورت ئاراستەی کۆمیسیۆن یەکەم پێشتر سەرۆکی کارگێڕی هەڵبژاردن لە کۆبوونەوەی پەرلەمان باسی ئەوەی کرد کە لە سەدانەوەتی تۆمارەکە پاک کراوەتەوە ئێستا چەندی پاک کراوەتەوە کۆتایی پێ هاتوویان هەر بەردەوامن خاڵێت پرسیارێکی دیکە دەنگدانی تایبەت چۆن کاری لەسەر کراوە بە چ گەیشتوون ئایا پێکەوە دەکرێتن یان بەجیا ئەگەر بەجیاش بکرێتن خوازیارم کە وەکو ئەو هەڵبژاردنەی بەغدا ئەو ناسنامەی کە دەنجی پێدەدرێتن ناسنامەکەیان لێ وەربگیرێتەوە بۆی کە دووبارە بوار خۆش نەکرێتن بۆ دەنگدانەوەیان پرسیاری سێم وەزارەتی تەندروستی و ناوخۆ پێشمەرگە تا چەند هاوکار بوون بۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئایا هیچ جۆرە کاغەزێکی تایبەت دروستکراوە بۆی کە بەکار بهێنرێتن بۆ دەنگدانی ئەم جارە ئەو پرسیارە کرابوو بەڵێ پرسیاری دیکە دەنگدانی دەرەوەی وڵات ئایا دەنگدانەکە دەکرێتن یانەوەتە لە دەرەوەی وڵات دەنگدان ناکرێتن پرسیارێکی دیکە دەربارەی درێژکردنەوەی کاتی دەنگدان ئەوەی کە معلومە دیارە لە هەشتی بەیانی تا هەشتی ئێوارە کۆمیسیۆن دەسەڵاتی هەیە کە کاتەکەی کەم بکاتەوە بەڵام
ئەوەی کەمە لە هەڵبژارنەکان دەبینین هەموو جارێ دەسەڵاتەکەی بە پێچەوانەوە بەکارێنەوە کاتەکەی زیاد کردووە ینی خوازیارم کە ئەوە شۆک و خاڵێک ڕەچاو بکرێ ئەگە کاتەکە کەم نەکرێتەوە کاتەکە درێژ نەکرێتەوە لەبەرەوەمان دەزانینەوە کاتێک کە درێژ کراوەتەوە کاتێک بۆ کە زیاتر تەزویری تێدا کراوە بەداخەوە کۆتایی پرسیارەکەم جگە لە جنسیەی عراقی کە هەمومان هەڵگری جنسی عراقینە و پرسیارێکە ئایا هیچ بەڵگەنامەیەکی دیکە بەکار دەهێنرێتن بۆ دەنگدانی ئەم جارە دەستان خۆش بێت و بەخێر بێن. سپاس بۆ بەڕێز مەروان گەلالی دوو تێبینیمان هەنە نووسرا و هاتبوو لە کۆمسیۆنەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەپێی یاسای ژمارە 2 دابەشکردن دەسەڵاتەکانی 2017 ئاراستەمان کرد بۆ حکوومەت یاریمی کوردستان ئەوە دەسەڵاتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەت یاریمی کوردستانە ئەوەی دووەم داوا دەکەین پرسیارەکان لە چوارچێوەی یاسای هەڵبژاردننی بەرکار بنەوەی ئێستا چکە دەزانین یاسای هەڵبژاردننی بەرکارەوەیە ئەوەی دەرەوەی هەرێمی کوردستان ناتوانن دەنگ بدەن ئەوەی لە دەرێنە بەڕێز سومێت عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای بەخێراتن لە بەڕێزانی کۆمسیۆن لە زەمانێکدا و هەڵبژاردنە ئەنجام دەدرێتن و ئاستی متمانە و نادڵنیایی هاوڵاتیان و هێز و لایەنە سیاسیەکان لە ئاستێکی باشدانیە بە تایبەت لە دوای ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقی دڵنیایی هاوڵاتیان و هێز و لایەنە سیاسیەکان زۆر بەگومانەوە لە پرۆسەکە دەڕوانن بۆیە پرسیار لە بەڕێزانی ئەنجومەنی کۆمسیاران کە بە سوود وەرگرتن لەو زۆری تانانە یان ئەو گرفتانی هاتنە بەردەم هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق کە تا ئێستا کەژێکلا نەبووتەوە ئایا ئەوان چ دڵنیاییەک بە خەڵکی کوردستان بە دەنگدەرانی کوردستان بە هێز و لایەنە سیاسیەکان دەدەن و تا چ ڕادەیەک دڵنیان لەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد دوور لە مەشاکل و دوور لە ناشرینبوونی پرۆسەکە بەڕێوە دەچیتن پرسیاری دووەم بەڕێز سەرۆکی بازنەی هەڵبژاردن لە کۆبنەوەیەکدا لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکان و لێژنە پەیوەنددارەکانی پەرلەمان و حکوومەت ڕێژەیەکی دڵخۆشکەری پێشکەشکردین لەوەی کە باسی لە 1970 بۆ 1990 پاچی تۆماری دەنگدەران کرد کە ماوەی چەند ساڵێکیشە ئەو گفتوگۆیە لەلایەن هێز و لایەنە سیاسیەکان و خەڵکەوە هەیە ئێستا لە پێشکەشکردنی بابەتەکەیدا دیسانەکە دڵنیایی ئەوەیدا کە ئەوە هەنگاوەکانی باس کرد بەڵام ڕێژەیەکی بۆمان دیاری نەکرد کە ئایا ئێستا تۆماری دەنگدەران تا چ ڕادێک و چ ڕێژەیەک پاک کراوەتەوە پرسیاری سێیەم سەبارەت بە ماوەی ڕاگەاندنی ئەنجامەکان کە وەکو دیاری کراوە 3 ڕۆژە لە یاسادا هاتووە 72 سەعات ئایا کۆمسیۆن دەتوانێتن پابند بێ لە ماوەی ئەو 72 سەعاتەدا ئەنجامەکانی کۆتایی هەڵبژاردنەکان ڕابگەێنیتن پرسیاری دیکە تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئایا دەتوانن لە هەمان وادەی دیاریکراو لە 30 ئەیلولدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش ئەنجام بدرێتن یاخود ئەگەر بڕیارێکی وە لە حکوومەتەوە بۆیان بێ مەرسومێک بێ ئەوان چەند کاتیان پێویستە دوایین پرسیار تایبەتە بەوانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە وڵاتانی دیکە دەگەڕێنەوە هەرێمی کوردستان ئەو گرفتەمان بینی لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیش ئەو گرفتە هەبوو خێزان هەبوو ماوەیەکی زۆر بوو لە وڵاتێکی ئەوروپی گەڕابووەوە حەقی ئەوەی نەبوو دەنگ بدە ئایا ئەو گرفتەش لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دووبارە دەبنەوە کە ناویان لە تۆماری دەنگدەراندا نییە گەڕاونەتەوە لە وڵاتێک لە وڵاتەکان دەتوانن بەشداری هەڵبژاردن بکەن و دەنگ بدەن و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئومێد عەبدوڕەحمان بەڕێز ڕێواز فایق لێرە نییە بەڕێز قادر وتمان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی هەموو برادرانی کۆمیسیۆن دەکەم بەشێک لە سوالەکان کرا هەر سەبارەت بە تۆماری دەنگدەران هەندێک لە سەرچاوەکان باس لەوە دەکەن کە ژمارەی ناوی وەهمی و مردوو و ناوی تیکرار 900,000 و بەڕێز سەرۆکی کۆمیسیۆن خۆی لە یەکێک لە ڕاگەاندنەکان وتوێتی ئێمە توانیمانە 300,000 لە ناو وەهمیەکان و ناوی تیکرار و ناوی مردووان دەربێنین و تۆماری دەنگدەران لەوە پاک بکەینەوە بە تەوقعاتی ئەوان ئەو ناوانەی کە وەهمی و تیکرارن یان ناوی مردوونە بەدەل لەو ڕێژەی ڕایانگەیان چەندی کەماوە
و بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران ئەوان باسییان لە 200,000 زیاتر لە 200,000 ناوی مردوو تیکرار کرد کە دەریانێناوە دەستیان خۆش بێ چ پێوەرێکیان گرتوۆتە بەر چونکە بۆ ناوی تیکرار پێوەرەکان دیارن بەڵام بۆ ناوی مردووان کەوان باس لە گەڕانەوە دەکەن ئایا پشتیان بە چه بەڵگەیەک بەستووە بۆی ئەو دەنگدەرە کە لە ژیاندا نەماوە و سوالێکی کە سەبارەت بە پێی مادەی سیانزە کۆمیسیۆن پێویستە مادەی سیانزەی قانونی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی پێویستە کۆمیسیۆن وەرزیانە راپۆرتی خۆی پێشکەشی پەرلەمانی کوردستان بکە واگەر پرۆسەیەکیش بەڕێوە بچوو پێویستە راپۆرتی کۆتایی و بەوردەکاریەوە ئێمە بینیمان پرۆسەی ریفراندۆم لە هەرێمی کوردستان بەڕێوە بچوو و کۆمیسیۆنیش راپۆرتێکی بۆ پەرلەمانی کوردستان نەنات وە کۆمیسیۆن پابەندیش نەبووە بە راپۆرتی وەرزانەی بۆ پەرلەمانی کوردستان پرسیارێکی کەمانەیە ئایا لە پێناو خۆسازدان و ئامادەکاریەکان کۆمیسیۆنی هەرێم و ڕاپرسی تا چەند سوودی لە کەسانی بە ئەزمون و شارەزا و پسپۆر لە بواری هەڵبژاردن و ڕاپرسیەکاندا بینیوە هەم لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان و هەم لە ئاستی نێودەوڵەتی و سوالێکی کە سەبارەت بە ئایا ئەو کەم و کوڕیانە چی بوون ئەوەی کە پەیوەندی بە کاری کۆمیسیۆنەوەیە کە لە پرۆسەی ڕیفراندۆمدا ڕوویاندا کەم و کوڕەکان سەبارەت بە کاروباری کۆمیسیۆن چونکە ئەوەی ئێمە تێبینیمان کرد لەبەر ڕەهەندە نیشتیمانی و نەتەوەیەکە نەبا کە پرۆسەی ڕیفراندۆم لە ڕووی تەکنیکی بەڕێوە چوونەوە بەڕاستی و ئاماری دەنگدەران و ئەو تۆمارەی کە بەکارهێنرا بوو دەتوان بڵێن پرۆسەیەک بوو کە کەم و کوڕی زۆری تێدا بوو و سەبارەت بە پرسیارێک کەشمانەیە چەندە و پرسیارە دەبواە لە وەختی خۆی داکرابایە بەڵام دەیڵێمەوە بەدەر لە ڕەهەندە نیشتیمانی و نەتەوەیەکەی پرۆسەی ڕیفراندۆم لە وەختێک کە جەدەل لەسەر پێویستی بوون و نەبوونی قانون بۆ پرۆسەی ڕیفراندۆم هەبوو ئەو کاتە بەشی زۆرینەی پەرلەمان تاران پێیان وابوو کە قانونی پێویستە و حکوومەتیش پێی وابوو کە تەنها تعلیماتی پێویستە و قانونی پێویست نییە ڕاستە بەڕێزان لە کۆمیسیاران ئەوان جیهەتی بڕیاردان نەبوون و جیهەتی ئەوەش نەبوون کە دامەزراوەیەک بن ئەو ناکۆکیانە لەسەر لیان تێگەشتنە جیاوازانە یەکلا بکەنەوە لە هەمان کاتیشدا دامەزراوەیەکیش نەبوون بۆ شڕۆڤە و تەفسیری دەقە قانونیەکان بەڵام بۆ ئەوان هیچ هەڵوێستێکیان نەبوو لەوەی کە هیچ قانونێک بۆ بەڕێوەچوونی ئەو پرۆسەیە لە ئارادا نەبوو تەنانەت تعلیماتیش نەبوو ئەوەی ئێمە تێبینیمان کرد کۆمیسیۆن بە پێی مادەی سێ ملکەچ بێ لە بەردەم پەرلەمان و پەرلەمان خۆی لە بەردەم بە پەرلەمان بە بەرپرسیار بزانێ بەڵام ئەو کاتە ڕاستە پەرلەمانی کوردستان پەکخرابوو ئەوەی ئێمە تێبینی بۆ و ئێستاش سوالە هەستمان بۆەوە کرد کە کۆمیسیۆن لە ڕاستی خۆی لە بەردەم پەرلەمانی کوردستان بە بەرپرسیار نازانێ و تەنها گوێ لە حکوومەتی هەرێمی کوردستان دەگرێت حەز دەکەین لەو بارەیەشەوە بەڕێزان ڕوونکردنەوەمان بۆ بدەن و سەبارەت بە پرۆسەکە چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەکە ئەوان چ پلانێکیانەیە بۆ کۆنتڕۆڵکردنی پرۆسەکە واتە ڕێگرتن لە دەنگی کەسێک کە لەبری کەسێکی کە دەنگدا وە کەس دەنگی دووبارە دەنگی تیکرار چونکە ئەگەر پرۆسەکە بەدەست هەژمار بکرێت و یا ئەو جیازۆ و تەکنۆلۆژیا پێشکەوتووە چییە کە بەکاربێنرێ بۆیە کەسێک کە دەنگی داوە جیا بکرێتەوە لە کەسێکی دیکانە ڕاستە ئەوان بەڵگە بە دەنگدەر دەهێنن بەڵام پلانیان چییە چۆن دەتوانن ڕێگە لە دەنگدانی کەسێک دەنگ لە بری کەسێک کەدایا دەنگی دووبارە لەبەرەوە ئەگەر تەکنۆلۆژیای پێشکەوتوو بەکارنەهێنرێ ئایا ئەوان چۆن کۆنتڕۆڵی دەکەن و زۆر سوپاس سپاس بۆ بەڕێز قادر وتمان بەڕێز فەرسە سۆفی کاکی قادر ئاوتەوە ڕەنگە مشکلەی دەنگ لەوێ هەبیتن ئەکە بێ ئێرە یان بێ خوارتر ئەوش نییە ئەو مشکلەی دەنگ لە پەرلەمان چارەسەر نەکرا و چارەسەر نەکرا دیوانی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم کە وەکو ئەندامێکی فراکسیۆنی پارتی و تەسەوڕ دەکەمەوە ڕای فراکسیۆنی پارتیش بێت ئێمە ئەو ڕەفیقانەی پێشەوە قسەیان کرد ئەوانەی لە داهاتوش قسە دەکەن
و چ ئەو ڕێکارانی کۆمسیۆنیش گرتوویتە بەر هەر ڕێکارێک لە پێناوی زەمانەتکردنی هەڵبژاردنێکی نەزیه و پاک و جێگای ڕەزامەندی هەموو لایەک بێ بەبێت تەڕەدود ئێمە پشتیوانی دەکەین و ئامادەییمان هەیە بۆ پشتیوانی کۆمسیۆن بۆ ئەنجامدانی هەموو ڕێکارێک کە لە خزمەتی هەڵبژاردنێکی سەرکەوتوو و پاک بێت. خاڵی دووەم کە دەمەوێت باسی بکەم سەبارەت بەو ناوانەی تیکرار یان ناوی مردوو یان ناوی دووبارە کە 280,000 وەکو ڕقم خرایە ڕوو. من داوا لە بەڕێز کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی دەکەم ڕوونکردنەوەی زیاتر پێشکەش بکەن لەسەر ئەم بابەتە. بۆچی؟ چونکە لەوانەیە ناوی سولاسی بێ بەڵام لە ڕوباعیەکەی جیاواز بن لە زومنی ئەو 280دایە بۆەوەی ئەم ڕقەمە بەغەڵەت بۆ خەڵکی کوردستان نەڕوات لێرەوە. چونکە لەوانەیە ئەو 280,000 لە نەتیجەی نهایی ببێتەوە 30,000 ببێتەوە ڕقەمێکی تر. ئەمە تەنها ئەوانن کە تێبینیان لەسەرە نەک ئەوانن کە ئێستا دەرهێنراون و یان خوانەخواستە ئەو ناوانن کە هەمویان ناوی تیکرارن یان مردوون. بۆیە پێم باشە بەڕێز کۆمسیۆن ڕوونکردنەوەی زیاتر لەسەرەوە بدات. سەبەت بە هەڵبژاردننی پەرلەمان لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی محافەزات طبعاً ڕێکارەکانی جیاوازە هەڵبژاردننی پەرلەمان بە پێی قانونی دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم ئەم دەسەڵاتە دراوەتە سەرۆک وەزیران بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن 6 ڕۆژ پێش کۆتایاتنی وادەی هەڵبژاردن و ئەم مەرسومە لە کاتی دیاریکراوی یاسایی خۆی دەرچوو و کۆمسیۆن دەستی بە ڕێکارەکان کرد. ئەمما سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان سەرۆکایەتی حکوومەت بە تەنسیق لەگەڵ کۆمسیۆن وادەی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی محافەزات دیاری دەکەن. کەواتە لێرە پرسیارەکە ئەوەیە ئێمە 6/11 لە هەموو حاڵەتەکان وادەی پەرلەمانی کوردستان کۆتایی پێدێت و سینۆ دیاری کراوە وەکو ئەو وادە یاساییە کە پێم وانییە مەجالی بە هیچ شێوەیەک مەجای دواخستنی تری تێدا بێت چونکە ئێمە ئەو کات دەکەوینە فەراغی قانونی. پرسیار لە کۆمسیۆن ئەوەیە ئایا ئەگەر سەرۆکایەتی حکوومەت بە تەنسیق لەگەڵ کۆمسیۆن دەتوانن هەمان ڕۆژی سینۆ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دیاری بکەن کە پێم وایە ئەگەر بتوانن ئەمە کاتێکی گونجاوە و ئێمە داواکاری ئێمەشە کە بتوانرێ هەردوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پەرلەمان لە یەک ڕۆژ ئەنجام بدرێ هەم بۆ دەنگدەر و بۆ خەڵکی کوردستان باشە هەم بۆ مسائلی مالی باشە و بۆ کۆمەڵێک بابەتی تر. بۆیە من پێم وایە زۆر گرنگە کۆمسیۆن لێرە وەڵامی ئەم پرسیارەمان بداتەوە ئەگەر بتوانن لە ڕۆژی سینۆ هەڵبژاردنەکانی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان لە یەک کات ئەنجام بدرێن و سوپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرزە سۆفی. بەڕێز ئاری عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەناوی خۆی بەخشندەی مێرەبان بەخێر بن ئەندامانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە یاسای ژمارە 4 ساڵی 2014 هاتووە لە بەشی دووەم مادەی 4 خاڵی دا ئەڵێ کارکردن بۆ دروستکردنی متمانە لە پرۆسی هەڵبژاردنە لای گشت توێژەکانی کۆمەڵگەی کوردستان و چەسپاندنی ڕۆژمێری هەڵبژاردن. ئێماڵین کۆمسیۆنی بەڕێز لەکوێ کاری کردووە بۆ دروستکردنی متمانە لە پرۆسی هەڵبژاردنە و بڵاوکردنەوەی ڕۆژنبیری هەڵبژاردن. خاڵی دووەم ئێمە داواکەین وەکو فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی لەبەر ئابووریکردن لە خەرج و سەرفدا لە خەرج و کاتدا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ خۆشیان و بۆ حکوومەت هەر سێ هەڵبژاردنەکە سەرۆکی هەرێم پەرلەمان ئەنجومەنی پارێزگاکان پێکەوە ئەنجام بدرێن و بۆ دەربازبوونیش لە فەراغی یاسایی. خاڵێکی تر بەڕێزان ئەو وردەکاری و ڕێکارانەی ئەم برادرانە باسییان کرد هەر هەمویان ئەرک و کاری خۆیانە گرنگ تەزویرە. ئایا چ میکانیزمێکی نوێیان گرتوۆتە بەر بۆ بەرگرتن لە تەزویر کە پێم وایە کە تەزویر کرا وەک ئەو وایە کە کۆمسیۆن هیچی نەکردبێت. خاڵی کۆتایی بەڕێزان چیتان کردو بۆ بازنەی پارێزگای هەڵبجەوەک و پارێزگایەکی سەربەخۆ ئەم ساڵ بۆ هەڵبژاردننی داهاتوو ئایا ئەم هەڵبژاردنەش دیسانەوە هەڵبجە لەسەر بازنەی سلێمانیە بێت؟ سپاس. سپاس بۆ بەڕێز ئاری عەبدوڵەتیف لەبەرەوەی ئەوەی کۆتایی خاڵێکی یاساییە هەر کوردستان هەموو یەک بازنەیە بۆ ئاگاداری بەڕێزتان. بەڕێز یەروان نیسان فەرمو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمانی بخێر هاتنا میهمان هێزۆتکەم
يا أولي تأييد كم تأييد بهزات كم رابور لازم بتا طبع كرن وداتا بتا طبع كرن ووزع كرن سر اندام برلمانا دا بواضحي ديار بيتشوا أبهات نكيم كرن وعدد وقت بوهات نكيم كرن وأولياتا كيم كرن يتشوا أو 200,000 بسيارة دويل فيرم فكرة نبصر فكرة نبس يمكن ناخبة عدد الناخبة آدیا طویلی چهابین مثلا قال كده عندهم برلمان أن هر دسته كده بنهان عدد قرابن نل موجود الكردستان وفترة تسجيل كنا ناخبة أري أودي إيش تصويتنا دينا دار نشان دنگی خوب دار شو كنت بفترة قال كده هن مدير عام الكردستاننا ونابتوان الورقة أرزاقي ده أجي شو كوش مليون كيف فترة أبا حقنينا دنگی بدن یاش همین مهمتر بوما الدویر الياسای دا اوه خود ترشیح کرد نشرط خلق کردستان به ورقه ارزاقیه بس اوه دنگ داد ورقه ارزاقیه ورقه ارزاقی هبید معقوله اوه ناخب ورقه ارزاقی اوه خود ترشیح گیری نش دنگی بدات اخو بسیار ویره آلیاتک هبو و موضوعی چرا سر کن چون کود مرشح به ورقه ارزاقی هات کرن وناخب لازم نافيت ورقه دافيد وسباس حالبون سباس برس يروان نيسان برس أميد حمالي برس سروچ برلمان دەگومان وەک هەموو برادران باسییان کرد ئەم پرسێکی گرنگە و دیاریکردنی چارەنووسی سیاسی هەرێمی کوردستانە بۆیە دەپرسم بە دیاریکراوی پێمان بڵێن ئەو ڕێ و شوێنانە کامانن کە بۆ ڕێگریکردن لە تەزویر لە ساختەکاری دیاریتان کردووە و بۆ ئەم مەبەستە چیتان کردووە تاکو ئێستا دووهەم بەشێک لە هاونیشتیمانیان لە پارچەکانی تری کوردستان ئەمە بە بەڵگە هەیە فۆرمی خۆراکیان هەیە ئەمانە دەنگ دەدەن چ ڕێو شوێنێک دەگرنەبەر چۆن دەتوانن ئەمانە جیا بکەنەوە لەوانەی کە دانیشتووی هەرێمی کوردستانن چونکە بە بنەماگرتنی فۆرمی خۆراک مطلقە و هیچ ڕێو شوێنێک لە قسەکانتانە نەبوو بۆی ئەوە جیا بکاتەوە کە لە ڕۆژهەڵات یان باکوور یان ڕۆژ ئاوای کوردستان ئەوانەی کە فۆرمی خۆراکیان هەیە بتوانن دەنگ بدەن زۆر سپاس سپاس بۆ بەڕێز ئومێد حەمالی بەڕێز گەشەدارە بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە یەکێک پێشەکی بە خێراتنی بەڕێزان کۆمسیارانەکەین دیارە یەکێک لە ڕەکیزە ئەساسیەکانی هەر هەڵبژارنێکی پاک تۆمارێکی پاکی دەنگدەرانە کە بەپێی پێوەر و پەیماننامە نێودەوڵەتەکان و جاڕنامەی پێوەرەکانی تۆماری دەنگدەران بەداخەوە کە تا ئێستا هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ناکرابێ ئەم پێوەرانە نەبوو هەڵبژاردنێکی پوخت نەبووە کە بێتە جێی متمانەی خەڵک بەڵام من لەوە دەست پێەکەم کە ئێمە وەکو پەرلەمان ڕۆڵمان چی بووە لە چاودێریکردنی کۆمسیۆن کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر لاواز و چاودێریکردنێکی لاوازمان هەبووە وەکو پێویست لە کۆمسیۆنمان نەپرسیوەتەوە کاتێک پەرلەمانتار یاداشتی یاوە بە کۆمسیۆن وەڵامی نەبووە پەرلان بێباک لە یاداشتی پەرلەمانتاران یا پەرلەمانتار بە تاک بوو بێ یا بە کۆمەڵێ پەرلەمانتار بوو بێ بەڕێزان من ئەمە بۆ ئەوەی بۆتان ئیسپات بکەم کە ئەو لاوازیەی کە باسیەکەم لە چاودێریکردنی پەرلەمان ئێمە لە حوتی 2013 ئامینە خان کە لەگەڵما ئەندامی پەرلەمانی کوردستان بوو لە خولی سێ لیژنەیەکی لۆکۆڵینەوەی تایبەت دروست کرا بۆ تحقیق لە تۆماری دەنگدەران هەموو ئەو دۆکومنتانە کە لەبەردەسا بوون بە یاداشتێکی سەڵبیز لاپەڕەیی لە دوای 15/6/2015 من لە ڕێگەی بەڕێستانەوە یاومە بە کۆمسیۆن کە ئەمە ئیشی لەسەر بکرێت بەداخەوە تا ئێستا وەڵامیان نەبووە لە کاتێکا کە سەردانی کۆمسیۆنمان کرد بە ڕێزان کۆمسیاران ئاگادار نەبوون بەس تەنها سەرۆکی کۆمسیۆن ئاگاداری ئەو یاداشتە بوو و ئێوەش لێپرسینەوەتان نەبوو بەرامبەری
لە 29 جەختمان کردوتەوە سەر ئەو نووسراوانە و ئەو نووسراوانەی کە کردومانە بۆ وەزارەتی پێشمەرگە و تەندروستی و ناخۆ و بازرگانی. لە 6 نوێ 2017 دوای سەردانمان بۆ کۆمیسیۆن جارێکی کە یاداشمان ناوەتەوە. بێ لەوەی کە لە حەڤەی نۆش جارێکی تر نووسراومان کردوتەوە بۆ هەموو ئەو وەزارەتانە و بۆ کۆمیسیۆنیش. لە 3/12 یاداشمان ناوە 38 پەرلەمانتار کە کۆمیسیۆن بێت لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی، چونکە کە سەردانی کۆمیسیۆنمان کرد گلەی کۆمیسیۆن ئەوە بوو کە حکوومەت بودجیان بۆ دابین ناکە. ئێمە وتمان با لە بەردەم پەرلەمانتاران کۆمیسیۆن و حکوومەت بەرەو ڕووی یەک ئەو گلەی و گازندەیان بکەن و با بزانین ئایا هۆکار چییە حکوومەت لە پشگیری نەکردنی کۆمیسیۆن کە لە کاتێکە وادەکە بەسەر چوو بوو 11 بڕیار بوو هەڵبژاردن بکرێ. لە 27 یاداشتێکی ترمان ناوە لە کۆتایی مانگی 6 سێم یاداشت بۆ بانگێشتکردنی کۆمیسیۆن. ئەلحەمدوللا ئەوە ئەم جارە دیارە هاتن و بەخێر بێن، بەڵام من پرسیارەکەم ئەوەیە لە بەڕێز سەرۆکی کۆمیسیۆن ئەو هەموو یاداشتەی کە لەبەر دەسما لە 2015ەوە کە ئاراستی بەڕێزیانم کردو بۆ تا ئێستا بە یەک وەرەقە وەڵامی نایومەتەوە. ئایا بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان جەنابتان بۆ بێباک بوون لە یاداشتەکانی پەرلەمانتار و پەرلەمانتاران کە زۆریان هەر بەتەنها من نەبووم، یەکێک لە یاداشتەکان 38 پەرلەمانتارین. بینە سەر تۆمارەکە لەسەر ئەوەی کە بەڕێزان باسییان کرد کە ئێمە بە سیدی ئەتان نینێ لە پەیڕەوەکە باز لە ئەوە ئەکەن کە 15 ڕۆژ پێش هەڵبژاردن بیخەنە ڕوو، بەڵام لە مادەی لە بەشی شەشەمە ئەڵێ کۆمسیاران پابەندە بێدانی وێنەیەک لە تۆماری دەنگدەرانی بەرایی و تۆماری دەنگدەرانی کۆتایی بە قەوارەکان باسی ڕۆژەکە نەکراوە لێرە. ئایا ئێمە کە باسی ئەوە ئەکەین بۆ نمونە ناوی دووبارە ئەبێ مقارنە بکەی لە بینی تۆمارەکەی عێراق و تۆمارەکەی کوردستانە. ئایا بۆچی باز لەوە نەکراوە کە تۆماری بەرایی مەبەست ئەو تۆمارەیە کە ئێستا دروستکراوە و دوای تەحدیث و تەواوبوونی تانە و ئەم شتانە ئەنجا تۆماری کۆتاییە کە بە پێی پێناسەکە. بۆیە من پێم وایە قەوارەکان پەرلەمانتاران کە پێویستە ئەو سیدیانە بێتە بەردەستی پەرلەمانتارانیش ئەو مقارنەیەیان هەبێت لە نێوان تۆماری پێشوو کە عێراق ئامادەی کردووە لەگەڵ ئەو تۆمارەی کە ئێستا بۆ چونکە لە کاتێکا کە ئەڵێن دووبارە چەند جۆرێکە، یەکێکیان لە نێوان لە ناو شارەکانایە لە نێوان بنکەکانایە، یەکێکیان لە نێوان کەرکووک و هەولێر و دهۆکایە، یەکێکیان لە نێوان کەرکووک و سلەیمانیایە، جۆرێکیان لە نێوان هەولێر و دهۆک و مووسڵایە. باشە من کە ئەم تۆمارەی ئێوە ئەو تۆماری دهۆک و کەرکووک و مووسڵیتیان نییە، من چۆن بێم ئەم مقارنەیە بکەم کە ئەم دووبارانە سڕاونەتەوە؟ و ئایا خۆتان لە پەیڕەوی ساڵی 2017تان پێش ئەم پەیڕەوە باز لەواکەن کە لیستی دەنگدەرانی تایبەت لە لیستی گشتی جیا بکرێتەوە بۆ لە پەیڕەوی دامەزراندەکان نەهاتۆتەوە، ئەگەر بەپی یاساش 48 سەعات ئەبێ پێش ئەوە ئەنجام بگیرێ باشە ئەوە، بەڵام بۆ ئەو بڕگەیە نەهاتۆتەوە لە پەیڕەوی ساڵی 2018تان کۆتا پەیڕەوتان کە ئەبێ لیستی دەنگدەرانی تایبەت لە لیستی دەنگدەرانی گشتی جیا بکرێتەوە. بەڕێزان بینە سەر مردووەکان ئایا بە ژمارە ئەتوانن پێمان بڵێن چەند مردووتان دەرهێناوە لە کاتێکە بە پێی ئاماری ساڵی 2017 وەزارەتی تەندروستی $217,644 شتێکی وایە و ئێستا ڕقەمەکەم نووسیبوو نازان بۆ نەمدۆزیەوە 217,000 مردوو. ڕاستە ئەم مردووانە هەمووی گەورە نین و ئەهلیەی هەڵبژاردنیان نییە، بەڵام دایمەن مناڵ کەمترە مرێ لە گەورە. ئەگەر یەک لە سەر سێشی حساب بکەین ئەکاتە نزیکەی 150,000 دەنگدەری مردوو زائیدەن.
ئەمە لە 2001 تا 2007 و ئامارەی وەزارەتی تەندروستی ئەی ساڵەکانی پێشوو لە 96 کە فۆرمی باعی دروست کراوە تا 2001 و 2010 شیتیانە ئەم ساڵانەش حسابکەین یەک لەسەر سی ئەو ساڵانەیە کە ئاماری وەزارەتی تەندروستیە و ئەگەر مناڵیشی لێ دەربێنین هەر بەپی ئەو پێوەرەی ئەگەر بڵین یەک لەسەر سی ئەو ژمارەیە دەربێنین کە مناڵە ئەگاتە نزیکەی 200,000 ناوی مردوو ماوەتەوە لەو تۆمارەیە. ئایا بەڕێستان چەند لەو ژمارەیەتان دەرهێناوە؟ چ مەوالیدێکتان دیاری کردووە وەکو ئەوەی کە لە پێشتر ئامادەکەتان کردبوو بە هەڵبژاردنیەکی 11 هەموو موالیدەکانی 1999تان دیاری کردبوو لە 1999 واتە کە هەڵبژاردن لە مانگی 9 ئەکرا عفو لە مانگی 11 ئەکرا لە مانگی 12 موالیدی 1999 هەژدەی تەواو نەکردبوو بەس بەڕێستان داخڵتان کردبوو. ئایا ئەم جارە ژوایە هەموو موالیدەکانی 2000تان داخڵ کردووە لە کاتێکە ئەگەر هەڵبژاردن مانگی 9 بکرێ موالیدەکانی مانگی 10 و 11 و 12 هەژدەیان تەواو نەکردووە؟ ئەگەر ئەو زانیاریەشمان بنێ زۆر سپاستانەکەین. ئەو پێم وایە ژمارەیەک کە باسی جێگۆڕکێتان کردووە و کە یەکێ زەواجی کردووە ئەمانە 700,000 دەنگدەر دیار نییە شوێنەکانیان عفو شوێنەکانتان بۆ دیاری کردوون بەڵام لە کاتی ئیستیحداسە بێ شوێنەکانی خۆیان بدۆزنەوە ئەو ژمارەیە زۆرە چەندتان بۆ ماوەی ئیستیحداسەکە داناوە کە پێم وایە لە 2 مانگ کەمتر نەبێ باشترە. فەرمانبەران وتان ئامادە کراوە ئایا بە چ پیوەرێک فەرمانبەرتان داناوە؟ زۆر سپاستانەکەین. سپاس بۆ بەڕێز گەشەدارە سەبارەتە و تێبینیەی لەسەر سەرۆکاتی پەرلەمان هەیە. ئێمە وەڵاممانەوەیە 4 فەرمانگە هەنا سربەخۆنە لە هەرێمی کوردستان. یەک لەوانە کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپسیە سەرۆکاتی پەرلەمان پەیوەندیەکی پتە و بەردەوامی لەگەڵ هەر چواریان هەیە و حقت بە دواداچوونی بابەتەکان هیچ سنسۆرێک نەبووە بۆ هیچ پەرلەمانتارێک یان فراکسیۆنێک بەڵام ئەو یاداشتانەی گشتی هاتوون بە گشتی ئاراستەمان کردووە و من دیفاع لە کۆمیسیۆن ناکەم چۆن ئیشەکانی خۆ بەڕێوە دەبن بەڵام پرۆسە یعنی لەسەر بابەتێکی معەیەن دەکرێت وەڵام بدرێت راپۆرت ئامادە بکرێت بەڵام لەسەر کۆی پرۆسەکە خۆی ڕۆژانە ئەپدەیتی دەکرێت ڕۆژانە بڕێوە دەچیت ئامادەکردنی راپۆرت تەسەوەر دەکەم هیچ سوودێکی بە پەرلەمان ناگەینیتن بۆ قۆناغێکی معەیەنە بەڵام ئەم بانکێشتەی کە ئەمڕۆ حازر بووینەوە و پێشتر حازر بووینە لە ناو پەرلەمانی کوردستان تەسەوەر دەکەم شێوازێکی زۆر کاریگەرە بە سوودە بۆ ئەوەی بەرچاوڕوونی زیاتر بە هەموو پەرلەمانتاران بدرێتن. بەڕێز دکتۆرە ڕێواز فایق. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق من چەند پرسیارێکم هەیە لە مادەی 60 یاسای هەڵبژاردنەوە دەست پێ یەکەم بەڕێزان کۆمسیاران و سەرۆکی مفەوەزیە کە تایە هاتووە پرۆسەی دەنگدانی کارمەندانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ زێرەڤانی هەرێم پێشمەرگە و سوپا و کارمەندانی نەخۆشخانەکان و بەندیخانەکان و سژنەکان و حەپس لە چەند مەرکەزێکی تایبەت بەخۆیان ئەنجام بدرێ بەمەرجێ پێش 48 سەعات لە وادەی دەستپێکردنی هەڵبژاردنەکان ئەنجام بدرێ. من ئەوەی لە بەڕێز سەرۆکی کۆمیسیۆن گوێم لێبوو وام هەست کرد وتی داوامان کردووە تەنها ئەوانەی کە ڕۆژی 30 مانگ ئیشیان هەیە پێشتر ئەوەکەیان بۆکەینەوە مەرکەزەکانیان بۆکەینەوە ئەمە نەسێکی قانونیە و بەڕێزیان ئەگەر سەیری مادەی 4 یاسای کۆمیسیۆن و مادەی 6 بکەن کە باسی ئەرکەکانی کۆمیسیۆن و دەسەڵاتەکانی ئەنجومەنەکە بە هیچ شێوەیە باسی لەوە نەکردووە کە ئەمان دەتوانن سەڵاحێتی ئەویان هەیە کە دەنگدەران بەو شێوەیە کە خۆیان خواستیانە ڕۆژانی دەنگدانیان دابەش بکەن. ئەمە پرسیاری یەکەم. پرسیاری دووەم مادەی 32 یاسای هەڵبژاردن سەبارەت بەوە پرسیارم هەیە بەڕێزان فەرموون ئەگەر سەیری بکەن. ئەڵێ پرۆسەی دەنگدان سعات 8 بەیانی دەست پێکا و سعات 8 ئێوارە کۆتایی دێ دەستەی باڵاش بۆی هەیە بە بەیاننامەیەک وادی دیکە دەستنیشان بکات و لەو سعاتانەی بۆ دەنگدانەکە دانراوە تێپەڕ نەکا. پرسیارەکەی من ئەوەیە ئایا لەژێر هیچ زروفێکە کۆمیسیۆن ئامادەیە وادەی دەنگدان لە بنکەکانی دەنگدان درێژ بکاتەوە کۆی کە لە ڕابردووە هەبووە
و گومان و نیگەرانی و دوودڵی بە هەمیشە لەسەر ئەو سعاتە بۆ کە زیاد کراوە پرسیارەکە ئەوەیە ئەوان ئامادەکاریەکانیان چییە بۆی ئەمە ڕوونەدا چکە دڵنیانە کەمێکێکە لە سەبەبەکانی گومان لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان. پرسیارێکی ترم پەیوەندی بە مادەی 15 یاسای هەڵبژاردنەوە هەیە 11 دووبارە نا 15 خۆی ئەڵێ خشتە بە ناوی دەنگدران بۆ دەنگدان بە پێی مەرکەزەکانی هەڵبژاردن ئامادەکرێ و بە ڕیزبەندی پیتە ئەبجەدیەکان ڕێگەخرێن کە پیشە و ناونیشان و بەروار و جێگەی لەدایکبوونیان تێدا تۆمار کراوە. ئەگەر لە توانادانە بوو ئەوە بکرێ ئەو کاتە دەستەی باڵا بۆی هەیە تەمان مەبەستی کۆمیسیۆنە ناوەکان گۆڕاون ڕێگەیەکی تری لەبارتر بۆ دیهێنانی مەبەستی پێویست دیاری بکە. پرسیارەکە ئەوەیە ئایا ئێوە بە ئەسڵەکە ئیشتان کردووە یان چوون بۆ ئیستثناءەکە، یعنی ئایا لە ناو تۆمارەکە هەموو ئەمانە هەن و ئایا ئەگەر نین کامەیان نییە. پرسیارێکی تر پەیوەندی بە مادەی 17 هەیە ئەڵێ دایاری باڵی شارستانی بلیتی دەنگدان دەدا بە هەر هاوڵاتیەک تەمەنی 18 ساڵی تەواو کردبێ. پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئێوە ئەم ئیجراء ئەکەن یان بۆ خۆتان و کۆی کە لە کاتی ڕاپرسیەکەیان ڕوویدا ڕێگەدرا خەڵکێکی زۆر دەنگیاندا و تەکید لەسەر ئەو قسەیە هاوڕێم گەشەخانەکەمەوە کە خەڵکی تیا بوو 17 ساڵ و مانگێک بوو توانی دەنگ بدا. پرسیارێکی تر کە پرسیاری ئەخیرە مادەی 18 بڕگەی یەکەمی باس لەواکە لە کاتی تەحدیث و لە کاتی ئامادەکردنی تۆماری دەنگدەرانە خەڵک بۆی هەیە ناو ئیزافەکە و مودەیەکی داناوە بۆ ئەوەی بەڕێزان لە کۆمیسیۆن وەڵامی ئەو داواکاریانە بدەنەوە بۆ ئیزافەی کەسێک کە ناوی نییە و بە تایبەتیش کە وەکو دکتۆرە باسی کرد خەڵکێکی زۆر لەوانەیە بەهۆی ئەو سڕکردنەوە لە دەنگدان بێبەش بوو بن. ئێمە تەجروبەیەکی خراپمان هەیە لە هەرێمی کوردستان و تەجروبەیەش ئەوەیە کە لە زۆربەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان خەڵک لە ڕۆژی دەنگدانە ئەڵێن ناوە نییە احتیادی ئیزافەی کە کۆمیسیۆن بە پەلەپەل لە دەوروبەری سعات 11 قەرارێک دەرەکە ئەڵێ باناوەکان ئیزافەکەن لە بنکەکان بەدەستی بنووسرێتەوە لە بنی ئەوەیە. من دڵنیاتانەکەم ئەو ناونووسینانە هیچی سروشتی نین و ئەو کەسەی کە دەنگدەرە بێ بە دوای ناوەکەی خۆیان بچێ ئەگەر دەنگدەرێکی فعلیە ئەبێ بە دوای ناوەکەی خۆیان بچێ. تکاکە ئەوەیە کە یان داواکاریەکە ئەوەیە کە لە ئێستاوە ئێوە بە شێوەیەک ینی بانگەشە و ڕاگەیاندن بۆ تۆماری دەنگدەران و تازەکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن کە هەموو ئەم ڕێگانە لەو دەنگدەرە دابخەن کە لە ماوەی ئەم مانگەیە دەنگەکەی خۆی تۆمار ناکاتەوە بەڵام ڕۆژی دەنگدان ئەیکاتە شانەشانێن و پاڵپاڵێن ئەڵێ بێ ناوەکەم ئیزافە بکەن. چکە من وەکو ئەندامێکی پەرلەمان پێتان ئەڵێم وەکو چاودێری ئەم کۆمیسیۆنە پێتان ئەڵێم هەر ئیزافەکردنێکی ناو لە ڕۆژی دەنگدەرانە قابلی ئەوەیە جێگەی گومان بێ بۆ هەموو هێزە سیاسیەکان بە ئەو هێزەشەوە کە من ئینتیمان بۆی هەیە و زۆر سپاسدانم. سپاس بۆ بەڕێز دکتۆرە ڕێواز فایق. بەڕێز تەلال لەتیف. زۆر سپاس سەرۆک پەرلەمان زۆر بە خێراتنی سەرۆک و جێگر و ئەندامانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستانەکەین. بەشێک لە پرسیارەکانم کرا من ئەو پرسیارانی کە ماوە بەشێک پرسیارەکان لەلایەن بەڕێزان کاک ساڵح و قادر و گەشەخان و دکتۆر ڕێواسەوە کرا. ئەو پرسیارانی کە ماوە خاڵا کورتێکەمەوە هەموو کاتێک کە باسی هەڵبژاردنەکەین و بە تایبەتی کارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردن کارکردنە لەسەر جێبەجێکردنی تەواوی ڕێکاری یاسایەکانی هەڵبژاردن و لەم هەڵبژاردنە بەپێی مادەی 4 لە یاسای ژمارەیەکی 2005 پێویستەکە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکی هەرێم پێکەوە بکرێت و بۆی فەراغی یاسایش بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دروست نەبێ و پاڵپش بۆ دەسەڵاتی سەرۆکی حکوومەت کە لایەن پەرلەمان و پێیدراوە کە پێویست ئەو فەرمانی کێنراوە تەنها باسی لە پەرلەمانی کوردستان کردو بۆ ئەو پێشەرکاری یاسایە هەڵوێستی کۆمیسیۆن چی بووە بۆ ئەوەی هیچ کێشەیەک لە داهاتۆ بۆ پەرلەمانی کوردستان و بۆ هەڵبژاردنەکان دروست نەبێت. ئەم پرسیاریەکەم پرسیاری دووەم لە ئەگەری وەڵامی ئەو هاوڕێیانم کە باسییان لە هەڵبژاردننی ئەنجومەنی محافەزات کرد ئەگەر ئەوان پیان باش بوو کە ئەنجومەنی محافەزەوە پیان کرا ئەنجومەنی محافەزەش لە سینوار بکرێ ئایا ئەوان ئەتوانن بەپێی کات و بودجە و ئەو پلانەی کە داناچکە هەموو کاتێک کە قسە لەسەر هەڵبژاردنەکەین پێویستمان بۆ سێ پرسە گرنگە هەیە ئایا ئەوان نەتوانن پرسی سەرۆکی هەرێم و هەروها پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی محافەزەکانش لە سینۆیە بۆ کات و بودجەیە بۆ پلانی کە دان ڕشتە جێبەجێ بکەن. پرسیاری سێهەم بۆ تۆماری دەنگدەران
ئەوان وەکو ئاماژیان پێکردووە ڕوونکردنەوەیان بۆ تۆماری دەنگدەران و بە تایبەتی بۆ کوژانەوەی ناوی مردوەکان اعتیمادی کولیان لەسەر بەڕێبەرایەتی لەسەر وەزارەتی سەحەیە لە کاتێکە مەرج نییە هەموو کاتێک کە مردووەکان تەنها لە وەزارەتی سەحەوە بە بڵین شەهادەی وەفاتیان بۆ کراوێ چکە زۆر جار لە ڕێگای دادگاکانەوە لە ڕێگای دادگاکانەوە حجەی وەفاتیان بۆکەی کە تۆش حجەی وەفاتی بۆ کرا بەهۆی ئەوەی کە ناویان لە فۆرمی خۆراکانە کوژێتەوە نایەن لە تۆماری بکەن جارێکیان ناویان بکوژێنەوە لە دائیرەی نفوس بۆیە پێویستەکە کۆمیسیۆن ئەگەر تەنها اعتیمادی کردبێتە سەر وەزارەتی سەحە گرنگە اعتماد کاتە سەر دادگاکانیش بۆی ئەوان لە ڕێگای ئەو حجە وەفاتانەی لە ڕێگای دادگاکانەوە دەرهێنراوە کار بۆ کوژانەوەی ناوی مردوەکان بکەن هەتاکو بتوانین هاوکار بێ بۆ کوژانەوەی ناوی مردوەکان خاڵێکی کە ڕاستە کاکەندرێن ئاماژەی بەوە کرد کە ئەوان بەشێک لەو ئەرکی کە لەسەر شانیانە بۆ گەڕانەوەی متمانە بۆ لای دەنگدەر بەشێک لە ئەرکی ئەوانە ئەگەنە ئەوەی کە ئەرکی حزب ئەو لیستا بەشدار بۆکانە لە هەڵبژاردن بەڵام ئایا بەپی ئەو ئەرکەی ئەو بەشە ئەرکەی لەسەریان عنی ڕوونکردنەوەیکی زیاتر چیان کردووە یان چی ئەکەن و پلانیان چییە بۆ گەڕانەوە متمانە بە تایبەتی ئەوان لەم هەڵبژاردنەیە چاوێکی زۆریان لەسرە لە بەرەوەی یەکەم هەڵبژاردن ئەمە جیاوازە لە ڕفراندۆم چونکە پرسی ڕاپرسی جیاوازە لە پرسی هەڵبژاردن و ڕێکارەکانیشی هەمووی جیاوازە ئەمە یەکەم هەڵبژاردنە کە ئەو یەکەم پرۆسەیە کە بەڕێوە ئەبن کە چاوێکی زیاتریان لەسەر پێویستە ئەو وەڵامی ئەو پرسیارەنشمان بنەوە و بۆ ئاوارەکانیش ینی بۆ ئاوارەکانیش چیان کردووە بۆی ئێمە بتوانین ڕوونکردنەوەی زیاترمان لەلا بێت زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز تەرە لەتیف دیارە پرسیار زۆرن ئەگەر بۆ ئەوەی هاوکاری ئەم دانش نەبن ینی بەرهەمدارتر بیتن ئەگەر بنووسیش کە دەربڕین لێ دەکەن بنووسیش بدەنە بەڕێزان کۆمیسیۆن ڕەنگە بۆ وەڵامدانەوە بۆ ئەوە ناسانتر بیتن بەڕێز مامۆستا لە هەوڕەمان فەرموو بەڕێز بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنای خۆی بەخشندەی میهرەبان هەورامان گەچێنەی زۆرێک لەو پرسیارانەی کە ئەمویست ئاڕاستیان کەم کراون بەڵام لە ڕاستیدا بابەتەکە زۆر هەستیارە پێویست لەوانەیە لەم بابەتەدا تەکرارکردن ئیسیفادەی هەبێ دووبارەکردنەوە ئەوەی کە گرنگ بێ و زۆر بە پێویستی بزانم بێڵێم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەیە بەڕاستی ئەو هەڵبژاردنەی 12/5 کە کرا ئەتوانم بڵێم خەڵکێکی زۆر لە تەواوی عێراق بێهیوا بووە لە هەڵبژاردن ئەرکی سەرشانی ئەم کۆمیسیۆنە بەڕێزە ئەوەیە کە چۆن جارێکی تر بتوانێت جوهدی خۆی سەرف بکە بۆی کە خەڵکی متمانەی هەبێ بەو دەنگەی کە ئەیدا بزانێت کە دەنگەکەی سەنگی هەیە گۆڕانکاری دروستەکە خەڵک ئەمڕۆ بەڕاستی بێهیوا بووە هیوایە کە مابووی بەوەی کە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان بە شێوەیەکی ئاشتیانە و مەدەنیانە ئەو گۆڕانکاری کە ئەیەوێ بیکات لە سیستەمی حکومڕانی لە دیاریکردنی نوێنەرەکانی خۆی بەڵام بەداخەوە ئەتوانم بڵێم لە سەدا 20 خەڵکی کوردستان بڕوان ناکەم هیوای بە دەنگدان مابێت ئەوەش شتێک نییە هەر لە خۆمەوە بێڵێم شتێکی واقعیە بەڕاستی ئەزمونێکی تاڵیشە پێویستە کە کاری جددی بکرێ بۆی کە خەڵک متمانەی بگەڕێتەوە بەڕاستی ئەگەر خەڵک متمانەی نەگەڕێتەوە متمانەی بە دەنگەکەی خۆی نەبێت کە گۆڕانکاریەک دروست بکە ئەی دەست بۆ چیتر بەرێت خەڵک ئەو کاتە بێهیوا بێ لە حاڵەتی بێهیوابوونیشە خەڵک لەوانەیە بەڕاستی هەندێک هەڵوێست بنوێنێ کە ینی نەخوازراو بێ ئەو کاتە وڵاتەکەمان وەکو سووریای لێ دێت وەکو شوێنەکانی تری لێ دێت خەڵک دەست بۆ شتی تر ئەبات و ئەبێتە شوێنی تەراتێنی وڵاتە زلهێزەکان وەڵایی بە ئینشاءالله خۆ ئینشاءالله تەواوە بەڵام بابەتەکە تەنها بە ئینشاءاللهە کۆتایی پێ نایەت پێویستی بە هیممەت هەیە پێویستی بە گەڕانەوەی متمانە هەیە بۆ ئەو مەبەستە چەند پرسیارێک پێشتر سەرۆکی کارژێڕی هەڵبژاردن لە کۆبوونەوەیکی پەرلەمان پێم وایە لێرە ڕایگەیاندبوو کە لە سەدا 90 تۆمارەکە تەواو بۆ پاکراوەتەوە ئایا ئەوە تەواوە ئەو معلوماتە و داتایە
پرسیارێکی دی ئایا دەنگدانی تایبەت چۆن کاری لەسەر کرا و جیاکراوەتەوە لە دەنگدانی گشتی ئایا وەزارەتەکانی تەندروستی و ناوخۆ و پێشمەرگە هاوکار بوون تا چەندێک هاوکار بوون لە پێدانی داتا و زانیاری بۆ ئێوە ئایا پرۆسەکە هەموو بە شێوەی ئەو پێم وایە وەڵامی دایەوە کاگەندرێن کە بە شێوەی فەرزی یەدەوی دەبێت لەو خەوفەی کە ئەمجارە دروست بوو نەجاتمانە بێت کە دەنگی خەڵک هاک بکرێت و کابرای مڕەشەح دەنگی بە خۆی داوێ بەڵام دەنگەکەی دوایی نەمابێت گرنگترین شدەوەی ئایا چ ڕێکارێکتان گرتوۆتە بەر بۆ ئەوەی کە تەزویر و ساختەکاری نەکرێت چونکە تاکو ئێسەش خەڵک هەر بە خەوفەوە چێ دەنگ ئەدا ترسی ئەوەی هەیە دەنگەکەی بۆ زەید بوو بێت دوایی ببرێ بۆ عەمر دەنگدانی دەرەوەی وڵات چۆن ڕێکخراوە سوپاس بۆ بەڕێستان سیوادارین وەڵامی پڕ بە پێستمان بنەوە سپاس بۆ بەڕێز مامۆستا هەوڕەمان گەچێنەیی و مشتاکی دەکەین وەڵامی پڕ بە پێست و پێویست بۆ گشت پرسیارەکان بەڕێز هەبوو بە کەرالەدنی بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کۆمسیارانەکەم بەڕێزان ئەمڕۆ ئەم پەرلەمانە و ئەنجومەنی کۆمسیاران لەژێر مەسئولیەتێکی گەورەدایە هەڵبەتە بە تەنها کۆمسیۆن نا ئێمە ئەمڕۆ مافیۆمان هەیە لێ پرسینەوە لە کۆمسیۆن بکەین بەڵام بەشێکی ئەو بەرپرسیارێتە ئەکەوێتە ئەستۆی پەرلەمانی کوردستان من پێم وایە کۆمسیۆن بەشێکی زۆری قوربانی ئەم دۆخەیە ئەم دۆخە خراپەی کە لە کوردستانە گۆڕێ ئەم فۆرمە لە حکومڕانی وەک چۆن دام و دەستگاکانی تریش بە هەمان شێوە بوونەتە حکومڕانی بەڕێزانێما بێ هەڵوێستەیە بکەین لەسەر ئەوەی کە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن ڕێژەی بەشداری خەڵک کەمە بێتەوە خەڵک بایکۆتی پرۆسەی هەڵبژاردن نەکات ئەمە بۆ وڵاتانێک کە سەقامگیری سیاسی و ئابووری و ئاسایشی تایە خۆشگوزەرانی هاوڵاتی تایە شکۆی مرۆڤ تایە پارێزراوە وڵاتی دەستور و یاسا و ئەساساتن تەبیعین بەڵام بۆ وڵاتی ئێمە کە ئەمە هەمووی ناسروشتیە کە ڕۆژ بە ڕۆژ هاوڵاتی متمانەی بە حکومڕانیەکەی خۆی نەمێنێ ئەویش پەیوەندی بەو ئیشکالیەتەوە هەیە کە لە یەکەم هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانەوە تاوەکو ئێستا کە ئەچینە خولی پێنجەم هەڵبژاردن و ساختەکاری دوو ڕووی یەک دراو بوون دوانەیەکی گیان نەکراوە بوون و ئێستاش هاوڵاتی کوردستانی ئەم جارە هەموو حیزبە سیاسەکان کە لە دەرگا لە ماڵەکانە دەن من دڵنیایم بە بایکۆت وەڵامە دەنەوە بە نەخێر چونکە دەنگەکەی خۆی نابینێتەوانێ بۆیە ئەمڕۆ من ئەم پرسیارانە لەم ڕوانگەوە ئاراستەی ئەم بەڕێزانە ئەەکەم یەکەم ئیشکالەتی گەورە لە ئەستۆی حکوومەتێکایە کە 27 ساڵ ئامارێک ناکە بۆیە کۆمیسیۆن ناچارە یان پەنابا بۆ بەغا یان پەنابا بۆ فۆرمی خۆراک ئێمە هەر یەکێک لەم 11 پەرلەمانتارە لە شوێنی ئەو ئەنجومەنە بین هەرەواکەین ئەمە ئیشکالەتی حکوومەتە کە دوای 27 ساڵ لە هەرێمێکی 5-6 ملیۆنی نایە چەند ڕۆژێک تەرخانکە بۆی ئامارێکی گشتی بۆ ئەم هەرێمە بکە پشتبەستن بە فۆرمی خۆراک بە فیعلی بە هەزاران هاوڵاتی پارچەکانی تری کوردستان فۆرمی خۆراک و پێناسی باری شارستانی و ڕەگەزنامەی عێراقیشان بۆ کرا و من خۆم هەر خۆم لە یەکێک لەو مەرزە سنووریانە ئەوانەی کە پارە ئەگۆڕنەوە 65 وەرەقەی کۆبوونی نەوتم پێبینی وتم چیە ئەمە کاکە وێنەکەشم گرتووە ئێستا گەر شاشە هەوای ئەلێ نیشان مەدان وتی ئەمە هەمووی خەڵکی ئەم شارۆچکێن ئەمڕۆ لێم کڕی و نەتەوانێ کە هەمووی فۆرمی خۆراکیان هەیە لەبەرەوە یعنی پشتبەستن بە فۆرمی خۆراک هەموو شتێک نییە بەڵام هیچ ڕێگەیەکی تریشمان نییە من ئەم پرسیارانە لەم بەڕێناکەم یەکەم بە پێی مادەی 13 خاڵی یەکەم ئەبێ ئەم ئەنجومەنە راپۆرتی وەرزی ئامادە بکە لەبارەی ئەرکەکانی و پێشکەشی پەرلەمانی بکە 3 ساڵە دەست بەکارن چەند راپۆرتیان نادۆ بۆ پەرلەمان و پەرلەمانتاران با بە ژمارە پێمان بڵێن خاڵێکی تر هەر لە مادەی دووهەمدا ئەڵێ راپۆرتی کۆتایی مادەی 13 بەرگەی دووەم راپۆرتی کۆتایی بە هەموو وردەکاریەکانەوە لەبارەی هەر پرۆسەیەکی هەڵبژاردن و ڕاپرسی کە دەیکەن ئەبێ بیدەنە ئەم پەرلەمانە کو ئەوان چ راپۆرتێکیان پێ ئێمە داوە لەسەر پرۆسەی ڕیفراندۆم تا ئیشکالەتەکان و هەڵەکانی ڕیفراندۆم ئێمە لە پرۆسەی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دووبارە نەکەینەوە خاڵێکی تر لە مادەی 11 کۆمیسیۆن ئەبێ پشت بە پسپۆر و شارەزای نێودەوڵەتی و ناوخۆیی لە بوارەکانی هەڵبژاردن و ڕاپرسی ببەستێ
کوا ئەوانە ئەو شوێنانە سوودیان لێ بینیوە بۆ ئەوەی کە ئێمە بەپێی پێوەرەستاندارە نێودەوڵەتیەکان پرۆسی هەڵبژاردن بەڕاستی ئەنجام بدەین. لەبەرەوە گرنگترین شت ئەوەیە ئێمە هاوڵاتی لەگەڵ سنووقی دەنگدان ئاشکەینەوە، متمانە بۆ هاوڵاتی بجێڕینەوە. ئەمە بەرپرسیارەتی مێژووی ئەم پەرلەمانێ و من فعلەن پشتگیری خات و گەشە ئەەکەم و پشتگیری کاقادر ئەەکەم، دکتۆر فرسەت ئەەکەم، کاک بەهزاد ئەەکەم کە بەرپرسیار ئێمە بە ڕۆڵی خۆمان هەڵنەساوین هەر هەمومان لە لێپرسینەوە و چاودێریکردنی کارەکانی کۆمیسیۆن کارێکی گەورە و گرانمانداوەتە بەڕێز ئەو نۆکەسە و لەگەڵ کارمەندەکانیان کە ئەم پرۆسە گەورەیە ینی هەڵبژاردننی نەزیه و خاوێن تەنها لە ئەستۆی ئەوانە ئەوە حکوومەتیش هاوکار بووە. ئێمە لە دانیشتنێک لەگەڵ ئەوان دانیشتین 4 وەزارەت بازرگانی تەندروستی ئەوە تا کاک هەندرێن نەڵێ تازە کۆبوونەوەمان بە وەزارەتی ناوخۆ کردووە. وەزارەتی ناوخۆ ئاماری خۆی ناخاتە بەردەستی ئەوان. کاک هەندرێت ئیشکالەکەشی ئێستاش حەل نەکرد. ئەڵێ وتومان ئەگەر ناوەکانمان نەدەنێ بڕۆن لە ڕۆژی دەنگدانی گشتی ئێوە بڕۆن دەنگدەن، کەواتە هەمان سیناریو تاڵ دووبارە ئەبێتەوانێ کە ئێستاش ئیشکالی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی جێبەجێ نەکراوە. 4 وەزارەتی حکوومەتی هەرێم، بازرگانی، تەندروستی، پێشمەرگە ناوخۆ بۆ ئامار ناخەنە بەردەستی ئەم کۆمیسیۆنە بەڕێسە بۆی ئێمە لەم ئیشکالەتانە نەجاتمان ببێ. خاڵێکی ترەوەیە کە بەڕاستی مەسەلەی مردووەکان دووشت جیاوازە ئەوەی دکتۆرە ڕێزان خوێنیەوە. ناوی دووبارە جای ناوی لێکچوو جیاوازە، ئەکرێ ناوەکان لێک بچن بەڵام مەرج نییە دووبارە بن، بۆیە بێ ڕێکارەکان جیاواز بن. خاڵێکی تر کە پەیوەندی بە مردووەکانەوە هەیە بەڕاستی ئەوەی کە خاتوتەلار وتی ینی حجەی وەفاتیش گرنگە لەگەڵ بۆ ئەوەی کە ئێمە ئیشکالەتی مردووەکانمان حەل بێ پێویستە لەگەڵ وەرگرتنی حجە وەفات قەسامی شەرعیش وەربگیرێ، چونکە ناوی هەموو ئەندامانی خێزانەکە و کۆی زانیاریەکانی تێدایە ئەمە لەم ئیشکالەتە ئەمان پارێزێت. پاشانەوەی دکتۆر ڕێزان وتی بەڕاستی کە باوکی بەڕێزیان تەمەنی 90 ساڵە و تەمەنی درێژ بێت جیاوازە لەوەی کە موالیدی 1800 137 ساڵ بە تەحەداوە لە کوردستانە کەس تەمەنی نییە 137 ساڵ بێ و موالیدی خوار 1900 بێ 1800 بۆ 1900 کە دەیان هەزارن لە عێراقیش و لە کوردستانی هێشتا ئەوانە ماو نەتەوانێت. زۆر سپاس بۆ هەموو لایەک. سپاس بۆ بەڕێز ئەبوو بەکر هەڵەدنی. خاڵێکی نظامی کاک حاجی کاروان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر جەناب شتان پێتان باش بێ باجابی و پرسیارانە بدرێتەوە وەکو فاسڵێک بۆەوەی هەل لەواتێت دوای ئەمە پرسیاریشمان هەبێت دووبارە نەبێتەوە، ئەگەر ڕێ بدەن لەواتێ باشتر بێت. سپاس بۆ بەڕێز حاجی کاروان. بەڕێز دکتۆر فەرسە سۆفی خاڵی نظامی بوو دێ فەرموو دەنگت تێت. سپاس بۆ ئەوڕۆنکردنەوە. ئێمە ژمارەك بەڕێزی تر وەردەگرین، اینجا داوا لە کۆمیسیۆن دەکەین، وەڵامی نیوەیان دەدەین، نیوەی تر دواتر دەست پێ دەکەین. بەڕێز ئەیوب عەبدوڵڵا دیارە حاضر نییە. بەڕێز مامۆستا غەریب فەرموو. بەڕێز بە ناوی خوای بەخشندەی مێهرەبان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وێڕایی بەخێرێنانی بەڕێزان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی خاڵی یەکەمم پشتیوانی ڕایەکەی تەلارخانەکەم کە بەچی یاسایەک هەڵبژاردننی پەرلەمان بەبێ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەنجامەدرێ، چونکە ئەو دابەشکردنەی کە پەرلەمان کردی بۆ دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بە شێوەیەکی کاتی بوو تا هەڵبژاردننی داهاتوو و دیوانی سەرۆکایەتی هەرێم تا ئێستا ماوەتەوە. دووهەم پرسیار ئەو ڕاگەیاندنەی کە سەرۆکی حکوومەت ڕایگەیان کە لە 39 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت کە 81 ڕۆژی ماوە. پرسیارەکەم بۆ کاک هەندرێن، ئێوە لە ڕۆی بودجە، لە ڕووی فەرمانبەر، لە ڕووی تۆماری دەنگدەران ئامادەیتان هەیە کە لەو بەروارە هەڵبژاردن ئەنجام بدەن، تکایە بە یەک وشەی بەڵێ یان نا وەڵاممان بنەوە. پرسیاری سێهەم بەپێ ئەو فەرمەی کە هەر بەڕێزت باست کرد کە بەنیازن ئامادەیکەن بۆ بە خێرا دەرچوونی ئەنجامەکان
کەواتە ئەتوانن پێمان بڵێن لە ماوەی چەندەیە ئەنجامی سەرەتایی ڕائگەێنن و لە ماوەی چەندەشە ئەنجامی کۆتایی ڕائگەێنن. خاڵی چوارەم پشتیوانی ڕایەکەی دکتۆر ڕێواسەکە ئەتوانن ڕاگەێنن کە بە هیچ پاساوێک کات درێژ ناکرێتەوە. خاڵی پێنجمیش چ زەمانەتێکەیە کە دەنگدەرانی تایبەت فشاریان لەسەر نابێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڵەغەری. بەڕێز حەیات مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەرەتا بە خێراتنی کۆمیسیارانی بەڕێز دەکەم و پشتیوانی لە بەڕێز کاگومێت خۆشناوەکەم سەبارەت بە پرسیاری تۆماری دەنگدەران و گەڕانەوەی متمانی هاوڵاتیان کە پرسیارەکەم هاوشێوەی پرسیاری بەڕێزیان بوو دووبارەی ناکەمەوە. پرسیارێکم هەیە سەبارەت بە کاری ناوخۆی کۆمیسیۆن کە هەڵبەتە بەڕێز سەرۆکی کۆمیسیۆن لە ڕووی لۆجستیکی و تەکنیکیەوە باسی کارەکانی کۆمیسیۆنی کرد ئەی لە ڕووی با بڵێن مرۆییەوە چی کراوە بۆ ئەم بابەتە؟ ئایا سوودیان لە تەجروبەی وڵاتان وەرگرتووە بە تایبەتی وڵاتێکی وەکو تورکیا لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوەیان سێ هەڵبژاردن کراوە؟ ئایا هیچ سوودێکیان لەوان وەرگرتووە بۆم هەڵبژاردنە کە یەکەمین هەڵبژاردنە لە کوردستانە لەلایەن کۆمیسیۆنەوە بکرێت؟ بێگومان پێشتر پرۆسەی ڕیفراندۆم کراکەوە ڕاپرسی بوو، هەڵبژاردن نەبوو. و پرسیارێکی ترم ئەوەیە لە یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆیی هەڵبژاردنەکان و ڕاپرسی لە یاسای ژمارە 4 ساڵی 2014دا لە مادەی دەدا هاتووە ئەنجومەن پێویستە میکانیزمی گونجاو دابنێ بۆ زامنکردنی بەشداریکردنی هاوڵاتیان لە دەرەوەی کوردستان عێراق لە هەڵبژاردن و ڕاپرسیەکاندا. ئایا چی کراوە بۆ ئەم مەبەستە و چی ئەکرێت و سوپاس. سپاس بۆ بەڕێز حەیات مەجید. بەڕێز شیرین حوسنی. بەڕێز سەرۆکی پەرلەمانی پرسیارێت من هات نەکردن و زۆر سپاس دووبارە ناکەم. سپاس بۆ بەڕێز شیرین حوسنی دەستخۆش. بەڕێز نەجیبە لەتیف. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، زۆربەی پرسیارەکانی منیش کراوە پشتیوانی لە قسەکانی مامۆستا مەروان و کاگا بووبەکر ئەڵەدنی و گەشەخانەکەم، بەڵام چەند پرسیارێک کە پێم وایە ئاراستە نەکراوە، بەڵام بەڕاستی منیش زۆر جەخت لەوە سەرەواکەمەوە کە کۆمیسیۆن ینی بتوانن ئەو متمانێ بگەڕێنەوە بۆ خەڵکی و بۆ هاوڵاتیان و ئەوەی کە ئەرکی ئەوانە هەوڵ بدەن کە متمانەیەکی تەواو دروست بێ لای هاوڵاتیان بۆەوەی ئەو ڕێژەکەمی کە بەشداری هەبووە لە ڕابردووە ڕێژەکە بەرز بکرێتەوە. پرسیارێکم لەسەر ئەوەیە کە ئەو تۆماری کە باسییان لێ کرد بە ڕێزان لە کۆمیسیۆن دیارە دەستیان خۆش بێ ئیشی باشیان لەسەر تۆمارەکە کردو، بەڵام پرسیارەکەمنەوەیە چه گرنتیەک هەیە بۆ ئەوەی ئەو تۆمارە بگاتە ناوەندەکان و بگاتە بەردەستی دەنگدەران و بەو تۆمارە نوێیە بە تەواوی دەنگدان بەو شێوازە بەڕێوە بچێ، ئەوان گرنتیان چییە؟ پرسیارێکی تر بڕیارە لەم ماوەیە پێم وای بێ ڕێژەکە 1400 فەرمانبەر دامەزرێت لە کۆمیسیۆن. ئایا ئەوە گەشتونەتە کوێ لەو دامەزراندنەوە؟ چ پێوەرێکیان هەیە بۆ دامەزراندن ئەو فەرمانبەرانە بۆ هەڵبژاردنەکان؟ پرسیارێکی ترم ئایا هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان چۆنە لەگەڵ کۆمیسیۆن و پەرلەمان ئەتوانێت چی بکات لەو نێوەندایانی ئەرکی پەرلەمان چێ و ئەوان داواکاریان چێ لە پەرلەمان کە هاوکاریان بێت بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە بە شێوەیەکی باش. پرسیارێکی تر دەنگدانی تایبەت دیارە زۆر قسەی لەسەر کرا، بەڵام من بە تایبەتی جەخت لە ئەنجومەنی ئاسایش ئایا داتا و ژماری خۆیان داوەتە کۆمیسیۆن بۆ کارکردن لەسەری و دوو پێشنیاریش وەکو پێشنیار یا وەکو داواکاری بۆ کۆمیسیۆن ئەوەیە کە جگە لە ڕەگەزنامە خاڵی یەکەمیان جگە لە ڕەگەزنامە هیچ بەڵگەنامەیەکی تر بەکار نەهێنرێ بۆ دەنگدان بەڕاستی، چونکە ئەوانەی تر هەمووی قابلیەوەیە کە خەڵکی تر بهێنرێتە ناو و خەڵکی تر بۆی هەبێت دەنگداکە هاوڵاتی هەرێم نەبێت یاخود عێراقی نەبێت. خاڵێکی تر پێشنیاری دووەم ئەوەیە کە لە ماوەی کۆتایی دەنگدانەکان ینی ماوەکە درێژ نەکێتەوە
بەڵکو ئەوان دەسەڵاتیانەیە کەمیکەنەوە بۆیە ئەمە جەخت لەواکەینەوە کە ئەو ماوەیە درێژ نەکرێتەوە دەسەڵاتی خۆیان بەکاربێنن بۆی کە ماوەکە ئەگەر پێویستکە کورتی بکەنەوە بە تایبەتی لە سینۆ کە ئەو کاتە کۆتایەکەی کەوێتە شەوە و کاتە ڕۆژگار کورتە بێ ئەوە پرسیارەکانی من و زۆر چوار پێش بەڕێز باسییان کرد بەڵێ سپاس بۆ بەڕێز نەجیبە لەتیف داوا دەکەم تکرار نەمێنیتم بەڕاستی تکراری زۆری تێدایە خۆتان شەست بەوە دەکەن بەڕێز ئەنوەر قادر بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بەڕێزان لە ئەندامانی دەستەی کۆمیسیۆنی هەڵبژارنەکان و ڕاپرسی ڕوونکردنەوەی باشیاندا بەڵام من پێم وایە میکانیزمی باش لە بەردەستدانیە بۆ پاکردنەوە و دڵنیایی چونکە باشترین ڕێگە و بەڵگا پێم وایە دەبێت سەرژمێری گشتی لە بەردەستدا بێت کە ئەوە لە بەردەستدانیە و ئەوان پشت بە تۆماری دەنگدەران دەبەسن کە لە وەزارەتی تیجاریەوە بەدەستیان گەیشتووە بۆ نمونە مردن بەردەوامە دەبێت مردنەکانیش لەلایانی پەیوەندیدارەوە بۆ نمونە وەزارەتی سەحا یان لە ڕێی دادگاکانەوە بسەلمێنرێت تا ئێستا ئەوان بە شێوەیەکی بەردەوام ئەو مردانیان بە شێوەیەکی ڕاست و دروست لەلایەن وەزارەتی تیجاریەوە پێگەیشتووە خاڵێکی تر ئەوەیە کە لە هەڵبژارنەکاندا دەستەڵات ئەنواع فشار و وەسیلەی ناشەرعی بەکارهێناوە کە تا ئێستا نەیهێشتووە هەڵبژاردن پاک و ئاسایی بێت کە پێشم وایە بەردەوام دەبێت گرفتە هەرە گەورەکە لێرەدا سوپاس سپاس بۆ بەڕێز ئەنوەر قادر بەڕێز پەروەعالی بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەین سەرەتا زۆرێک لەو پرسیارانەی کە من هەمبوو بەڕێزان ئیشارەتیان پێ پێویست ناکا دووبارەی بکەمەوە من حەزەکەم لە بەڕێزانی کۆمیسیاران بپرسم ئایا گرفتەکانی بەردەمتان چین و ئایا هاوکاریکردن و بە دەنگەوە هاتنی وەزارەتەکان بە تایبەت وەزارەتی ناخۆ و پێشمەرگە وەک پێویستە چونکە پێشتر ئیشارەتان پێیا بوو کە وەک پێویست هاوکار نین و ئایا تەدەخولاتی سیاسی و حیزبی تا چەند کاریگەری هەیە لەسەرتان ئایا بڕواتان بە کارەکانی خۆتان هەیە کە متمانە بگەڕێننەوە بۆ هاوڵاتیان و بۆ دەنگدەران هەڵبەتە بە هۆکاری ئەو کاریگەریانە یان ئەو تەدەخولاتانی کە لەسەرتانە بێت پرسیارێکی تر ئایا هیچ هەڵسەنگاندنێکتان کردووە بۆ هەڵبژاردنەکانی پێشوو ئەگەر ئێوەش نەتان کرد بێت بەمە بەستیەوەی کە جەنابتان نوێن بەڵام لە ڕاپرسیە دەوری ئێوە هەبوو بۆ ئەوەی تاوەکو خاڵە لاواز و خاڵە بەهێزەکان بزاندرێت و پرسیارەکانی ترم کرا سەبارەت بەوەی کە بەچی یاسایەک تەنها هەڵبژاردننی کوردستانە کرێت سوپاس پشتیوانی لە زۆرێک لەو بەڕێزانەکەم کاک برزۆ گەشەخان تەلارخان زۆر سوپاس سپاس بۆ بەڕێز پەروەعالی بەڕێز بیستم فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان دوای بەخێرهاتنی بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران هەمومان دەزانین کە ئەمە یەکەم ئەزمموی هەڵبژاردننی پەرلەمانی و هەڵبژاردننی گشتیە کە ئەم مجلیسە بەڕێزە بەڕێوەی دەبا پێشتر ئەزممویێکی ڕاپرسیان هەبووە کە ڕاپرسی دەزانین بەراورد بە هەڵبژاردن کە کێبرکێ و نەوعێتەکەی جیاوازە بە هیوام ئەم بەڕێزانە لەم هەڵبژاردنەیە بتوانن سەنگ و دەنگی حەقیقی هەمومان بۆ هەموو کیانە سیاسی و لایەنە سیاسیەکان لە کوردستانە بگێڕنەوە کە بە درێژایی ئەزمموی هەڵبژاردنەکانی ڕابردوو لە کوردستانە کەسمان خاوەنی حەجم و سەنگی حەقیقی نەبووین دوایین هەڵبژاردنیش ئەوەی عێراقە من قسەی هاوڕێکانم دووبارە ناکەمەوە بۆی ئیسیفادە لە کات بکەین تەزویر ساختەکاری مۆتەکەی هەڵبژاردن و عملی دیموکراسیە لە کوردستانە هیچ هەڵبژاردنێک بەوانی کوردستان و بەوانی عێراقشەوە کە لە کوردستان کراون نەکەوتونەتە بەر تانە و ینی نەبوون بە دەربن لە تانە و تەشەری ناوخۆیی و تانە و تەشەری ئەوانشی کە لە دەرەوە هاتوون چاودێریان کردوین ئەم بەڕێزانە ئیتمئینانی چی بە ئێمە و لە ڕێگەی ئێمەوە بۆ لایەن و کیانەکانمان و لەوێشەوە بۆ دەنگدەر و بۆ خەڵکی کوردستانە دەن کە بتوانن تەزویر لە هەر سێ مەرحەلەکەی هەڵبژاردنە بەر پێ بگرن مەرحەلەی یەکەم مەرحەلەی تۆماری دەنگدەران کە بەڕێزان بەوردی ڕوونیان کردەوە بەڵام هێشتا پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر هەیە مەرحەلەی دووەمیش کە مەرحەلەی ڕۆژی هەڵبژاردنە و مەرحەلەیەکی گرنگە ئەمان چیەکەن بۆەوەی تەزویر نەکرێ هاوڵاتیەک دەنگدەرێک تەنها ناوەکەی لە تۆمارەکە هەیە و
بە تەسکەرەیەکەوە دێ دەنگەدایان ئەوان ڕێکار و ڕێوشۆنی پێویستریان گرتوۆتە بەر ئەی لە مەرحەلی سێمە مەرحەلەی کۆکردنەوەی سنووقەکان و عەد و فەرز و دواتر نەتائیج ڕاگەیاندن بەڕێزیان لەوەیە چیان کردووە کە بتوانن بەر بە ساختەکاری بگرن پرسیارێکی تایبەتشم بۆ بەڕێز دکتۆر ڕێزان لە مەسەلەی تۆماری دەنگدەرانە من چەند جارێک سیدیەکم بۆ نارد و بە سوپاسەوە دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوەش سیدەکەیان بۆ نارد بە نووسراوی فەرمی ئەگەر هەڵە نەبم نزیکەی 100,000 زیاتریان کەمتر ناوی دووبارەی دەنگدەری دانیشتووی سێ پارێزگاکەی کوردستان و پارێزگاکانی دەرەوەی کوردستانی تایەواتە ناوچە کوردستانی کێشە لە سەرەکان واتە من بۆ خۆم ناوێکم لە گەرمیان هەیە ناوێکشم لە کەرکووکەیە کە فۆرمەکەم گوازراوەتەوە بۆ ئەوێ لە هەر لە ئینتیخاباتێکی بۆ نمنەوەکو عراقا من لە دوو شوێن ناوم هەبوو ئەگەر لەوێ دەنگم دابێ ئەوی تر ئەوە بووە چیان کردو بۆ ئەمە و لەسەر مەسەلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە حقەتە کە هاوڕێیان باسییان کرد من دووبارەی ناکەمەوە بەڵام ئەم هەڵبژاردننی ئەم جاری پارێزگاکان جیاوازە لەوەی پێشوو کۆمەڵی وردەکاری هەیە هەڵبژاردننی پێشووی پارێزگاکان تەنها هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگاکان کرا قەزا و ناحەکان نەکرا کە ئەسڵ وایە دەبێ ئەوانیش کرێ ئێمە لەم پەرلەمانەیە بۆ معالەجەیەکی کاتی هاتین بە قەرارێک بۆ ئەم جاری ڕابردوو قەزا و ناحەکان قایمقام و مدیر ناحەکانمان بە تەعین معالەجە کرد بەڵام ئەسڵ وایە دەبێ ئەوانیش بکرێن واتە ئەبێ هاوڵاتی لە یەک کاتە لە پارێزگاکە دەنگ بۆ پارێزگا بدا ئەنجومەنی پارێزگا ئەگەر هاوڵاتی قەزا بێ بۆ قەزاکەی خۆش و بۆ پارێزگاکەشی بدا ئەگەر هاوڵاتی نەحێ بێ بۆ مجلیسی نەحەکەی خۆش و بۆ مجلیسی محافزەکەشی بدا بۆ هەموو تەفاسیلەوە من هیوادارم بەرچاو ماڕوون کەن ئامادەکاری کردو ئاخر قسەشم پێشنیارە بۆ بەڕێزان کە من و هاوکارم کاک عومەری حاجی عنایەت لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە بە یادداشت بۆمان ناردوون لەسەر مەسەلەی تەوقیتی بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەم خولەی ئێمە لە ماوەکانی ڕابردوو کاکەنۆر وڵا بۆی تۆ زێتەرکیزم نەڕوا ببوورە 21 ڕۆژ بوو ئایا ئەم جارە ماوەکە چەنە کە بەپێی دیراسەی ئێمە ئەو ماوەیە زۆرە لە نێوانی ئینتیخاباتی پەرلەمانی عراق و پەرلەمانی کوردستان ئەو 3-4 مانگەی ماوە دیسان بینەوە دەنگدەر بخەینەوە بەر ئەوە یەک مانگی تر حزب سیاسیەکان و کیانەکان بانگەشە بکەن لە کاتێکا من پێم وایە هەر لە ئێستەوە خەڵکی کوردستان بۆ خۆی یەکلاکرێتەوە زانە دەنگ بەکێدا و دەنگ بەکێنادا ئەو ماوەیە زۆرە زایدەن پێشنیاری دووەم لەسەر مەسەلەی چۆنیەتی بانگەشەکردن کە ئەم بانگەشە تەقلیدی هەڵواسینی پۆستەر و شەڕی ئیعلامی و جادەگرتن و عامود هەڵواسین و ئەمانە هیچی باوی نەماوە من بە دیراسە بۆتانە نێرم کاندیدێک هیچیشی نەبێت لە شارێکە ئەتوانێ بای ئەوە ئیش بکات لە ڕێگەی تەریقەی تری دەستگەیشتن بە دەنگدەر واتە جگە لە پۆستەر و لە فلێکس و لەو شەڕەپەڕۆیی لە بازار و لە شوێنە گشتەکانە هەیە تەریقەی تر زۆر باوە ئێستا دەنگدەر و کیانی سیاسی ئەتوانێ لە ڕێگەیەوە دەستی بگا بە دەنگدەرەکانی مەسەلەی ئەلکترۆنی و تەلەڤیزیۆن و ئەوانە بۆیە هیوادارم معالەجەیەکیش بۆ ئەوە بکەن هەموو بازار و هەموو شار و هەموو ناوچەکانمان ببێتە ڕسم و پۆستەر و پەڕۆی کیان و کاندید زۆر سپاس سپاس بۆ بەڕێز بیستم فایق بەڕێز بوهار عەبدوڕەحمان دوای دەرفەت بەم بلۆکانەش دەدەم بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی سەرۆک و ئەندامانی کۆمیسیاران ئەەکەم 5 پرسیار ئاراستەی بەڕێزیان ئەەکەم سەبارە بە تۆماری دەنگدەران دیارە ئەو سێ ئیشکالەی کە هەیە سەبارەت بە دووبارە و مردوو گوماناوی بەڕێزانیان تەنها ئاماژەیان بە 208,000 کرد کە ئیشکالات هەبێت کە ئەویش یعنی جێگەی گومانە پێ لەو 208 30,000 و 40,000 نەمێنێتەوە ئەگەر دواتر خەڵکێک بڕواتەوە ئەو پرسیارە ئاراستەی بەڕێزیان ئەەکەم دیارە بۆ ئاعتیبارەی کە ئێمە وەکو لە پێشترا کە ئەندامی لیژنەی کۆمەڵی مەدەنی بووین زۆرێک لە ڕێکخراوەکان وەکو دیار ڕێکخراوەکان کە کاریگەری زۆریان هەیە لە مەسەلەی هەڵبژاردنەکانە هەندێ ئاماریان ئاراستەی بەڕێزانیان کردووە لە کۆمیسیۆن تەنانەت هەندێک ڕێکخراو بە داتان باسی 900,000 ئەکا کە لە ناوی دووبارە و مردوو گوماناوی ئاراستەیان کراوە یعنی فەرقەکە زۆرە چەندێک مامەڵەی جددیان لەگەڵ ئەو راپۆرتانە کردو کە ئاراستەیان کراوە و چەندێک بەراوردکاری کراوە و هەروەها سەبارە بە تۆماری دەنگدەران مەسلەی ئاوارەکان کە هەندێک لە هاوڕێیان ئاماژەیان پێیە کە بە بەڵگەوانێ زۆرێک لەو ئاوارانە پسوڵەی خۆراکیان بۆ کراوە تەنانەت گەیشتۆتە سەر ئەوەی کە وەکو هاوڵاتی هەرێمی کوردستانیش هەندێک تەسکەرە و کۆمەڵێک شتی تریان بۆ دروست کراوە
سەبارەت بە پرسیاری دووەمەم سەبارەت بە بوجە کە ئاماژەیان بەو 29 ملیار و ڕبع کرد و زۆر جار لە راپۆرتەکانە و لە ئەو ئیشکالانەی کە ئەیبیستین هی کۆمیسیۆن مەسلەی بوجەیە ئایا ئەو بڕە تەواوی پێداویستیەکان دابین ئەکا لە ڕووی هونەری و ئیداری و کارەکانیانەوە و چەندێک ئەو ئیشکالە چارەسەر بووە یاخود هەوڵدراوە بۆ چارەسەرکردنی سەبارەت بە دامەزراندنی فەرمانبەران بە چ پێوەرێک فەرمانبەر تا ئێستا دامەزرێنراوە و چەندێک تا ئێستا دامەزراوە ئەگەر بۆمان بخەنە ڕوو بەداتە و ئەو پێوەرانە چین کە فەرمانبەریان پێداناوە سەبارەت بە مەسلەی متمانەی هاوڵاتی و دەنگدان دیارە سەرۆکی کۆمیسیۆن ئاماژەی بەوەدا کە هەڵمەتی هۆشیاری هەڵبژاردن ئەنجام دراوە بەڵام ئەو ڕێکارانە چین ئەگەر بە خاڵ بۆمان دیاری بکە بۆ جێڕانەوەی متمانە چونکە ئێمە ئازانین ئێستا لە هەرێمی کوردستانە قەیرانی متمانە لەلایەن هاوڵاتیانەوە یەکێکە لە قەیرانە قوڵەکان کە تا ئێستا هەڵبژاردنێکی بەداخەوە ئەڵێم نەزیف و پاک لە هەرێمی کوردستانە ئەنجام نەدراوە و تەنانەت لە چوارچێوەی عێراقیشە تا ئەو ڕادەیە کە ئیتر دوایین هەڵبژاردن کە ساختەکاری لە بە ئەلکترۆنی کراوە کە ئەمە ینی قەیرانی متمانەی دروست کردووە ئەو ڕێکارانەمان بۆ گێڕانەوەی متمانە بۆ بخاتە ڕوو کە ئەیگرنەبەر کۆتا پرسیارم بە پێی یاسای هەڵبژاردنەکان هەر ئەو ڕۆژەی هەڵبژاردننی پەرلەمان ئەکرێت پێویستە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمیش بکرێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو یاسایە ئەکرێت ئەگەرچی ئەم پرسیارە ڕوبەڕووی پەرلەمانیش ئەبێتەوە سەرۆکایەتی پەرلەمانیش هەڕوێستی خۆیانمان بۆ دیاری بکەن چونکە ڕاستە کۆمیسیۆن مؤسسەیەکی معنیە بەڵام سەر بە پەرلەمانە و لەژێر ئیشرافی پەرلەمانایە چۆن مامەڵە لەگەڵ ئەو یاسایە بکرێت لە کاتێکە کە تەنها هەڵبژاردننی پەرلەمان دیاری کراوە زۆر سپاس سپاس بۆ بەڕێز بەهار عەبدوڕەحمان بەڕێز دکتۆر سرۆ سەلیم بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان پێشەکەی بە خێراتنی ئەنجومەنی کۆمسیاران دەکەم هیوا دەکەم کە سەرکەوتوو بن لە ئیش و کارەکانیان خاڵی یەکەم پرسیارم هەیە سەبارەت بە کورسیەکانی کۆتا ئێستا حالی حاضر لە پەرلەمان هەنگاوەک هەیە لە پەرلەمان بۆ ئەوەی یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە هەنگاوەکە تایبەتە بە کورسیەکانی کۆتا کە بریتیە لە زیادکردنی کورسیەک یان زیاتر بۆ پێکاتەی ئزیدی هەروەها دانانی میکانیزمێکی گونجاو بۆ ئەوەی تایبەتمەندی ئەو کورسیانە بیپارێزین طبعا ئەو میکانیزمە ڕەنگە تەفاسیلی تیابی ڕەنگە دیاریکردنی ڕۆژێکی تایبەت بۆ دەنگدانی کۆتا سندوقی تایبەت سنتەری تایبەت طبعا ئەو فکرانە ئەو هەڵوێستە بۆ ئەوەی ئەو کەم و کورتیە لە تەجروبەی هەڵبژاردننی عێراق لە 12/5/2018 دووبارە نەبێتەوە هەڵبەتە ئەنجومەنی کۆمسیاران ئاگادارن لە تەفاسیلی ئەو هەنگاوە بە تایبەتیش کۆبوونێکی گرنگیان هەبوو لەگەڵ دەستەی سربەخۆی مافی مرۆڤ باسی ئەو تەفاسیلانە هەمووی کرا لەگەڵیان چۆن مەترسی هەیە لەسەر کورسیەکانی کۆتا و چۆن بیان پارێزین پرسیارەکەم ئەوەیە ئەگەر ئێمە سەرکەوتوو بووین لە هەموارکردنی یاسای هەڵبژاردن ئێوە وەک کۆمسیۆن وەک ئامادەکاریەکان یان وەک میکانیزم دەتوانن جێبەجێ بکەن خلال ئەو وەختەی کەمایە ئەوە یەک خاڵی دووەم پرسیار نییە بەس ملاحەزەیە دەمەوێت بیڵێمەوە لێرە پەرلەمانی کوردستان بریتیە لە 111 کورسی 11 کورسی تەرخان کراون بۆ پێکاتەکان و 100 کورسیش با بڵێن کورسی گشتینە حالی حاضر لەم خولی پەرلەمان بەداخەوە ئەوە نە بە یاسا ڕێکخرایە یعنی قبولە و مەمنوع نیە و مەمنوع و قبول نیە نازانم کو وەسفی بکەم بەڵام حزبێک هەیە خۆی تۆمار کردووە بۆ ئەوەی منافەسەی بکە لە 100 مەقعدی گشتی و 11 مەقعدی کۆتا یعنی لە دوو جێگا منافەسەی دەکات ئەوە وای لێ کرد کە 150 قوارەکان ئی پێکاتەکانن بە تایبەت تورکمان و کلد و ئاشووری ماشەڵڵا قوارەکەمان زۆرن کە تۆمار کراون ئەوەش لە ئاخرەکەی وای لێ دەکات کە فعلا مزاحمێکی زۆر گەورە دەبی و منافەسێکی زۆر گەورە دەبی کە لەسەر کورسیەکانی کۆتا ئەوە بەس ملاحەزەیە دەزانم وەختەکە گونجاو نییە ئێستا چارەسەر بکرێتەوە بەڵام تەنها ملاحەزەیە و زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆر سرۆت سەلیم بەڕێز دکتۆرە زۆزان
برای سروک پارلمانی گلک شوم بسیارت مدویان بکین حوالان کرا دوباره ناکم دش بسیاره که دست بکم سر تومارا دنگ دران جبلی کو جدار وزارت ام بجین تندرستی و یا بازرگانی ما چه جداره که دیتر هیا کو او پشت بستنی سر بکم بو پاقشکرنا تومارا دنگ دران چونکه بالجيت هاي سر هندك و أبد مرن خلق شتن يعني وانا إثباتت كات كويت مرين بس ديارة أو جهات نوفا مسح كاتن جالك رشنين بهندك و وانا نوفا مسح كان دي شو ميكانيزم قياسي هبيتن اتناف برا ام بيجين أو جهات نوفا مسح كات و أو خلق تشيت نوفا مري جيد باتن تبيتن آليتك هبيتن بهندك و أو نوفا أو تمارا بهتا باقش کنه دو چه او وانا چه پارلمانی دویتن یعنی چه پیشنیار هنه بو پارلمانی کو هاریکاریان بکن بو هنده کو او پروساتیت انجام دانه کو یا سرکتی تر بیتن و وکی اف تجربانو که العراق دوباره نبیته و بسیار سیه پیدوی بو الحفت حفت مرکز وکیلنا تومارا هات با کرنه حتی نو که نهاتی نکرنه نهاتی نوکرنه دکنگی اف مرکز وکیلنه هنه کرنه و زور سپاس سپاس بو برئیس دکتور عزوزان برئیس زانا عبدالرحمن برئیس سروکی پارلمان بخیراتنی انجمنی کۆمیسیارانەکەم ڕاستی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و لە ئێستایە کە ئێمە لەم ساڵ هەم پرۆسەیەکی ڕاپرسیمان کردووە هەڵبژاردنێک ئەنجام دراوە و ئەوەی کە هەشە ئێستا ئێمە لەبەردەم سێ هەڵبژاردنی ترین ینی بەو پێی کە ئەمان پلانیان بۆ داناوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەتەنها بکرێ و هەڵبژاردننی ئەنجۆنی پارێزگاکان بەتەنها بکرێ و هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمی جارێکی تر هەر بەتەنها بکرێ ینی ئێمە مشکلی قەیرانی دارایی و پارەمان هەیە ئەوم کۆمەڵگەیە ئێمەش کۆمەڵگەیە کە بەرگەی انتخابات ناگرێ ینی بیرتان نەچێ ئێمە لە نیتیجە و دەرەنجامی انتخاباتی ساڵی 92 پەلکێش بووین بۆ شەڕێکی نەگریسی ناوخۆ کۆمەڵگەی ئێمە کۆمەڵگەیە کە ئامادە نییەوە هێزەکانی کوردستانیش بەداخەوە یعنی هەموو انتخاباتێک کۆمەڵێک هێز زۆر بە مسەڕی قسە لەسەرەوەکەن کە تەزویر کراوە و غەش کراوە ئەوانە و دواییش کە دێتە سەر مەسەلەی بەشکردنی کێکەکە قسەکانی خۆیان بیرەچێتەوە کە لە ڕابردوو لەگە خەڵک کردویانە دێن لەگەڵ ئەو هێزانی کە پێیان وا بووە غەشیان لێکردوون غەدریان لێکردوون دێن کێکەکە بەشەکەن و شەریکی دەسەڵات دەبن کە ئەوە نوکتەیە کە بەس لە هەرێمی کوردستان هەیە بۆیە من پێم وایە کۆمیسیۆنی سا کە یەک تیمن ئەم تیمە لێرە قسەیان کرد کە بەشێک لە کاروبارەکانیان بە شێوەیەکی باش بەڕێوە بردووە مەسەلەی تەزویر کاریان لەسەر کردووە ومێت دەکەم کۆمیسیۆن لەبەردەم مەسئولیەتێکی گەورەیە ئینفراد نەکەن سبەینێ لە دوای انتخابات ئەندامانی کۆمیسیاران هەر یەکە و ڕە بڵێ و بۆ چوونی جیاواز بڵێ لەوەی کە ئێستا لە بەردەم پەرلەمانی کوردستانی ئەڵێن کە من پێم وایە کۆمەڵگەی کوردی لەوانەیە انتخاباتی هەرێمی کوردستان و کوی بەغداد نەبێ کێشەی گەورە دروستکا کە لە ڕابردوو ئێمە بەداخەوە تەجروبەی تاڵمان هەیە لەگەڵ نەتیجەی انتخابات شتێک هەیە کە بۆ من جێگەی داخە بەڕاستی وەکو ئەندامێکی پەرلەمان لە پەرلەمانی کوردستان کە 3 ساڵی تەمەنی ئێمە لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەم پەرلەمانی کوردستانە فەوتا ئێستا کۆمیسیۆن یا پەرلەمانی کوردستان بە چی یاسایەگەمە قبوڵە ئێمەوا بە ئاسانی مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم سڕ بکرێ و هەموو ئەندامانی پەرلەمان لێرە وەکو نازام هەمووی بێدەنگە و کە گوێی ناداتێ و کە لە ڕابردوو زۆرترین مزایادە لەسەر مەسەلەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کراوە پەرلەمانی ئێستا پەک خراوە ئەو هەموو بەیت و بالۆرەی کە لەم پەرلەمانە کرا بۆ هەڵخەڵەتاندن و چاواشەکردنی خەڵک ئەمڕۆژ ئاوا بە بێدەنگ لێی گەڕاوی ئەگەر سەرۆکایەتی هەرێم وەکو دامەزراوە ئەوەندە بێکەڵکە و ئاساییە و هەر کاتێ بمانەوە ڕایگرین ئێمە هەموو شەڕەمان بۆ لەسەر کرد ئەم هەموو بودجەی بۆ تەرخان کراوە ئەم هەموو قسە و بەزم و ڕزمەی بۆ لەسەر کرا بەڕای من مەسەلەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دامەزراوەیە کە ڕەمزی هەرێمی کوردستانە ئێمە لە دوای ڕیفراندۆم هەندێک شتمان لەدەستدا ئێستا وردە خەریکە دامەزراوەکانی هەرێمی کوردستان هەموو تەسفیاکەین ئەی وای لێ دێتەوە ئیتر شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستان پەرلەمان پەکخە سەرۆکایەتی هەرێمی کوردستان سڕکە سبەینێ حکوومەتی سڕەکە هیچی ئەمێنێتەوە یعنی پێم سەیرە ئەندامانی پەرلەمانی کوردستان کۆمیسیۆن سەرۆکایەتی پەرلەمان حیزبەکانی کوردستان ئەم مەسەلانەوە بە ئاسایی قبوڵەکەن و تێپەڕێ
دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دامەزراوەیەکی گرنگە ماڵ نییە لەسەر هیچ حیزبێکی سیاسی حەق نییە هێزەکانی کوردستان بترسن ئەبێ هەڵبژاردن بکرێ لە کاتی خۆی بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و یەکێکە لە ڕەمزەکان و حتا ینی لە ڕووی یاساییشەوە گرفت دروست دەبێ ینی تۆ بەس پەرلەمان و حکومەت ببینێ ئەو لەو بینە چی هاوسەنگی ڕاگرێ لە بینی ئەم دوو دامەزراوەیە بەڕاستی من پێم وایە ئەگەر لێگەڕێنەوە شتە بڕوا فێڵکردنە لە خەڵکی کوردستان و غەدرکردنە لە خوێنی شەهیدەکانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێز زانا عەبدوڕەحمان بەڕێز مەدینە ئەیوب بله سەرۆکی پەرلەمانی ئەسمەدینە ئەیوب پرسیارەمە ئەڤەیە فەرموو بەردەوام بە بله سەرۆکی پەرلەمانی ئەسمەدینە ئەیوب پرسیارەمە ئەڤەیە دەربارەی وان فەرمانبەرین ئەوێت گریبەس هاتنە دامەزراندن نزیکی 1400 گریبەس هاتنە دامەزراندن پرسیارە لێری ئەوەیە ئەو فەرمانبەرێت پلە مدیر عام و موظف هاتنە دامەزراندن بۆ کەرکوک و بۆ مووسلێژی نزیکی 122 کەسانە وی وەختی کەرکوک و مووسل بن کۆنتڕۆ هەرێما کوردستانی دەبی نوکە ئەف مدیر عامە و ئەف فەرمانبەرێت هەنێل ماڵی ڕێنشتینە و موچی خود وەرگرن بۆچی مفاش وان فەرمانبەرانە هاتە وەرگرتن هەوا کۆمیسیۆنێ گەلێک بەحث کارێ خوا کرد بۆچی ئەف کێشە چارەسەر نەکریە ئەو 1400 فەرمانبەرە لەسەر چه ئالیەت هاتینە دامەزران و لە دیف شەهادەی بوو یان لە دیف خەبرێ بی هەروەسا پرسیارە دوێژی دەربارەی ئەوان دەنگدانی دەربەی وڵاتی دێکن یان ناکەن هەکەر دێکن لەسەر چه معیار بەردەستێوانانە gelek çünkü hekel ser esasê cinsiya Iraqî bit gelek programê teyn şên herêma Kurdistanê daxil bin û dengê xwe bidin min pisyar ev evan aliyetek bû hindê ziya ya new spas سپاس بۆ بەڕێز مەدینە ئەیوب بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان لەولا بێدان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خێرهاتنی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەکەین من قسەکان دووبارە ناکەمەوە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا کە هەر باسی هەڵبژاردن دەکرێت یەکسەر وشەی ساختەکاری و یا تەزویر دێتەکایەوە بۆیە من دوو داواکاریم هەیە کە ڕەنگە بتوانین بە لە سەدا 50 بەر بە تەزویرەکان بگرین ئەویش ئەوەیە یەکێکیانەکەوێتە سەر ئەستۆی و برادرانەی کە ئێستا لێرەن ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئەویش بریتە لەوەی کە لەژێر هیچ فشار و گوشارێکدا کاتی هەڵبژاردن تەوقیتەکەی درێژ نەکرێتەوە دووهەمیشیان عیلاقەی بە ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە هەیە باس لە هەمواری یاسای هەڵبژاردن دەکرێت ئەکرێت لە هەمواری یاسای هەڵبژاردنە بمادەیەک ئەوەی بۆ زیاد بکەین کە لەو شوێنانەی کە دەنگ دەدرێت واتە لە بنکە و مەحەتەکان ناوێزگەکانە کە دەنگ دەگرێت ئەو دەنگدانەی کە لەوێ جاکرێتەوە واتە بژاردن و جاکردنەوەی دەنگەکان هەر لەوێدا لەلایەن کۆمیسیۆنەوە بە و یاسایە بۆ تعدیلە تاکیدی لێ بکەینەوە کە ئەو ڕێژەی دەنگدانە یاخود ئەو عەدو فەرزە بە شێوازێکی فەرمی حسابی بۆ بکرێت و هەروەها سندوقەکانی دەنگدان لە قەزا و ناحیەکانە نەهێنرێنە پارێزگاکانەوە کە پێم وابێ بەشێک لە تەزویراتەکان لەو گۆڕانکاری و هێنان و خوارە و بردننی سنووقەکانە دەکرێت خاڵێکی تر ئەوەیە من نازانم ئەم کۆمیسیۆنە هیچ تەنسیقێکیان هەیە لەگەڵ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی بەغداد یان نا چونکە ئەوان کارتی دەنگدان بەکارهێنا لە هەڵبژاردنەکاندا ئایا ئەو کارتانەی کە بەکارهێنرا ئەمان هیچ سپادەی لەکەن یاخود کاری پێ ناکرێت خاڵێکی تر ئەوەیە هەر لەم هەولێرە لە یەک دوو دیبەیتا باز لەوە کرا کە پێم وابێ ژمارەیەک لە ئەندامانی کۆمیسیۆنیش ئامادە بوون کە بە اعترافی خۆشیان 470,000 ناوی گوماناوی هەیە کاڵێن گوماناوی بە دووبارە و بە وەهمی و بەوانەی کە تەمەنیان لە سەر و 100 ساڵەوە زائیدەن ئەوانەیشی کە دووباران ئێستا گوێمان لێ بوو لەوەی کە ڕێژەکات بۆ بە 208,000 و دەکرا ئەو 208,000 بە جۆرێک لە جۆرەکان پۆلێن بکرایە یاخود دەکرا ئەو راپۆرتانە یاخود ئەو قسانەی ئەو بەڕێزانە کردیان پێشتر بە راپۆرتێک ئاراستەی پەرلەمانتاران بکرایە بۆ ئەوەی تەفاسیل و وردەکاری لای ئێمە هەبوایە و قسەکان دووبارە ناکەمەوە پشتیوانەی قسەکانی کاکبێستون دەکەم بۆ شێوازی هەڵبژاردنەکان کە ئیتر باوی ئەوە نەماوە لە ڕاستیدا بۆ شێواز و میکانیزمەی هەڵبژاردننی ساڵانی ڕابردوو کراوە دووبارە کرێتەوە سپاسانەکەم سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان بەڕێز شوکریە شێخانی
بەڕێ سەرۆکی پەرلەمان وێرای بەخێرهاتنم بۆ دەستەی بۆ کۆمسیاران دەبێ ئەویان بەبیر بهێن بەڕاستی ئەوان لە بەردەم بەرپرسیارەتیی نیشتیمانی و نەتەوەی و ئەخلاقی و ئاینی مێژوویدان ئێمە متمانەمان بە ئەواندا و متمانەشمان پێیان هەیە و پێمان وایە لە ئاست ئەو بەرپرسیارەتەدان دەمێ ئەوە بڵێم دیارە ئێمە لە ساڵانی ڕابردوو ئەزمونێکی زۆر تاڵمان هەیە لەگەر هەڵبژاردنەکان هەر جارێ بە شێواز و میکانیزمی جیاواز ساختەکاری و تەزویراتی زۆر کراوە ئایا کۆمسیاران چۆن دەتوانن ئێمە و دەنگدەران دڵنیا بکەنەوە لەوەی کە جارێکی تر میکانیزم و شێوازی جیاوازتر لە جاران نایەتە ئاراوە بۆ ساختەکاری سەبارەت بە ناوی دووبارە دیارە لە جارانی ڕابردوو تەکتیکێکی زۆر سیر کرابوو من لە هەندێ شوێنەوە جەخت تەکیدم کردەوە بۆ نمونە ناوێک هاتبوو یەک حرفی لێ گۆڕابوو نەغمە نەجمە نەعیمە یا مەثەن سافیە سەفیە سافی ئەوە یەک کەس بوو ناوی اسمی ڕوباعیەکە یەک ناوبوو بەڵام لە ناوی یەکەمی تەنها یەک حرفی لێ گۆڕابوو ئەمە شیان چارەسەر کردووە لە لیستی دەنگدەران سەبارەت بە من پێشنیار دەکەم دیارە لە جارانی ڕابردوو لە هەر قوتابخانەیەکە یاخود بنکەیەک سوود لە چەند هۆڵێکی بوتوەردەگیرا بەڵام ئەم جارە ئەگەر هۆڵێکی گەورە بی لایەنە سیاسیەکان نوێنەریان دەبێ و لە هەمان کاتیشە ئاسانکاری زۆر دەبێ دەکرێت چەند ئەوەی دەنگدانی لێ لەو هۆڵەدا بندرێ بۆی نوێنەر سیاسیەکان لە هەموو ئەوکان ئەویان هەبێ سەبارەت بە وەزارەتی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنی ئاسایش ئایا ئەمان چەند هاوڕێ بووینە لەگەر ئەو پێشنیارەی ئەوان کە تەنها ئەو کەسانەی لە دەوامن تەنها ئەوان لە دەنگدانی تایبەت بەشدار بن ئەگەر هاوڕانە بووینە قەناعەت پێهێنانی ئەوان زۆر زەرورە و چونکە پێمان وایە ئەمە ساختەکاری کەمتر دەکاتەوە و پێشنیار دەکەم جگە لە ڕەگەزنامە هیچ شتێکی تر قبول نەکرێ لە دەنگدان و زۆر سپاسان دەکەم پرسیارەکانی ترم کرا و سپاس بۆ بەڕێز شکریە شێخانی بەڕێز دکتۆرە پەری بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێک لە پرسیارەکان وەڵامەکانیمان وەرگرت زۆر بەشی دووبارە کراوە پرسیاری من لە کاتی هەڵبژاردن بە تایبەتی ڕۆژی دەنگدان لە زۆربەی شار و قەزا و ناحیەکان فەرمانگەی ناسنامەی باری شارستانی دەگوێزرێتەوە نێو بارەگا حیزبیەکان بۆ مەبەستی دروستکردنی ناسنامەی ساختە لە مەچدە سەڵاتێکیان هەیە کۆمیسیۆن ئەو پرسیارەی دووپاتی دەکەمەوە هەرچەندە زۆر ئەو پرسیارەکرا دانیشتوانی ئێران و تورکیا و ئێران و تورکیا ماوەیەک پێش هەڵبژاردن لە شارەکانی کوردستان ئەو بە بەڵگەوە لە لامانە خزمەتی باش دەکرێن پارەی باشیان پێدەدرێ نازحین زۆربیان عەرەبن کەچی ناسنامەی کوردستانیان درایتێ و بە شانازیەوە ئەو لایەنەی کە دەنجی پێدەدەن بە ئاشکرا باسی دەکەن پشتیوانی لە قسەکانی گەشەخان و کاکبێستون دەکەم لە وڵاتان ئێستا تەنیا کاندید ناوی خۆی لە فڕفڕۆکەیەک یان لە چکولێتێک دەنووسی و دەیداتە هاوڵاتیان لە کۆتاییدا دەڵێن بەڕێوە چوونی ئەم پرۆسەیە بە شێوازی دروست و ڕوون و دادپەروەرانە بەشی شێری لە ئەستۆی ئێوەدایە لە دنیا و لە قیامەت هیوادارین لە هەر شوێنێک درکتان بە گزیکاری کرد لەبەر ئەو سوێندە یاسایی کە لەم هۆڵەدا خواردان ڕێگر بن و بێدەنگ نەبن سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری بەڕێز دکتۆرە جوان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان بە خێراتنی سەرۆک و ئەندامانی دەستەی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی دەکەم هیوادارم سەرکەوتوو بن لە هەرکەکانیان و لەو مەسئولیەتەی گەورەی ئەوی لەسەر شانیانە بەڕاستی لەو نەهامەتەی ئەوی هاوڵاتی هەرێمی کوردستان لێدەژی لە بێموسەیی وا دەبینین موچەکو دەدرێتە هاوڵاتی بووتە موژدە هەموو ڕۆژێ لە دوو ئەوەینا لە زیاتی لە دوو ئیبداع و اختراعاتی بین لە دوو ئەوەینا کەینێ ئاو دەبی کەینێ کارەبا و مۆلیدە دەگۆڕدرێ کەینە موچە دەدرێ لەسەر ئەو نەهامەتیەش هاوڵاتی هەرێمی کوردستان لێدەژی بێ حزبەکان ساختەکاری لە دەنجی هاوڵاتی بکەن نەهێلی لیدەرشی بەچی باش قیادەچی باش بێتە دەوڵەت سیاسەت مەداربی کە هاوڵاتی هەرێمی کوردستان لەو ئەزمانەی دەربینیتن ئەوە زۆر نەهامەتێکی گەورەیە لەسەر ئەو نەهامەتیە زۆرانەی ئەوی هاوڵاتی هەرێمی کوردستان لێدەژی
فبکو وا بکەین ئێمە کە پەرلەمان و کە کۆمیسیۆن هەر هاوڵاتێکی لە هەرێمی کوردستان بەرامبەر ئەو حزبانە لا على التعین سویەک قوارە سیاسیە هەموو سەختەکاری دەکە بەرامبەر ئەو وانە باوان نەبی بابلین زۆربەی حەز دەکە لە حکم بمینێت ئەوە دەچیتە خانەی تهمەت ئەوە لە پرۆتۆکۆل دەسەرما با تەواوکەم بەڕێزان ئەو سەختەکاری ئەوی کرا لە هەڵبژاردننی عێراقی ڕابردوو ئەوە تومەتە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەختەکاری کراوە توزانیت تەرکیز لەسەر کاری کۆمیسیۆن بکە بێ سەختەکاری نەهێلم بکرێتن ئەوە تو دەچیت تۆمەت دەبەخشی بەڕێز سەرۆکی پەرلەمان یعنی ئەستەحەب ئەفکارمتان ئەمگۆ بڕی تعلیقتان بە جۆرەی پەیرەوی ناوخۆی حڕمە من ئازادم ئەکە ئەندام پەرلەمان قسە خۆ بکەم پاشی بەڕێستان ئەگەر تعلیقتان هەبی نەمگوتیا هەموو حزبەکانمە ئەمونگۆ نەمگوتم لا على التعین دامنە ناناوی هیچ حزبەکردن ساختەکاری کرایە دەبی ئەمە ئەو نەهامەتیە هاوڵاتی هەرێمی کوردستان لێ دەریبینین بەڕاستی زەمان چییە لێ في الإعادة إفادة کە دکتۆر هاوڕەمان باسی کرد کاک ئاری باسی کرد في الإعادة إفادة زەمان چییە کە نەیەنیس ئەو حزبانە ساختەکاری بکەن بەرامبەر حەقی هاوڵاتی هەرێمی کوردستانی بخورێ و دووەم پرسیارم چ کراوە دەربارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا باز ملاحەزاتیشم هەبوو بەڕێزیان کاکەندرێن و خوشکە ڕێزان باسییان کرد ڕۆنیان کرد و باز پرسیاریشم هەبوو برادرانی ئەندام پەرلەمان ڕۆنیان کردەوە پرسیان زۆر سپاس سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان بەڕێز ئەبوو کاروان بەڕێز دەستەی سەرۆکایەتی پەرلەمان زۆر زۆر بە خێراتنی برادرانی کۆمسیۆن دەکەم و دەستیان خۆش بە کارەکانیان پرسیارەکانم کراو نامەوێت دووبارە بکەمەوە بەڵام ڕوونکردنەوەکان بە بڕای من نەیتوانی قەناعەتم پێ بکە تۆماری دەنگدەران بە تەواوەتی پاک بکرێتەوە و پاک کراوەتەوە و هەروەها سەختەکاریش ناکرێ و زۆر سپاس سپاس بۆ بەڕێز ئەبوو کاروان کورت و پوختە بەڕێز عەلی عوسمان بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمانی بخێراتنا ستافێک کۆمسیۆنە هەڵبژاردنە دکەم دەستخۆشیل کارێوان کە ئەمە پێنگاوێت هاوێتیم چار پرسیارەتن پرسیارە ئێکێ ژمارەکە زۆر یا ناوێت مریال فەرمانگەت ئاهێن خواردنە حەتان و کە نەهاتینە ڕەشکردن ئەvە ئەدیلەت بێژم هەندێک ئەvە زیاترش 10 ساڵانە مرین کەس و کارێنوان مراجعەت ئاهێن خواردنێ دکە ناوێنوان ناهێنە ڕەشکردن ئایا کۆمسیۆنێ چ گرنتێک وەرگرتیە وەزارەتە بازرگانی پسولên خواردنê paqij bike çmeriya çunke ev çendîn sala ev helbijartina ev diyarde tekrar dibîtin. Tiyara doyê sedan xelkê mirî heye kes û karên wan navên wan hetan û ke reş nekirîne û azoqê wan werdikirin. Aya wext nehatiye biryarek derkevîtin her kesek bimrîtin mawê sê heyvada kes û karê wî مراجعتا دەستگایên پەیوەندیدار bikin navên wan bêne reşkirin. Eger nehêne reşkirin sezayên yasayên dijwar jê bêne werketin. Da ku ji vê kêşe rizgar bîn çunke hemî helbijartina babetê miryat bîte babetekê gerim hemîlayên êkudu xetabar dikin û komisyonê jî pê îttiham dikin. Pisyara sê ev çendîn sala hetîmala sinûrên gundekî de nahiyekî de xelkek tête veguhastin sinûrê nahiyan gundî bû senterê mihafizê حتان و که ناوت وان دنگدانه وان مرکزاتن اید برین و کله آیا کمیسیون ویجاره پنگا و کاویتیا اب بابت تکرار نبیده و چون که بیا بارگیرانک بو حوالاتیا بسیارا چای همی حل بجارتنه که او فرمان بر سر صندوقا گلک کمو کری پیوه دیاره وکو پیدوی نه راهن تدریب دان یعنی خولت پیدوی بوتنه وکرن بس وکو پیدوی استفادهش طاقتت وان نه نوال گرتن آیا وجاره کمیسیون چه آلیتک دانه بو پتر پیسکرنا او کارمندتین سر صندوقا زور سپاس سپاس بو بەڕێز عەلی عوسمان بەڕێز فەیروز تاها أري والله خير بيتن برای سروک پارلمانی پیشکی خیرات نکاگرم لسروک و اندام کمیسیون هلبجارتنات کم راستی من چند بسیار کبون بله رون کرنوا دسته ولام بون راستی دست خوشیلت کم بو کار وان کری
تنێ من پرسیارێک یا هەی یامای و دیگەل پێشنیارەکە پرسیارا من لە ساڵا 1974 و 1975 تەرحیل دەست پێ کرد لە مەخمور و شنگال و زمار بۆ هەولێرە و دووکێ ولی وقتی و حتی نوکا او خلق نشتجه هرما کردستان بوینا لهبلره و دوکه بله لسالا 2010 واللي ديف ماده 140 11,000 عائله لدوكه و 14,000 عائله لهبلره لديف فورما خوراكي وجهستن بو ميصل يعني نوكا بطاقتوان ارزاقي ميصلا بس جانا وان ونشتجيت هرما كردستاننا بسیارا من لیره با کمیسیونه مسیر وانه ده چه بیتن و دشین دنگی بدن لسیه نه هالبجارتنت برلمانی کردستانه یعنیش تشتک بهاتیا کرن آنیش ده محروم بن الدنگ دانه بس پیشنیار من که علی بحث کرد پیشنیار تکم کلی وی وقتی ما که اف هیو نیوت ماین که هندک خولن راهینانه بين فكرن راستي تنا فكرن بل احتمال اللي دي في أصله مطلوب نبيتن كهندك ديك اللي في ما ويا ماي هايفونيفا كهندك خلي ديك دوزياتر شارزة ببن لرجع البجارتنا وزور سباس سپاس بۆ بەڕێز فەیرۆستا بەڕێز مامۆستا حەسەن ساڵح دیارە ئامادە بەڕێز حاجی کاروان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا بە خراتی نێومیانە بەڕێزاناکەم ڕبواە پێشی ئەوەی ئەوان بێن ئەو راپۆرتە کە خوێندیانەوە بە شەفەیی یا بە هەر بە قسە ئەوایە لەبەر دەستمان وایە بەڵام ئەوە لیان خۆشە بین بە زوا باشە خیرالی ئەو هەفتەیە ئەو راپۆرتە بە لەبەردەستی ئەندامانی پەرلەمان بێ بۆیە داوایان لێکەین ئەوانەی کە ئەو تەقریرەیە ئەو راپۆرتی کە خوێندانەوە خیرالی ئەو هەفتەیە بە دەستمان بگا بۆی پرسیارەکان جوابەکانمان لەلا بێ دوو بەڕێزان زەمانەتی پاراستنی ئەو سندوقانەی کە لە دوای ئێوارە کە ئەکرێ ئەو سندوقانە چ زمانێکەیە ئەپارێزرێن ئێستاکەەوە بینیمان بەس ئەمڕۆ لە سلێمانی زیاتر لە 6 سندوق سەرەکەی شکاوە و قفڵەکەی گۆڕاوە مەبەستمەوەی هەمان غەڵەت دووبارە بێتەوە ئەمە بەڕاستی زۆر خراپە بێ بۆیە زمانی پاراستنی ئەو سندوقانە لە شوێنی خۆیە بۆ شوێنێکی تر ئەوە چ زمانێتێکەیە دەستکاری نەکرێت خاڵێکی تر چیان کردو بۆ ئەوەی عادەت ئێستا لە دوای هەموو هەڵبژاردنێت لە دوای سەعات 3 و 4ەوە دەست بە ناونووسینەکەن ئەوانەی کە دێن دەنگەدەن یعنی ناویان نییە ڕێیان ئەدەن ناو بنووسرێت لە پشتی لە قاقزێکی سپی بەڕاستی ئەمە بڕیار ئەبێ برادرانی کۆمیسیۆن بڕیارێک بدەن بە هیچ شێوەیەک ناونووسین نەکرێت چونکە زۆربەی تەزویرات لەو کاتانە ئەکرێت خاڵێکی تر ئەوەیە ئەممان باسی ئەویان کرد کە نزیکەی 100 یا 150,000 بۆ 200,000 دەنگیان ینی بڵێن پاک کردوتە لە تۆمارێک دەنگدەران بەڵام من هیوادارم بەڕێز کاکەندرێن یا هەر بەڕێزێکی تر یەک ژمارەیەکی سەریح و سەحیحمان بداتێت چونکە بە پێی بازێ ڕێکخراو بەبێ بازێ حیزب هەندێک باسی 900,000ەکەن کە ئایا مبالغەیە یا ڕاستە هەندێک باسی 400 و 600,000ەکەن ئەو ژمارانەی کە دووبارن کە مردوون کە ڕۆژ ئاوا باکوور خەڵکی تایە ئەنواع دووبارە بوونەوەی تایە بە مردۆکانیشەوە ژمارەکە چەنە ئەمان باسی پاکردنەوەکە ئەکەن باسی ئەو ژمارەیەکەن کە دەرهێنراوە بەڵام ژمارە ئەستێکە چەندە کە ئێوە ژمارەی تەقریبیشمان بدەنی هەر باشترە یەک نقطەی تر ئەویش ئەوەیە خەڵکێکی تر بەڕێزان ئەوەی کە بڵێن لە جیاتی خەڵک دێ دەنگەدەن مەسەرەن بۆ نمونە لە 120 لە بنکەیەک دەنگ درراوە 180 ماوە ئەو وەرەقانەی کە لەوەیە لەوانەیە لە زۆر لە هەندێک بنکە نوێنەری ئەحزابی هەر لێ نەبێت بە تایبەتی لە دەرەوەی شارەکان یعنی چ زمانێکەیە ئەو وەرەقانە پڕ نەکرێتەوە کە دەنگی لێدرێ ئێستا ئەم کارتە نیشتیمانی کە لە کۆمیسیۆنی عێراق کرا بەڕاستی ئەمە ببێتە بەڵگەیەک کە بەدەستیان بێت چونکە ڕسمی پێوەیە عەلە الئەقل ڕێ لە تەزویرێک ئەگرێ دوو مەسەلەی فۆرمی بایەیە بۆ کاگەندرێن باسی ئەو وەرەقەی کە تایبەتمەندیەکی هەیە ئەو وەرەقەی کە دەنجی لەسەر ئەدرێ یعنی کە ئەنەما لێرە تەبع ناکرێ یعنی ئایا ئەو وەرەقەیە لێرە تەبع کراوە یان لە سویسرا تەبع کراوە کە پارێ لێ تەبع کرێ کە ناتوانێت تەزویر بکرێ من ناوی مەطبعەکە بۆ جەناب بدەنیم وەکو سەرۆکی پەرلەمان ئەو وەرەقانەی کە ئینتخاباتی عێراقی لێکرا هەمان ئەو مەطبعەیە لێرە طبعی کراو لێرە پارێکی زۆرشی وەرگرت و هەمان ئەو وەرەقانەی کە حکومەتی عێراقی هێنای بۆیە
چ زمانێکی ئەو وەرەقانە هەمان ئەو وەرەقەی ئێستاکە حاضر نەبێ یا مەسەن ئایا بە ژمارە هەر لەلای ئەوانە یان ئەو وەرەقانە لێرە ئەتوانن تەبعی بکەن و کامە بەڕاستی جێی مەترسیە. سوپاستانە. سپاس بۆ بەڕێز حاجی کاروان. ئەو زانیاریانە بە کۆمسیۆن بدەن هاوکاریان بکەن بۆ ئەوەی ڕێگا بگیرێت لە هەموو بیرکردنەوەکیان کارێکی تەزویر. بەڕێز ئایدن معروف. بەڕێز سەرۆک پەرلەمان سەرەتا بەخێرهاتنی برادرانی کۆمسیۆن دەکەین هەروە دەستخۆشی لە کۆمسیۆن دەکەین کە بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە بە سوودە وا دیارە لە راپۆرتەکە کۆمسیۆن ئامادەکاری تەواوی کردووە و دەتوانێت هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیدا بکات. ئەمەش لە ڕووی تەکنیکی و لۆجیستە زۆر ئیجابی و باشەدا. لێرەدا گرنگەکەەوەی کە لایەکەی تر ئەوەیە کە ڕەوشی سیاسەکەیە کە ئێمە باشە زانین کە لەستادا ڕەوشی سیاسی ناوچەکە ئیستقراری تێدا نیە لایانی کاتە پەیوەندەکانی نێوان لاینە سیاسەکانی هەرێم دەکە لاستێکی خراپتە گرنگتریشیان بێ متمانەی خەڵک بەرامبەر هەڵبژاردنەکانی ڕابردوودا بە تایبەتی هەڵبژاردنەکانی 12 پێنجی پەرلەمانی عێراقدا کە خراپترین هەڵبژاردننی بوو لە مێژووی عێراقدا. ئەمانە ڕاستەوخۆ کاریگەری لە کارەکانی کۆمسیۆن دروست دەکە. لێرە دەمە دوو پرسیار ئاراستای کۆمسیۆنەکەن لێ یەکیان لەژێر ئەم ڕەوشەدا دەتوانرێت هەڵبژاردنێکی نەزیی و شەفاف بکرێت لە هەرێمی کوردستاندا. دووش کە برای بەڕێزم دکتۆر سروود باسی کرد مش پشتوان لێ دەکەم. دووەم پرسیار ئەوەیە کە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا کە دەستێوەردانێکی زۆر کرا لە کاروباری پێکاتەکان بە تایبەتی کۆتەکان ئەمە کاریگەری خراپ دروست کرد. لێستادا چەندەها لیست و قەوارە دروست کراوە بۆ ئەم مەبەستەش. لێرە دەکە ئایا دەتوانرێت بۆ کەمکردنەوەی دەستێوەردەکان وەڕێگری لێ بکرێت. زۆر سوپاس. سپاس بۆ بەڕێز ئایدن معروف. بەڕێز عەلی حەممە ساڵح. بەناوی خی گەورە بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەین. وەڵام من چەند پرسیار و سەرنجێکم هەیە سەبارەت بە میکانیزمی جاکردنەوەی دەنگدەر کاکەندرێن باسی کرد کە هەر لە بنکە و وێزگەکان جا ئەکرێتەوە. بەڵام ئایا ئەمەوە کۆی پێش و جاکردنەوەی وەصلێکە دەن یا ئەبێ بە نەتیجەی کۆتایی. مەسەن بۆ نمونە لە ئەڵمانیا وەک نمونە وەرگرین کاتژمێرێک دوای هەڵبژاردن ئەوانە ئەبێ بە نەتیجەی کۆتایی و ئەمە گرنگە بێ بە نەتیجەی کۆتایی چونکە نوێنەری لایەنەکان لەوێن و ئەمە تەصدیقەکرێ موظفی کۆمسیۆن لەوەیە دیسانەوە ئەژمارکردنەوە هەم بکرێتەوە هەموو سندوقەکان بگوازنەوە بەشێ لە کێشەکانی کوردستان لە ڕابردووە لە هەڵبژاردنە لەم وێزگا دەسی پێکردووە. هیوادارم ئەمە بە ڕوونی جواب بدرێتەوە. و خاڵێکی تر گرنگە ئەمە وەکو پرسیار ئاراستەی کۆمسیۆنەکەم ناکرێ ئێمە بۆ نمونە سینۆ هەڵبژاردن بکەین دوای 3 مانگی تریش دیسانێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بکەین هەم کولفەی مادی هەم تااقەتی خەڵک هەم نوێنەری لایەنەکان. ئایا ئێوە چیتان پێویستە بۆ ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و هەڵبژاردننی پەرلەمان پێکەوە بکرێت. سەبارەت بە سەرۆکایەتی هەرێم بابەتەکە خۆلا لێدان نەبووە. ئێمە هەر لە سەرتاوە قەناعەتمان وا بووە کە سەرۆکی هەرێم لەگەڵ ئەو سیستەمان نەبوون کە لەناو خەڵکەوە هەڵبژێرێت. نە لە 2009 کاندیدمان هەبووە و نە باوەڕیشمان پێ بوو. لایەنەکانی تریش کاندیدیان نەبوو خۆ یعنی مانیانسەکەین تەقدیمە. ئێمە باوەڕمان وایە کە ئێمە زۆر مناقەشەمان لەسەر دەسەڵاتەکانی کرد. دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم زۆرە لەگەڵ ئەوان نەبووین. ئێستا دۆخێ دروست بووە و ئەگەر بۆمان بڕوا ئێمە پرۆژەی سیاسی ترمانە بێ و لە ئاینداوە کاک برزۆش باسی کرد تەقدیمەکەین لەو بارەوە. حکمت لە هەشتی ئێوارە بۆ هەشتی شەو چییە؟ من پێم وایە هەشتی شەو لەو کاتا بەرەو دنیا تاریک بوون و شەو ئەڕوات و هەشتی بەیانی عەفو بۆ هەشتی شەو بەرەو تاریک بوون ئەڕوا. ئەگەر حوتی بەیانی بۆ شەشی ئێوارە بێت و وادەی درێژکردنەوەش لە دنیای نوێ یعنی تۆ بیرکەرەوە 11 سعات نەچێ بۆ دەنگدان
تەسەورەکەی دوای 11 ساعتەکە بڕوە و ئەمە جیاز و پەنجەمۆریش نییە بڵێن کاتی زۆرەوێ من پێم وایە ئەگەر حوتی بەیانی بۆ 6 ئێوارە بێت و ماوەی کاتژمێرێکیش دابنرێت بۆ جیاکردنەوەی دەنگەکان لە بنکە و وێزگەکان بکرێت بە نەتیجەی کۆتایی و بە سیستەمێکیش بنێرێتەوە بۆ مەرکەز وەکەوەی کە لە تورکیای بینین هەر ئەو شەوە نەتیجەکە ئەعلانەکرێ و کۆتایی بە گرفتەکانیت. بابەتێکی تر کە زۆر گرنگە یعنی عێراق بەداخەوە تووشی بێمتمانەیەکی زۆر بۆ لە انتخاباتە و وێنەیەکی ڕەشیشی بۆ دروست بووە لە دنیای دەرەوە گرنگە ئێمە ئەم لەحظە بکەین با لەحظەیەکی تاریخی نموزەجێکی جوانی دیموکراسی پێشکەشکەین لە کوردستانە هەم سومعەیە بۆ کوردستان هەم ئەم کۆمیسیۆنە بەڕێزەش کە یەکەم جارە متمانە یعنی خەڵک تەواو متمانەی نەما من یەک نمونەی بەسیتان بۆ باسەکەم ئەمڕۆ کە دەنگەکان گوایە جیاکرێتەوە لە سلێمانی ڕێگە نادەن بریکاری لایەنەکان چاودێری بکەن 20 تیم ئیشەکە وتیانە نوێنەری هەر لایەن یەک کەس بێت ئەویش لە دووری 100 مەترەوە بۆی هەیە سەیریکە ینی هەر هیچ ینی هەر نەکرێت و بکرێت وەکو یەک وایە ئەم کۆمیسیۆنە لە بەردەم مەسئولیەتێکی تاریخیایە آخر خاڵ کە ئەمە قانونی شێوێ من باش ئەزانم بەڵام ئامادەکاری کۆمیسیۆنی شێوێ لە پاڵتە دەنگدانی تایبەتە چه حکمتێک لەمایە 48 کاتژمێر پێش دەنگدانی گشتی دەنگدانی تایبەت ئەنجام بدرێ بۆ لە هەمان ڕۆژانین لە واجبان ئەکرێ بەشێکیان بەیانەکەی دەنگ بن بەشێکیان ئێوارەکەی دەنگ بن و تۆ دەنگە دەن 48 ساعت سن و قێڵیتەوە جیا ناکرێتەوە ئەوەکەی تر جیاکرێتەوە ئەمە بۆ شتی ترمانە بات ئەگەر قانونەکەی هەمومان پێکەوە بەلێک تێگەیشتن بە تەوافق بە هەرچی ناوەنین قانونەکە تعدیلکەین لە هەمان ڕۆژا بکرێت چکە بەشێکی تری کێشەکانی کوردستان و لە هەڵبژاردن بمانەوێ و نەمانەوێ ئەمەیە و دوا کۆتام ئەوەیە ئەم کۆمیسیۆنە جێگەی ئومێدە لای ئێمە جێگەی ئومێدە لای خەڵک هیوادارم بێ ئومێدمان نەکەن چکە بێ ئومێد بوون لەم کۆمیسیۆنە و لەم هەڵبژاردنە دڵنیابن کوردستان تووشی ئاشتی کۆمەڵاتی لە کوردستانە بەرەو تێکچوونە چێ تاکە نەفەسێک ما بێ ئەگەر انتخابات بێ خەڵک باوەڕی بە انتخابات شنەمێنێ بیرکەرەوەم خەڵکە پەنا بۆ چییە بە بۆیە مەسئولیەتی گەورە مەسئولیەتێکی مێژوویە بۆ ئێوە ئاشتی کۆمەڵاتی پرۆسەی دیموکراسی لە دەستی ئێوەیە تا ڕادەیەکی زۆر و هیوادارم ئێمەش هاوکار بین وەک پێویست و سپاسە سپاس بۆ بەڕێز علي حمد صالح دەست خوش بەڕێز مریەم سەمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان زۆر بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم دیارە من هاوڕام لەگەڵ قسەی هەواڵان کاقادر دکتۆر ڕێواز گەشەخان تەلاران و کاکزانە و مامۆستا مەلا هەورامان و بەشێکی زۆری ئەو بەڕێزانە من چەند پرسیارێکم هەیە ئەگەر بکرێ بە کورتی باسییان دەکەم ڕێزان خان باسی لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران کرد دەکرێت پێمان بڵێ لە کۆی 28445 ناو کە سڕاوەتەوە لەو ژمارەیە ڕێژەی مردوان چەندە و ژمارەی دەنگی دووبارە چەند بوون و ژمارەی ناوی وەهمی چەند بوون و بەڕێزیان گوتی دەکرێت ناوێکمان دەرهێنا بێت مردوویان دووبارە نەبێت وا تا هەڵەمان کرد بێت ئایا ئێوە بە چ پێوەرێک هەوڵی پاکردنەوەی تۆماری دەنگدەرانتانداوە بە بێبوونی دڵنیایی تەواو ئایا داواتان لە وەزارەتی تەندروستی کردووە کە ناوی ئەو هاوڵاتیانتان بۆ بنێرێت کە لە ژیاندا نەماون کۆچی دوایان کردووە لە کاتێکدا ئێوە دامەزراوی تایبەتمەندن ببورن دەکرێت ئەو ئامار و داتایەتان لەلا بێت پرسیارێکی ترم بەپێی مادەی 59 لە یاسای هەڵبژاردن هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە دەرەوەی عێراق دەژین ئەوان مافی بەشداربوونی دەنگدانیان هەیە ئایا کۆمیسیۆنی هەڵبژاردن تا چەند ئیشی بۆ کردووە چ ڕۆژ شوێنێکی دانەوە ئایا ئامادەکاری کردووە پرسیارێکی ترم بەرپرسی وێزگەکانی دەنگدان کە لە ڕابردوودا ئەگەر کەسی نزیک لەگەڵ دەنگدەری نەخوێندەوار نەبوو بێت ئەوان دەنجیان لە جیاتی دا و دەسەڵاتی خۆیان بەکارهێناوە ئایا ئێوە چۆن بە مادەیەکی پەیڕەوی ئەوە چارەسەر دەکەن کە بەداخەوە ئەزمونێکی ینی تاڵە لای هەمومان زۆر جار ئەوە باز دەکرێت باسی ئەوەتان کرد کە سوود تاوەرگرتووە لە داتاکانی کۆمیسیۆنی عێراق و وەزارەتی بازرگانی پرسیار ئەوەیە تا چەند هەماهەنگی هەیە لە نێوان کۆمیسیۆنی هەرێم و عێراق ئایا ئەوان ئامادەن بۆ هاوکاریکردنی کۆمیسیۆنی هەرێم پرسیارێکی ترم ئەوەیە کە زۆر لە بەڕێزان باسی کرد بەڵام بەڕاستی دەمەوە منیش دووبارەی کەمەوە پلانی ئێوە چییە بۆ کۆنتڕۆڵکردنی پرۆسەی دەنگدان بۆ ئەوەی پرۆسەی هەڵبژاردن بەپێی ڕێنمایەکان بەڕێوە بچێت بۆ ئەوەی کۆمەڵە کەسانێک بە ئارەزوی خۆیان
نەچن کارتی دەنگدەرانیان لە بری خەڵکی تر دەنگدەن کۆمیسیۆن چۆن دەتوانێت متمانە ببەخشێتەوە بە هاوڵاتیان وەگەوەی کە زۆر لە بەڕێزان باسییان کرد بەڕاستی بێ متمانەی دروست بووە لە کۆتاییدا دەڵم مادەم ئێمە لە هەرێمی کوردستان بە قانون کۆمیسیۆنی هەڵبژاردنمان هەیە هیوادارین و ئومێدەوارین ئەو کۆمیسیۆنە ببێتە جێگەی متمانەی هەموو قەوارە سیاسەکان و هاوڵاتیان لە هەڵبژاردنەکانی داهاتوو زۆر سپاس بۆ بەڕێز مریەم سەمەد بەڕێز بەمان فەیسەڵ دیارە ئامادە نییە بەڕێز فەرحان جەوهەر پێنج بەڕێز ماون دواتر پشووەک وەردەگرین و دواتر دەینە وەڵامەکان پێنج ماون ئەوەی لێرە نەبوو مافی فەوتە بەڕێز سەرۆکی پەرلەمان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان و ئەنداما کۆمیسیاران دەکەین کە ئەمڕۆ ئامادە بوونە بۆ ئەوەی ڕوونکردنەوەی پێویست لەبارەی پرۆسەی هەڵبژاردن پێشکەشی ئەندامانی پەرلەمان و خەڵکی کوردستان بکەن حقیقەت ئەو پرسیارانێکی ئێمەش هەمان بۆ زۆریان لەلایەن برادرانی ئێمە وەکران منیش پرسیاریم ئەوەیە کە کۆمیسیۆن کە وەکو ئەزمموی یەکەم جارە پرۆسی هەڵبژاردن ئەنجامەدا گرنگ ئەوەیە بۆ خەڵکی کوردستان و بۆ خۆشیان و بۆ ئەم بارودۆخی ئێستاش کە بتوانن هەڵبژاردنێک پێشکەشی خەڵکی کوردستان بکەن کە بێتە جێی متمانەی هەموو خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکانیش بۆ ئەوەی وەکو کۆمیسیۆنی عێراقی لێنێتن دواتر بکەویتە ژێر گومان و متمانەی لاواز ببیتن هیوادارین کۆمیسیۆنی ئێمە لەو ئاستەدا بیتن کە بتوانیت ئەم هەڵبژار پێشکەشی خەڵکی کوردستان کەچکە ئێمە لەگەڵ ئەوەین کە هەڵبژاردنێکی پاک و خاوێن بکرێتن لە پرسیاریمە ئەوەیە ئایا ئەو تۆماری دەنگدەرانە کە ماوەکەی چەند پێشکەش دەکاتن بۆ پاکردنەوەی ئایا ئەم ماوەکراوەیە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران ئایا هەر هاوڵاتیەک ئەو تا چەند دەتوانی بچیت ناوی خۆی بدۆزێتەوە و یان بچی سەردانی بنکەکان بکاتن ئەم ماوانە کراوەنە و هەروەها لایەنێکی تری کە پێویستە ڕوونکردنەوە بدرێتن لەلایەن کۆمیسیۆنەوە ئەو چ زەماناتێک هەیە کە بتوانیتن زەمانات هەیە بتوانیتن دەنگدەرانی دەرەوەش دەنگ بدەن ئەمە کە بە یاسادا هاتووە و لەلایەن چەند برادێکی تشەوە پرسیار کراوە کە لەسەریان پێویستە زەمانەتی ئەوە بکەن کە خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانیش لە وڵاتانی تر دەنگ بدەن زۆر سپاس سپاس بۆ بەڕێز فەرحان جەوهەر بەڕێز ڤیان عەباس بەڕێز سەرۆکی پەرلەمانی پرۆسی پتریۆ پرسیارێتمە هات نەکردن مژی چەند سەرنجت هەین دەستپێکی پشتەوانیە حیاتخانێت کەم دەربارەی بژین ئاخفتناوێک و دیفمادا ده یاسا ژمارە 4 یا ساڵە 2014 هەڵبژاردن چه سیستم هێتەکردن بۆ هەندێک دەربەی وڵاتی جی بێتە ئەنجامدان ئەو کوردستانی دەربە پشکداری بکەن ژبەرک و بەڕێز کۆمیسیۆن هەڵبژاردنا کوردستانی وان ئەزمونەکە باش هەبوت استیفتا هەرێمە کوردستانێدا هەڵبژاردنên بوری da barêzan çendîn zegavî ijlayê lîst û kandîda ve hatine kirin ku bû bûye cenerazîbûna xelkî giştî. Erê komisyonu pevkarî gelanên peyandîdar taybetî jî bajarvaniyan dê şênçirîn ma derken berî hewa hilbijartina ku hindek cihên taybet bêne destnîşan kirin lîst û kandîd propokinda bikin da ku pitir şêwekê şaristanî ev xwe vevgirîtin. وەکی زانن بەڕێزان مەزەختیەکێ مازن هەوە هەلبژاردنە ژلایەلانên سیاسی و کاندیدا ve têtekirin. Di baş bîtin eger em vê çendê bikeyne delîvek bû hindێک ku xelkê Kurdistanê mifay qazancê ji vê çendê werbigirin ku gelanên peyandîdar hindek rînma derbixin duristkirina wêna û ala û pûsera li dervey welatî bête qedeğekirin belku em pitir berefindê biçî piştevaniyê li berhemê navxwe bikeyn. Dîsar ew kandîdên reklamê nav deng dera datken li rûja helbijartina taybetî eger skala û belge jî hebin û çirîn mahene bû hindê ji ber ku ev halete helbijartinên borî de hatiye kirin û çi rêkarên yasayî nehatîne wergirtin û gelek spas. Spas bû berêz Viyan Abbas, berêz Nazım Kebîr. Berêz Serokê Parleman, berêzan endamanî Parleman, çend pisyarekim demê arasteyî mêwana berêzekan bikim komisyon. Yekem ew ye ke meseleyê maweyî nûyekirneweyî tomarî dengderan ke zor giring e
لە هەلبژارنەکانی شوویش کە لە ناو وەقعەکەی داینە زۆر گرفتمان بۆ دروست دەبوو کاتێکە دەنگدەرێک نیشتەجێی شارۆچکەیەکە دەبینی بۆ دەنگدان دەچێت بۆ شارۆچکەیەکی تر ئەمەش لە ڕووی گواستنەوە و لە ڕووی تەنەقول ئەوانە گرفت بۆ دەنگدەران دروست دەبێت بەڕێز ڕێزانخان ئیشارەتی پێدا کە مانگێکە بەڵام ئیشارەتی پێ نەدا کە کەی دەست پێ دەکات بۆ ئەوەی بزانین لەکەی کۆتایی دێتن ئەگەر بکرێتن مەسەلا ئەو ماوەی نوێکردنەوەی تۆمانی دەنگدەران من پێشنیار دەکەم ئەگەر بکرێت تا ڕۆژی دەستپێکردنی پرۆپاگەندەی هەڵبژاردن ئەو ماوەیە لە بەردەم دەنگدەران کراوە بێت بۆ ئەوەی کە ڕۆژی دەنگدان ئاسانکاری بکرێت بۆ دەنگدەران. پرسیاری دووەمشم ئەوەیە کە بەڕێزانی شارەتیان پێدا بۆ دابینکردنی کەلوپەلی لۆجستیکی پرسیارەکە ئەوەیە ئایا گرێ بەس لەگەڵ کێ کراوە یان لەگەڵ چ کۆمپانیایەک و زەمانیش چییە کە لە کاتی خۆیدا دەکرێت دواکەوتنی کەلوپەلەکان دواکەوتنی گەیاندنی کەلوپەلەکان ئەگەر دوا بخرێتن نابێتە هۆکارێک بۆ ئەوەی کە لە سینۆ هەڵبژاردن ئەنجام نەدرێتن ئەگەر دواکرا یعنی چ سزایەک بەرامبەر ئەم کۆمپانیای یان وەکو بلێن گرنتیەکە چییە؟ خاڵێکی تریش باسکرا بە نسبەت دەنگدەری دەرەوەی هەرێمی کوردستان ئەگەر بکرێت خۆ باشە یعنی دەنگدەری دەرەوەی هەرێمی کوردستانیش بەشدار بێ بەڵام من پێشنیارێک دەکەم ئەگەر نەکرێتن ئەو دەنگدەرەی دەرەوەی هەرێمی کوردستان لەو ماوەیە کە کراوەیە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لە دەرەوە بێت دەنگی خۆی ناوی خۆی تۆمار بکات بۆ ئەوەی لە ڕۆژی هەلبژاردن بێبەش نەبێت لە دەنگدان کە مافێکی خۆیانە. خاڵێکی تریشم دەمەوێت ئاراستەی کۆمیسیۆن بکەم ئەوەیە دەبینین کە لە زۆر بنکەکان لە کاتی هەلبژاردنەکان گرفت دروست دەبێت بنکە هەیە نزیکەی 3000 تا 4000 دەنگدەر لەو بنکەیە دەنگ دەدا و بنکەش هەیە 1000 کەس دەنگ دەدا. من ئەو پرسیارە ئاراستەی کۆمیسیۆن دەکەم ناکرێت کە هەر بنکەیەک لە 1500 کەس زیاتر نەبێت بۆ ئەوەی کە ئەو لە ڕۆژی هەلبژاردن ئەو قەڵەباڵیغەیە دروست نەبێت چونکە ئەوەش زۆر دەبێتە گرفت لە بەردەم دەنگدەر و لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر بکرێتن هەر بنکەیەک لە 1500 دەنگدەر زیاتر نەبێت بۆ ئەوەی کە پرۆسەی هەلبژاردن لە ڕۆژی دەنگدان بە ئاسانی بەڕێوە بچێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز نازم کەبیر بەڕێز شێرکۆ حەمامین. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی ئەنجومەنی کۆمیسارانەکەم ڕاستیە شتێک هەیە کە ڕاستیەکی زۆر تاڵە کە پێویستە بوترێت ئەویش ئەوەیە بە ئاعترافی هەم ئەحزاب با بڵێن بە تایبەتی حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە هەم چاودێرانی ئەوانەی کە هاتوون چاودێری هەڵبژاردنەکانیان کردووە هەموو ئەزمونە تاڵانەی کە خۆمان ئێمە مامەڵەمان لەگەڵا کردووە هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستانە بە بێ تەزویرێکی ساختە بەڕێوە نەچووە کە دیارترین و دواترینیان هەڵبژاردننی 12 ئایاری ئەم ساڵ بوو و ئەم ئەزمونە تاڵانە وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی چوون بۆ دەنگدان کەمە بێتەوە کەمترین ئەم جارە بووە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەم کۆمیسیۆنە نەزانم لە ڕاستی ئەمانە سوێنیان خواردووە و لە بەردەم ئەم پەرلەمانە و ئەیانەوێ و خوازیارن کە باشترین ئیش بکەن بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بەڵام لە ڕاستیە ئەزمونێکی زۆر تاڵ و زۆر شکست خواردویان پەیڕەو کرد کە ویش مەسەلەی ڕفراندۆم بوو لە هەرێمی کوردستانە. ئێمە واتە لە 2017 ئەگەر نەگەڕێمەوە بۆ زۆر مێژوویەکی دوور ڕفراندۆم و لە 2018 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم جارە هەمومان بە پەرلەمانی کوردستانەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە کۆمیسیۆنەوە کە ئەوان پێیان خۆش بێ یا پێیان ناخۆش بێ ئەو جیهەتەن کە ئێستا ئیشەکە جێبەجێکەنوانە لە بەردەم مەسئولیەتێکی گەورەین بێت و بە دەردی دوو پرۆسەکەی پێشووی 2017 و ئەم 2018 بچێ لە ڕاستیە بۆ ئەبەد بزمارێکی ترە دێت لە تابوتی مەسەلەی هەڵبژاردن و دیموکراسی و کە ئەمە بە پلەی یەکەم دەسەڵات لێ مەسئولە بێ لە هەرێمی کوردستانە چونکە ئەم تەزویرانەی کە کراوە تەزویری مبەرمەج بوون تەزویری ڕێکخراو بوون بعدی ئەقلیمیان هەبووە یعنی تەزویرێک نەبووە تەنها پەیوەندیدار بە بەناوخۆی هەرێمی کوردستانەوە بۆیە لە ڕاستیدا زۆر گرنگە و پرسیاری سەرەکی ئەوەیە ئەم کۆمیسیۆنە چۆن دەتوانێت
متمانە بژێڕێتەوە بۆ دەنجی هاوڵاتی لە هەرێمی کوردستانە و ئێستا چ بەڵێنێکەدا لە بەرچاوی پەرلەمان خوا خەڵکی کوردستان هەموو میدیاکارانی ئێستا کە ئەم دانیشت نابینن ئەم کۆمیسیۆنە چ بەڵێنێکەدا بەوەی کە هەڵبژاردنێکە بێ لە ڕاستیدا جیاوازە بێ لە هەڵبژاردنەکانی پێشوو لە پاچی و بێگەردیە بە شێوەیەکی هەرە بەرز. ئەمە دوو پرسیارەکە پێویستە وەڵام بدرێتەوە. نقطەیەکی تر ئەوەی کە مەبەستم لەوە لە چی بوو لە ڕێفراندۆم، یعنی لە ڕاستیدا لە شار هەیە بۆ نمونە لە دهۆک لە 130 دەنگی داوە و ئەمە راپۆرتە و هەیە و تایفەش بە درۆ نەخراوەتەوە. ئەمە ناکرێت بە هیچ جۆرە لەم هەڵبژاردنە دووبارە بێتەوە. خاڵێکی تر مەسەلەی ئەو پەیڕەوەی کە دانراوە، پەیڕەوی ژمارە یەکی ساڵی 2007 لەگەڵ پەیڕەوی ژمارەیەکی ساڵی 2010 کە لە 15ەوە بەرکار بووە خراوەتە بواری جێبەجێکردنەوە، جیاوازی هەیە لە نێوانیانە بە تایبەتی لە تۆماری دەنگدەرانی تایبەتە بۆ تایانە و پرسیارەکەش ئەوەیە چەند لەو پەیڕەوە جێبەجێ کراوە. خاڵێکی ترەوەیە کە ئێمە خۆمان لە 29 ساڵی ڕابردوو سەردانی کۆمیسیۆنمان کردژبارەیەک پەرلەمانتار بووین، ئەنجومەنی کۆمیسیاران ئامادە بوون بە یاعترافی خۆیان کە تۆمارەکە بە تایبەتی سەرۆکی ئەنجومەن کە خۆی لێرەیە ئەو تۆمارە ناوی مردوو دووبارە بەنگلادیشی نازانم ئاوارە پارچەکانی تری کوردستان هەموو ئەمانەی تایە بە ڕێژەی جیاواز، هێشیێڵە 200,000 هێشیێڵە 300,000 هێشیێڵە 900,000. لە ڕاستیدا ئەمە یاعترافێکی سەریحی خۆیان بوو کە دانیان پێنا و نەیان شاردەوە. ئێستا بەڕوونی چی کراوە بۆ پاکردنەوەی ئەو تۆماری دەنگدەرانە کە زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و بێگەردکە. نقطەیەکی تر کە زۆر پێویستە کە لە مادەی 35 یاسای هەڵبژاردنیش هاتووە ئەوەی کە کاک عەلی حەمەد ساڵحوانێ لە هاوڕێی تریش باسییان کرد، پێویستە ئەو ئەنجامەی کە لە وێزگا لەوێ یەکلایی ئەکرێتەوە و ئەمە یاسای هەڵبژاردنە لە مادەی 35 هاتووە، ئەوە بێ بە ئەنجامی کۆتایی کە نوێنەری قەوارە سیاسیەکان واژۆی لەسەرەکەن. ئەمە ناکرێ لە ڕاستیدا وەکو ئەنجامی کۆتایی سید نەکرێت، دواتر ئەم سنووقانە بگوێزرێنەوە جارێکتر عەدو فەرز کرێتەوە. یعنی ئەمە گەر پێویستی بە هەمواری یاسایە پێویستە هەمواری یاسایی وە بکرێت. دەبێ ئەو ئەنجامەی کە لە وێزگەکە یەکلایی دەکرێتەوە نوێنەری قەوارە سیاسەکان واژۆی لەسەرەکەن بێ بە ئەنجامی کۆتایی کەمە بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەرەکە کە لە مەسەلەی گواستنەوەی سنووق و ئەو بابەتانی کە ئێستاکە ڕووی داوە. نقطەیەکی تر مەسەلەی تۆماری با بڵین تایبەت، ئەمە دیسان ئەگەر پێویستی بە هەمواری یاسایە پێویستە مادەی 6 بەڕوونی بەزدووی هەموار بکرێتەوە، چونکە ئەمە ناکرێت لەمە زیاتر ئەم تۆماری دەنگدانی گشتی و تایبەتە لە ڕاستیدا مەسئلەی هەرە ئەساسی تەزویرکردنە. خاڵێکی تر مەسەلەی کات بە هیچ جۆرە درێژ نەکرێتەوە باسییان کردووە. ئەمەی دەنگدانی دەرەوەش خۆ لە مادەی 59 هاتووە پێویستە ئەویش یەکلایکرێتەوە. نقطەیەکی تر ئەو بەڕێزانە خۆیان وتیان ئەمان تا ئێستاکە 8 راپۆرتیان نردووە بۆ پەرلەمانی کوردستان. ئایا ئەم راپۆرتانە من پرسیارەکەم هیچ ئەندام پەرلەمانێ بینیوێتی ئەم ئەنجومەنی کۆمیسیارانە کە راپۆرتیان نردووە بۆ پەرلەمانی کوردستانی ئیش و کارەکانی خۆیان بۆ نەکەوتوتە بەر دەست و بەرچاوی ئەندامانی پەرلەمان. وەخاڵێکی تر هەر خۆیان وتیان وە گلەی زۆر گەورەیان لە حکوومەت هەبوو، گلەیان لە وەزارەتەکان هەبوو بە تایبەتی پێشمەرگە ئەنجومەنی ئاسایش کە هاوکاریان ناکەن. ئایا هاوکاریان نەکەن ئێستا و ڕادەی هاوکاریکردنی ئەو تەرەفانە بۆ ئەمان چۆنە؟ زۆربەی ئەمانە تیکرارن. بەڕێز سەرۆکی پەرلەمان تۆ ئێمە خستۆتە ئەخیرەوە وەرەوەمان بۆ مێنێتەوە، یعنی خۆ بڵین چی لەبەرەوە لە ڕاستیدا وەکو کادرەکەمان لێ هاوەی کەوتی من پشتیوانی لە ئەو قسەی بەشێک لەو بەڕێزانە ئەەکەم لە پەرواخان دکتۆر سرود گەشەدارە و دکتۆر فرسەت کە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ هەم پەرلەمانی کوردستان هەم من لەگەڵ ئەم سەرۆکایەتی هەرێمیش کرێ یا هەر مؤسسەکە بە تەواوەتی هەڵبۆشێنرێتەوە یا سیستەمەکە بکرێت بە سیستەمی پەرلەمانی، چونکە بەڕاستی بەشێک لەو کێشە هەرە گەورانی کوردستان پەیوەندیدار بۆ مؤسسەیەوە و کاک بێسن فایا کاک ئەبوبەکر هەڵەدنی و زۆر لەو هاوڕانی تریش و لەگەڵ ئەوەشام بە حرفی کار بە یاسا و ڕێنمایەکان بکرێ و ئیش لەسەر ئەوە بکرێ کە هیچ جۆرێک هەژمونی حیزبی بە تایبەتی لەسەر مەسەلەی
ئەم کۆمیسیۆنە نەکرێت وەخیر پرسیاریشم ئەوەیە چ ڕێکارە گیراوەتە بەر بۆ سەلامەتی کۆگاکان چکە بەڕاستی سووتان بووە بە دیاردە لە عێراق و هەرێمی کوردستانە ئایا ئەمان چ ڕێکارێکیان گرتوۆتە بەر بۆ سەلامەتی کۆگاکان و لەگەڵەوە شام کاڵبژاردی ئەنجومەنی پارێزگا و قەزا و ناحیەکان بکرێت و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز شێرک و حەمامی خۆشبەختانە هیچ کۆگاکی دەنگ سندوق لە هەرێمی کوردستان نەسۆتەوە تا ئێستا. بەڕێز مەحموود حاجی. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بێگومان قسەکانی هەمومان زۆریان مشتەرەکن و زۆریشان کراون من هەندێکی پەڕێنە بەزەر بە کوردی باری سەرنجی خۆم ئەخەمە ڕوو لەگەڵێک دوو پرسیار. ئایا لە دەنگدانی تایبەت و هێزە چەکدارەکاندا ئەگەر کەسانێکیان تیادا هەبوو لە کاتی دەنگەکانی لە کاتی وەختەکەی خۆیان فریای دەنگدانەکە نەکەوت دوو ڕۆژی دوای ئەوە لە کاتی دەنگدانە گشتەکە ئایا ئەوانە حەقی دەنگدانیان ئەبێ یان نە؟ ئەمە پرسیارێک. لە ڕووی هاوکاری و لۆجستیکیەوە بۆ خەڵکە دوورە دەستەکە بە تایبەت ئەو خەڵکە نەیکە لادێنشینەکان ئایا وەسائلی گواستنەوە دەستنیشان کراوە یا هەر حیزبێک و هەر مڕەشەحێکوانە بۆ خوانەوەکو جارانی پێشوو ئەچن خەڵک دێنن بۆ سەر سنووقی دەنگدان. سێ ئەو کەرەسە و کردارانەی کە لە هەڵبژاردنەکانی عێراقدا بەکارهات بە تایبەت مەجاری داتا و جیهازی ئەلکترۆنی تا چەند سوودتان لەلایەنە باشەکانی وەرگرتۆ لە کوردستانە بەکاری دێن. خاڵێکی تر تا چەند گەشتبینیمان دەدەنێ لەوەی کە UN و چاودێری نێودەوڵەتی و میدیاکارانی نێودەوڵەتی لە نزیکەوە بەشداری یا چاودێری پرۆسەکە ئەکەن چکە ئەمە لایەنێکی گرنگی هەڵبژاردنەکەیە. خاڵێکی تر کە گرنگە باسیکن ئەوش ئەوەیە لە هەموو هەڵبژاردنەکانە گوشار و سزای سیاسی لە ناو هێزە چەکدارەکانە هەبووە زۆرجار لەلایەن فەرماندەکەەوە ئەمری پێکراوە دەبێ بڵێ من نەخوێندەوارم و کەسێکی لەگەڵانێری یاخود دەرکەوتی بێ دەنگی بەلایەنێکداوە دوای سزا درراوە ئێستاش نمونەمان لەو بابەتەوە زۆرە. خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی زۆرێک لە برادران باسییان کرد ئەویش ئەوەیە کە ئەوەی کە کاک عەلی و دکتۆر شێرکۆوان باسییان کرد لە کاتی گواستنەوەی سندوقەکانی دەنگدانە لە بنکە و وێزگەکان پێویستە لەو شوێنەی کە هەر لەو شوێنە عەدوفەز بکرێ و هەر لەو شوێنە تانە و داتاکان یەکلا بکرێ بۆی کەمترین غوبن و کەمترین گوماری لێ دروست بکرێت. لە کۆتاییشە ماوەتەوە بڵێم پشتیوانی لە قسەکانی کاگە بۆ کرد هەڵەدنی گەشەخان کاک بێستون کاک عەلی و حاجی کاروان و کاک دکتۆر شێرکۆکەم و دەستیان خۆش بۆ دەستیەوەش کرد و سپاس. سپاس بۆ بەڕێز مەحموود حاجی. بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت. بەناوی خۆی گەورە مهرەبان بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان ئەم مەجلیسە مۆقەرە بەڕۆڕووی واقعێک بۆتەوە و ئەبێتەوە زیاتر لە داهاتووە کە ئەویش ئەو سوپا منەظەمەیە کە بە حەتمی خۆی ئامادە کردو بۆ تەزویر لە هەڵبژاردننی داهاتووە. ذهنیەتی ئێمە ئەبێ ئامادە بێ بۆ تەزویرێکی حەتمی نەک ئامادە بێ بۆ ئەوەی کە بڵێ نەوەکو تەزویر بکرێت بۆ لەبەر ئەوەی کە کەلتوری تەزویر چۆتە ناو خوێنی تاک بە تاکی ئەم هەرێمی کوردستان و ئەم عێراق و تاریخ دراسات ئەوەی سەلماندووە ئەی سەلمێنە. ئەم مەوزوعەتە نا هەڵبژاردنێکی ئاسایی نییە هەڵبژاردنێکە و بکرێتەوە نەخێر جغرافیای سیاسیە مەصالحی دەولیە مەصالحی ئیقلیمیە تەحەکومی پێوەکە لەم لاوە داهات و سەرۆت و سامانی وڵات تەرخان ئەکرێ بۆ ئەوەی کە بتوانێ ئەوەی تەزویر ئەکا قەمەر سەناعی بەکاربێنێ پرۆگرامی پێشکەوتووی ناوفلاش بخاتە ناو سندوقی دەنگدانەوە. ئەم کۆمیسیۆنی باڵای هەرێمی کوردستانە سەربەخۆیە کۆمیسیۆنی سەربەخۆ لەگەڵ پەرلەمان قووەتی ئەوەی نییە بەرۆ ڕووی ئەو سوپایە بێتەوە لە ئامادەکاری بۆ گەندەڵی و بۆ تەزویر. بۆیە بەڕاستی لە ئێستاوە ئەبێ بڕیاری ئەوە بدەین کە ئەم ململانەیە ناهاوسەنگە لە نێوان ئەم دەستە و تاقمەی کە تەنانەت پەرلەمانیش هێرشی کرایە سەر نەیتوانی خۆی پارێزێ نەیتوانی جاچ جای کۆمیسیۆنی باڵا. بۆیە ئەبێ بڕیار بدەین کە پشتی یەک بگرین پەرلەمان و کۆمیسیۆن پشتی یەک بگرین و بتوانین بەڕۆڕی ئەو تەحەدا گەورەیە بینەوە. خاڵێکی تر مەسەلەی ئامار یاسای ژمارە 120 عێراق وەختی خۆی کە دەرکرا بۆ ئامار کە ئێستش عێراق کە ئامار ناکە ئەوە خەتای هەرێمی کوردستانە یاسایەکی تردانانێ
و ناهێڵێ ئامارێکی تایبەت بەخۆی بۆچی بۆ سامان بۆ نەوت بۆ گاز بۆ هەموو بوارەکانی تر هەرێم سەلاحیەتی خۆی هەبێ بۆ ئاماری بەشەرەکەی خۆی سەلاحیەتی نەبێ نەخێر دەستور ڕێ ئەدا بۆی کە هەرێم ئەوە بک بەڵام نەیکردووە من بەم کۆمسیۆنە بەڕێزە ئەڵێم لەگەڵ تەواوی پشتیوانیم بۆیان و تەواوی متمانەم تا ئەم لەحزەیە بە جوهدەکانیان ئێمە پشتیوانیانین بۆ هەموو هەنگاوێکی دروست بەڵام لە هەمان کاتیشا مسائلەی زۆر توندیان لەگەڵاکەین لە حاڵەتی پێچەوانەی ئەو متمانەی کە پێمان بەخشیون پشتیوانی هەتا دەرەجەی ئەوەی کە ئەو تەحەدا گەورەیە کە زۆر مەترسیدارە ئێمە لەگەڵیان ئەبین داوامان لێ بکەن چیتان ئەوێ ئێستا پەرلەمان چیتان بۆ بکە کام یاساتان بۆ تەعدیل بکە کام پشتیوانیتان بۆ بەدەست بێنە چونکە بێکەسین پەرلەمانیش و کۆمسیۆنیش بێکەسە لەم هەرێمی کوردستانە من لەگەڵ ئەوەیان تعدیلی یاسای هەڵبژاردن بکرێ ئەم تعدیلی یاسای هەڵبژاردنە عقوبەتی زۆر مشەدەد و زۆر توند بەرامبەر بەسەر پێچی کاران معقول نییە کابرایەک دەنگ بفرۆشێ بەڵام دواتر مانگێک سجن بکرێ و دوایەوە بۆی دەرچێ و نەجاتی بێ ئەبێ یاساکە زۆر توند بێ هەتاوەکو ببێتە عقوباتی تەعزیری دووسێ پرسیارم هەیە و کۆتایی پێێنم مەسەلەی قەدەغەکردنی مۆبایل ئەوە ئایا بڕیارە لای ئێوە یان نا حبرەکە فەرمووتان جیاوازە جیاوازەکەی لەکوایە ئایا کاڵترە زووتر ئەسڕێتەوە یان تۆخترەوە نەوعەکەی جیاوازەکەی لە چیایە دکتۆرە ڕێزان فەرمووی لە سیوێکی 2017ەوە دەنگەکانمان وەرگرتو بۆ ئەوانەی کە تۆماری نوێن یعنی ئەوانەی کە ئەبنە 18 ساڵ بەڵام ئێمە لە مانگی لە 30 2010 دەنگ ئەدا ئەو کەسە ئەو دەمانگە فراغە بۆشاییە وەڵام چییە بۆ ئەو دەمانگە لە سیوێکی 2017 تا 30 2010 ئایا ئەوانە تۆمار ناکرێن بۆیان نییە دەنگ بن چونکە فەرمووی لێوە وەستانومانە ئاخر پرسیارم لە ساڵی 1990 تەقریری ئومەی متحیدە لە هەرێمی کوردستانە ئەڵێ لە عێراقیشە لە 125 داتای فۆرمی خۆراک نەوت بەرامبەر بە خۆراک ئێرۆرە هەڵەیتیایە ئەمە یەکسانە بە زیاتر لە 750,000 سەوت لە هەرێمی کوردستانە ئەم 750,000 ئەم زیاتر لەوە یەکسانە بە مەساحەی زیاتر لە 30 کورسی دەنگدان 30 کورسی لە پەرلەمانی کوردستان کە مەساحەیەکی فراوانە بۆ تەزویرکردن تکایە ڕێژەیەکی دقیقمان پێ بڵێن بۆ پاکی تۆماری دەنگدەران بە دقیقی لە سەتا چەند ئەو تۆماری دەنگدەرانە پاکە بۆی کە دواتر بتوانین مساعلە لەسەر ئەوە بکەین و زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت بەڕێز عەباس فەتاح کۆتایی بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان دەکەم من دەمەوێت هەندێک جیاوازتر قسە بکەم و کورتیشی بکەمەوە ئەوەی لە ژۆرێ نەبوو ناوی دووبارە ناخوێنێتەوە بەڵێ فەرموو تەواوکە سەبارەت بە ساختەکاری زۆر قسەکرا هەمومان قسەمان کرد هەموو بیر و بۆچوون و لایەنە جیاوازەکان قسەمان کرد کەواتە ساختەکاری نازانم چێ دەیکا لە وڵاتە ئەم کۆمسیۆنەی کە لێرەیە ناوی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانە ڕێز و حرمەتی زۆرم هەیە 5 لایەنی سیاسی و 2 لایەنی نەتەوە جیاوازەکان پێشنیارمان کردوون لەوێمان داناون هیچ سەربەخۆ نینە و سەر بە لایەنە سیاسیەکانن ئەگەر کەم تەرخەمی و کەم و کوڕی ئەبینن لە کاروبارەکان بۆ نایەن بە لایەنەکانی خۆیان برێن یان بۆ لەوێنانە مووقیفی خۆیان دەرنابڕن بۆی ئەم هەموو ناکۆچێ لە ناو ئێمە دروست بووە تقریبا وای لاتوێنە خەڵک متمانەی بە هەڵبژاردنەوە نەخۆمان وە حیزبەکان متمانەمان بە هەڵبژاردن ماوە کە هەڵبژاردن دەبێت زۆر گەرم و گوڕین کە دەدۆڕێنین ڕەخنە دەگرین لەم هەڵبژاردنەی پێشوو کام حیزبی سیاسی ڕەخنەی نەگرتووە کە ساختەکاری کراوە بەو حیزبانەی کە لە دەسەڵاتیشن کە باز دەکرێت کەواتە بەڕاستی ئێمە دەبێت لەم ڕاستیە تێبگەین ئایا ئەمە بۆ بەرزکردنەوەی معنەوێتی ئەندامانی خۆیان و دەنگدەرانی خۆیانە بۆ ئەوەی کە لە جارێچکەی انتخابات یان ساختەکاری دەکرێت ئەگەر ساختەکاری دەکرێت ئەم کۆمسیۆنە بەڕێزا وا لێرە مەسئولن ئەگەر دەزانن سەرکەوتوو نابن ئەگەر دەزانن لە دەسەڵاتی واندانیا با ئەم دوو حیزبەی دەسەڵات قسە نەکەن بەڵام با لایەنەکانی کرد لێرانە هەستن برێن ئێمە بەشداری ئەم کۆمسیۆنە ناکەین سەربەخۆنیە بۆی بەڕاستی ئەم مەوزوعە ساختکەینەوە لەسەر مەسەلەی هەڵبژاردن یعنی
هەموو لایەنەکان بە تاک لە یەکتری دەپرسین هەڵبژاردن دوا دەخرێ دوا ناخرێ پێمان دەکرێ پێمان ناکرێ با لێرە قسە ئەمە کۆمیسیۆن بەڕێزێریە بە پێی یاسا دەبێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و سەرۆکی هەرێم پێکەوە بکرێ ئەگەر پێکەوە ناکرێ بە چ ڕێسا و یاسا و ڕێنمایەک ئەم یاسایە سەرکراوە ئەمە یەک دوو ئایا ئەم کۆمیسیۆنە بەڕێزە دوو مانگ دوای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەتوانێت هەڵبژاردننی پارێزەکان بکە یان نەکا ئەگەر ناتوانێت بیکە بالێرانە بەڕاستی بۆمان ڕوونکاتەوە ئەمە بۆتە پرسیاری هەموو لایەکمان لەسەر مەسەلەی مردوو لەسەر مەسەلەی مردوو زۆر کاتمان کرد زۆر قسەمان کرد زۆر ڕخنەمان گوت خۆ ئەگەر مەوزوعی دەنگ بێ هەموو لایەنە سیاسیەکان خەڵکی لێ مردووە و تەزویریش بێ کەس دەنجی مردووەکەی خۆی نادا بە لایەنێکی تر من تێناگەم پێیان پاک ناکرێتەوە یان هەموو لایەنەکان مەبەستیانە پاچی نەکەنەوە ئەمە مەوزوعێکە پەیوەندی بە هیچ لایەنێکی سیاسی بە تایبەتیەوە نییە لەسەر مەسەلەی ئەم فەرمانبەرانەی دوێنێ پێرێ دامەزراون و لە داهات و هەندێک شتر دادەمەزرێن هەموو ئەم حیزبانەی لێرەنە حسەمان دراوەتێ هەر حیزبێک دەبێت حسەی خۆی دامەزرێن دێ ئەدی ئەم خەڵکە قوربەسەری سەر بە هیچ حیزبێک نییە و بێلایەن نییە یعنی بەس نییە حەق نییە ئێمە لێرە لە پەرلەمان قسە لەسەر ئەمەکەین ئەم کۆمیسیۆنە بەڕێزە وازەوە بێن ئەمە حسەیەکەتی و پارتی ئەمەی گۆڕان و یەکگرت و کۆمەڵە مۆزەفێکی احتیادی بۆ ڕۆژێک بۆ وەرەقەیەک دۆلار کە دەیدرێتە لەم ڕۆژە بە حسە حیزبی دەدرێت بۆ نان قسە لەسەر ئەمەکەین فەرم و با بە شێوەیەکی ئەوە ینی بدرێتە کۆمیسیۆن و کۆمیسیۆنش بە بێلایەنانە با خەڵکی بێلایەن و سەدان خەریجی دەرچوومانێکە ئێستا کە ناتوانین نەکاریان بۆ بدۆزینەوە نەیشیان بۆ بدۆزینەوە ئەوانشمان باش کردو هەمووشمان ڕخنە یەکتری دەگرین سپاس با قسەکانم تەواو کەم من ئاخری هەندیوانشم قسە نەکردو نزا من بە هەندێک پرسیار لەم بەڕێزانە بکەم ئایا سەرۆکی هەرێم دەبێ بکرێت چۆنیان سەر کردووە بە ئەم پرسیارە بەڕاستی وەڵاممان دەنەوە ئایا دەتوانن دوای دوومان هەڵبژاردن کەمە ناو قسەکان کردم یان نابا وەڵاممان هەبێ دامەزرانی کارمەندان ئایا بەڕاستی دابەشیان کردو لە بینی خۆیان ئەگەر دابەشیان نەکردو با ڕوونکردنەوەمان بدەنێ بەڕاستی خەڵکە بۆ ناتوانێت ینی ئەوەی بکە لەسەر مەسەلەی بنکەی دەنگدانی تایبەت بەڕاستی پێویستە بنکەکانی تایبەت جیاواز بێ لەو بنکانەی کە ڕاست داروبەر لەگە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە دادەنیشتن چ بکەن بەس هەموو جارە کێشە لە بنکە تایبەتەکان دروستە بێ ئەم دەبێت ژمارەی دەنگدەری سندوقەکان و بنکەکان کەمکەنەوە لە بنکە تایبەتەکان با هیچ کە قسە نەکەم و ڕزام گران نەبێ و ماڵەیەکمان برسیمانە سوپاسان دەکەم زۆر سوپاس من یەک دقە بە سێ کەس و هەر یەک و یەک دقە بەڕێز ئەیوب عەبدوڵڵا بەڕێز سەرۆکی پەرلەمان دوای بەخێراتنی کۆمیسیۆنی هەڵبژاردن بێگومان ئەو دانیشتە گرنگێکی زۆری هەیە هەرچەندە دواشکەوت بەڵام قسەکردن لەسەر هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بۆتە داوای لە پێش و هەمیشەیی خەڵکی کوردستان بۆ چەند قسەی لەسەر بکرێت ئێستا هەڵدەگرێت و پێویستیشە بە هەمومان هەوڵی ئەوە بدەین کە هەڵبژاردنێکی بێگەرد لە کوردستاندا ئەنجام بدرێت برادرانی کۆمیسیۆن باسییان لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران کرد کە ناوی مردوو ناوی وەهمی ئەوانەی کە تێدا نەمێنێ بەڵام باسییان لە چەند شتێکی گرنگتر نەکرد کە زۆر پێویستە قسەی لەسەر بکرێ یەکێکیان لە ساڵی 2005 بۆ 2006 بە ناوی تعدادی فەرعیەوە زیاتر لە 50 سجل کە هەر سجلێک 200 خێزان لەخۆ دەگرێ خەڵک تعداد کراوە و بەڵگەنامەی عێراقی بۆ کراوە و کە زوربیان لە خێزانەکانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و لە باکووریشی تێدایە ئەوانە مافی هەڵبژاردنیان هەیە فۆرمی خۆراکیان هەیە بۆ هەموو هەڵبژاردنێک لەسەر سنوور سارە ئامادە دەکرێت دێن بۆ هەڵبژاردن بەشداری دەکەن ئایا کاتی ئەوەی نەهاتوە ئەوانە مافی هەڵبژاردنیان نەبێت و مافی هەڵبژاردنیان لێ بەستێنرێتەوە ئەگەر دانەوێت پاداش بکرێن بەوەی کە کاتی خۆی یارمەتی شۆڕشیاندا و هاوکاری پێشمەرگیان کردووە دەکرێت بە شێوازی تر پاداشتیان بکرێتەوە دووەمینیان هەموو خێزانەکانی حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواژ لێرە فۆرمی خۆراکیان هەیە ئەوانە هەمویان بەشداری دەنگدانەکان دەکەن ئایا کاتی ئەوەش نەهاتوە ئەوانە فۆرمی خۆراکەکانیان تەنها بە مەبەستی وەرگرتنی خۆراک بێ نەک بە مەبەستی هەڵبژاردننی بەشداریکردن لە هەڵبژاردننی دەنگدان و مافی هەڵبژاردنیان پێ بدرێ و خاڵێکی کەش هەرچەندە باسیش کرا بەڵام تاکید دەکەمەوە کە قەدەغەکردنی موبایل پێویستە بڕیاری کۆتایی لەسەر بدرێ بە تایبەتی بۆ هێزەکانی ناوخۆ کە فشارێکی زۆر دەکرێت وێنەی دەنگدانەکان بگرن دەبێت ئەو کۆمیسیۆنە بڕیارێکی لێبراوانە و کۆتایی و قەتعی هەبێ لەسەرەوەی کە نابێ موبایل بەکار بێنرێ بە تایبەت لە دەنگدانی تایبەتدا پرسیاری کەشم هەبوو بەس لەبەرەوەی کاتەکەتان تهدید کرد زۆر سپاس باز بۆ بەڕێز ئەیوب عەبدوڵڵا بەڕێز عومەر عینات تکراری تێدا نەبێت بەڕێز سەرۆکی پەرلەمان من تا ئاخر لەحزە ناو نووسیەوە دەستم بە ئاسمانەوە
ئەوە بۆ علمی جەناب وڵات تێدا نەبووە ئەیترەوە شانسی خۆمە دەست خۆش بێ هەموو جارێ ئێمە لە ئەخیرەوەین باشترەوە من لێرەوە پێشنیار بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەکەم نەگووەکو دروێنە لە پێشەوە دەست پێ بکەی بەڕێزت لە دوایشەوە هەندێک جار لە دووە دەست پێکە بە ناونووسی زانێ کاک عومەر با ڕاستیت پێ بڵێم کە ناوەکان دەخوێنرێنەوە بە پەیڕە وا دەلێتن دەبێتە ئەو کاتی ئاعتراز تەسجیلکەی دەبێت بڵێ من ناوم تۆمار نەکراوە ناو نەخوێنرایەوە ناوەکان خوێندرانەوە هەمووی خوێندرانەوە من ئاگام لەوە نەبوون تو لێرە نەبوون آخر وەڵی کاوی تۆر ئەوەی کە زۆر بە کورسیەکەیەوە چەسپاوە ناو قاعی پەرلەمانە منم هەموو جارێ خۆ جای واشەیە مافیەوە مەیە بچمە دەرەوە بێمە دەرەوە ئیشێکمە بێت بەڵێ بەڵێ بەڕێسەر من لە پاش بە خێراتنیەوە بەڕێزانە خۆ ڕێگەت ندام باش بە خێراتنیشیان بکەم وە خیتابی سیاسیش نادەمە هەندێک شت ئیزافا کەمە سەر ئەو مەسائلانەی کە لێرە ڕوویاندا هەمویان بە خێراتنی باشیان کرد منیش بە خێراتنی باشیان دەکەم بە خێر بێن ئەزمونێکی شکست خواردووی پەرلەمانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقی هیوادارم ئەمان دەرسی لێوەربگرن وەکو ئەوانیان لێنەیەت ڕووی کوردستان گەشتکەنەوە 29 میلیارد دیناریان داوا کردو بۆ بوجەم نازانم برێکداونیان بۆ کردووە پێم باشە ئایا ئەمە لەسەر چ بنەمایە بووە دەرخستەیەکی هەیە خەمڵاندنێکی هەیە لەسەر چ بنەمایە داوایان کردو و چەندیشان پێگەیشتووە پێمان بڵێ ئەو سیستەمەی کە بەکاریان ئیلغایان کردووە سیستەمەکەی عێراق ڕەخنە لە سیستەمەکە نەبووە ڕەخنە لە دەستکاریکردنی سیستەمەکەەوە ئەمان بۆچی ئەو سیستەمایان بەوەلاناوە ئایا باشتر نەبوو ئەو سیستەمە بەکاربێنن بەڵام لە ئەخیردا جاردا بەراوردکردن لە نێوان دەنگدان بەدەست و لەگەڵ دەنگدانە ئەلکترۆنیک ژمارە ئەلکترۆنیە و دەنگدانی دەستەکە بکەنە بنەما ئەمە باشتر نەبوو بۆی ڕێگەل تەزویر بگیرێ بە تەواوی و دوو کەس یەک کەس نەتوانێت دوو جار دەنگ بدا من ئەو پێشنیارشم بۆ کردن بە نووسریش بۆم ناردن بەداخەوە پێم نەگەیشتەوە ئەوەی کە کاک بێستون باسی کرد پێکەوە راپۆرتێکمان نردووە وەڵامەکەیمان وەرنەگرتووە کە من بە تەواوی پشتیوانی ئەو نووسیر ئەو راپۆرتە ئەەکەم و داوا ئەەکەم وەڵامێکمان پێ بدەنەوە سەبارەت بە ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستان لە عێراق بۆ 100,000 نفوس یەک نوێنەر هەیە لە تورکیا بۆ 125,000 کەس یەک نوێنەر هەیە لە ئێران بۆ 150,000 کەس یەک نوێنەر هەیە لەسەر تاسەری دنیا لە 100,000 کەس زیاترە نازانم حکمت چییە لە کوردستانە بۆ 50,000 کەس یەک دەنگ دەرەیە یعنی کوردستان ئەگەر 6 میلیۆنیز بێ 61 ئەندام پەرلەمانی پێویستە ئێمە 111 ئەندام پەرلەمانین لە ڕووی ئابووریەوە لە ڕووی تەوافقی سیاسیەوە لە هەموو ڕوویەکەوە باشتر ئەندامانی پەرلەمانی کوردستان کەم بکرێنەوە بۆ خولەکانی داهاتوو ئەمە دراسەیەکی پێویستە بەڕێزان لە کۆمیسیۆن بیکەن و بە نووسراوێک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی بکەن و لێرە پرۆژە یاسای هەڵبژاردن هەموار بکرێ لە بری 111 کەس لەم قاعەیە 61 کەس زۆریشە بۆ ئەم قاعەیە ئەمە ئاراستی کۆمیسیۆنم کرد سەبارەت بە کۆمیسیۆن ئایا فعلەن سینۆی ئەم ساڵ ئامادەیە بۆ هەڵبژاردن و پشتگیری ئەو پێشنیاری بەڕێز کاک برزوو کە زۆربەی ئەندامانی پەرلەمانیش کردیان پێمای دکتۆر فرسەتیش کردی لە سینۆ ئەو ئەنجومەنی پارێزگاکانیش بکرێت و سەرۆکایەتی هەرێمیش ئەگەر قەرارە بکرێت لەگەڵی و هەروەها هەڵبژاردنی کوردستانیش سەبارەت بە یەک پرسیارێکمان لا دروست بووە ئەو جەلدانەی کە تەوزیع کراوە یعنی دەفتەری ئەو وەرەقانی کە هەیە لەوەی ڕیفراندۆمە لە 50 زیاتر بووە خۆی 50-50ە لە زۆر بین بنکەکانە لە 50 زیاتر بووە 55 بووە 52 بووە پێمان خۆشە کاگەندرێن جوابی ئەومان بداتەوە لە شوێنێکی شاباسی ئەوەی کرد کە وەرەقەی تایبەتیان دروستکردووە یعنی فلزیە ئایا ئەم وەرەقە فلزیانە ئەگەر سیستەمەک ئەلکترۆنیک بەکارهێنن ئەم وەرەقە فلزیانە سوودی چییە ئەگەر ئەوان بگەڕێنەوە سەر سیستەمە کۆنەکە پشتگیری لە قسە بمبورە ئەخیرەن پشتگیری لە قسەکانی کاک برزوو کاک گێڕواند گەشە خانم کاک علی حەمە ساڵح دکتۆر شێرکۆ جەودەت شێرکۆ حەمەمین و هەروەها دکتۆر فرسەتەکەم و زۆر سپاس بۆ بەڕێز عومەر عینات لە کۆتاییدا بەڕێز مامۆستا حەسەن ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان بمبورن کە لێرە نەبووم ناوت خوێنەوە بەڵام ناو خوێنراوەتەوە لێرە نەبوو دواتر بانگت کردوێتەوە خەریک بۆ واقعم لێ بستێنیەوە جەنابەت هەڵبەت هەمومان و هەموو حیزبە سیاسەکانی کوردستان ئەوانەی لە پێش ڕاپەڕین دروست بوون و ئەوانی لە دوای ڕاپەڕینیش دروست بوون دیموکراسی دروشمی سەرەکیان بووە دیموکراسیش پراکتیکە نەک دروشم هەڵبژاردنیش کۆڵەکەی سەرەکی دیموکراسیە
هەڵبژاردننی پاک و بێگەردیش هەم پێگەی هەرێم تۆکمەتر و هەم متمانەی خەڵک بە پرۆسەی سیاسی زیاتر دەکات بۆیە هیوادارم لەمە دووە ڕووی جوانی دیموکراسی لەوە ناشرینتر نەکەین کە لە ڕابردوودا کراوە کۆمیسیۆنیش بەرپرسیاری یەکە من لەو بارەیەوە ئەگەر بێلایانی خۆیان بپارێزن کە هیوادارم ئەو متمانەیە لە دەست نەدەن کە یەکەم ئەزمون و یەکەم تاقیکردنەوەیانە بەڕێزان من کۆمەڵێک پرسیارم هەیە لەوەیەوە دەست پێ دەکەم بە سەریعی بەڕێزیان باسیێوان کرد 29 ملیار دیناریان وەرگرتووە لە حکوومەتی هەرێم بۆ ئیشوکارەکانیان و لە سەدا 30 ئەو پارەیە کوتی بۆ جیهازی ئەلکترۆنی تەرخان کراوە لە کاتێکا کە جیهازەکە نییە لە سەدا 30 پێم وە 8 بۆ 9 ملیار دینار دەکا پرسیاری ئەوم هەیە ئەو پارەیە چی لێ هاتووە پرسیاریشکەم کۆمیسیۆن چ ڕێگاچارەیەکی هەیە بۆ هەموو ئەو هێزە چەکدارانەی کە لە ناو هۆڵ و لە دەرەوەی هۆڵی دەنگدان فشارێکی زۆر دەخەنە فشاری دەرونی دەخەن زەخت دەخەنە سەر دەنگدەران چ پلانێکی هەیە بۆی ئەم هێزە چەکدارە لەوێدا نەمێنن لە هەڵبژارنەکانی هەرێم درێژکردنەوەی ماوەی دەنگدان بۆتە عورف ئایا هۆکار چییە هەموو جارێک ئەم درێژکردنەوەیە ئەگەر لە سەعات 8 بۆ 8 خەڵک لە سەدا 40 دەنگی داوە بەس 1 سەعات دەبێتە لە سەدا 67 هۆکارەکە چییە کۆمیسیۆنی بەڕێزەوەمان بۆ ڕوونکاتەوە هەموو درێژکردنەوە بچی ئاوارەکان باسییان کرد کە زۆربیان فۆرمی خۆراکیانەیە کۆمیسیۆن چ ڕێگاچارەیەکی گرتوتە بەر ئەگەر پێشتر هەڵبژاردنێکی پوخت نەکراوە لەبەر ناپاکی تۆماری دەنگدەران و نەبوونی کۆمیسیۆنێک ئایا لەمە دوا گرنتی ئەوە هەیە تۆماری دەنگدەران پاک دەبێت و لەمە دوا ساڵ بە ساڵ ئەم خەلەلە نەمێنێ واتە خەلەل لە 2017 16 18 هەر نەمێنێ خاڵێکی کە بریکارەکانی هێزە سیاسیەکان بەڕێ سەرۆکی پەرلەمان بریکارەکانی هێزە سیاسیەکان لە ناو باڵی ناوەندەکانی دەنگدەدا فشارێکی زۆریان لەسرە بە تایبەتی بریکارەکانی هێزە ئۆپۆسیۆنەکان کە دەکرێت بڵین بریکارەکان دەبن بەشێک بە هاوکارێک بۆ کۆمیسیۆن چونکە ئەوانە پاچی و نەزاهاتی هەڵبژارنەکە دەپارێزن بەڵام زۆر جار دەبینین لە ملاو و فشارێکی زۆریان لەسەرەوە هەندێک جار ناڵن بستنە ژوورەوە و هەندێک جار فشاریان لەسەرەوە هەندێک جار پەراوی سکاڵان نادەنێ ئایا بەڕێزان چ ڕێگاچارەیەکیان بۆ ئەوە داناوە ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانەوە باسکرا کە لە ڕووی کات و لە ڕووی دەرونی خەڵک و لە ڕووی مادەوە زۆری تێچێکە بەیەکەوە بکرێن باشترە دەنگدەرانی دەرەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە مادەی 59 داهاتووە دەڵێ هاوڵاتی هەرێمی کوردستان داش عێراق کە لە دەرەوە دادەنیشن مافی بەشداربوونیان لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان داش عێراقدا هەیە نازانم باز لەوەی کرا کە مافیان نییە ئەمە بە چ پێوەرێک مافی بەشداریان نییە وە چە ڕێگاچارەیەک دانراوە ئەگەر مافی بەشداریان نییە بۆ ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن هەمویان وێڕا ناگەن بێنەوە دەنگ دەدەن هەمویان لە بریان دەنگ دەدەن کە سوکاریان لە بری و خەڵکانە دەنگ دەدەن کە لە دەرەوەنا چه هەلێک بۆ دۆزراوەوە بۆی ڕێگری لەم ساختەکاریەش بکرێ وە چه ئیجراتێک دانراوە بۆ خەڵکانە ئاخر پرسیارم بەڕێ سەرۆکی پەرلەمان هەرچەند کراوە ئایا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وڵاتان و UN و هەموو کەساتی سەربەخۆکان تا ئێستا داوان لە کۆمیسیۆن کردووە بێن چاودێری پرۆسەی هەڵبژاردن بکەن و ئەگەر کردویانە دەکرێت پێمان بڵێن چێنە و ئەگەر نیان کردووە هۆکار چییە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن ساڵح بەڕێز بەمان فەیسەل مافی هەبوو قسە بکە دیارە لە مافی خۆی خۆش بوو چونکە ئەوش لە دەرێ بوو کە ناواکەم خوێندەوە بەڕێزان دانشنەکە هەل دەگرین بۆ ماوەیە 1 ساعت 4 دەگەڕێینەوە و بەردەوام دەبین سپاس بۆ ئێوەی بەڕێز فەرموون